شنەوای دەنگی. جۆگرانی کتێبخانەی شنەوای دەنگی. سڵاو دیاری دەستی کتێبخانەی شنەوای دەنگی ئەم جارەش یەکێکە لە ڕۆمانە شاکارەکانی نووسەری بەناوبانگ گابرێل گارسیا مارکیز. ئێوە و ڕۆمانی خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا. شنەوای دەنگی. کتێبخانەی شنەوای دەنگی و تۆمارکردنی کتێبی خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. بابەت خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا. نوسینی گابرێل گارسیا مارکیز. وەرگێڕانی محەمەد کەریم. ژمارەی سپاردنی کتێبی خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا 1132 ساڵی 2007. چاپ دەزگای چاپ و پەخشی حەمدی لە سلێمانی. ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 580 لاپەڕە. خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا. خوێندنەوەی نەرمین عەبدوڵڵا. کاری دەنگ و مۆنتاژ بە سەلیقەی دەست و پەنجە ڕەنگینەکەی ئاوات کوێستانی. پاکردنەوەی خامەی دەنگی کتێبی خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا لەلایەن هاوکاری خۆشەویستی کتێبخانەی شنەوای دەنگی عەبدوڵڵا حسێن. ئازیزان، کتێبخانەی شنەوای دەنگی هەمیشە هەوڵ دەدات ناوازەترین کتێبەکان بخاتە بەردیدی ئێوە. ئێوەش بۆ ڕەخنە و پێشنیارەکانتان لە سەر تۆمارکردنی کتێبەکانی کتێبخانەی شنەوای دەنگی دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 328 71 97. ناونیشانی کتێبخانەی شنەوای دەنگی: ناو تەلاری یەکێتی نابینایانی کوردستان، سلێمانی، شەقامی 60 مەتری بەرامبەر سەنسەری بۆڵی. بڕواری تۆمارکردنی ئەم کتێبە 4/2 ساڵی 2018 ڕۆژی یەکشەممە. شنەوای دەنگی و ڕۆمانی خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا. پێشەکی کتێب لاپەڕە 3. بێگومان گابرێل گارسیا مارکیز لای ئێمە بە تایبەتی لای ئەوانەی زمانی عەرەبی و فارسی دەزانن ناوێکی نامۆنیە و دەمێکە پێیاشنای. ئەو خوێنەرانەش کە تەنیا زمانی کوردی دەزانن لە دوای ڕاپەڕینەوە پاش وەرگێڕانی هەندێ لە بەرهەمەکانی پێی ئاشنابوون، بە تایبەتی دوای وەرگێڕانی شاکارەکەی واتە ڕۆمانی 100 ساڵ تەنیایی. ئاشکرایە مارکیزیش لە سەرەتاوە نووسەرێکی ناودار نەبووە و سەرەتا بە ڕۆژنامەنووسی دەستی پێکردووە. ساڵی 1955 لە تەمەنی 28 ساڵیدا یەکەم بەرهەمی بڵاو کردوتەوە کە چیرۆکێک بووە بە ناوی غەوارەکانی مۆس. ئەو کاتە تیراژی ئەم چیرۆکەی لە 1000 دانا تێپەڕی نەکردووە، بەڵام لە دوای بڵاوکردنەوەی ڕۆمانی 100 ساڵ تەنیایی لە ساڵی 1967دا ناوی دەرکردووە و ئەم ڕۆمانە بە زمانی کوردیە و بۆ 33 زمان وەرگێڕدراوە. هەر لەسەرم ڕۆمانەش لە ساڵی 1982 خەڵاتی نۆبڵی ئەدەبی وەرگرتووە. ساڵی 1985 دوای 30 ساڵ لە بڵاوکردنەوەی یەکەم بەرهەمی لە تەمەنی 58 ساڵیدا ڕۆمانی خۆشەویستی لە زەمانی کۆلێرادای بڵاو کردوتەوە. واتە مارکیز دوای ئەزمۆنێکی زۆر لە بواری نووسیندا ئەم شاکارەی نووسیوە کە دەکرێت لە دنیادا وەکو ڕۆمانێکی بێوێنە سەبارەت بە خۆشەویستی لە قەڵم بدرێت. ئەوەی لە ڕۆمانی خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا زیاتر لە هەموو شتێ مایی سەرنجە ئەوەیە کە لە سەرەتاوە هەتا کۆتایی سەراسیمەمان دەکات و بە دوای ڕووداوەکانیدا بە کێشمان دەکات. ئەگەر فەنتازیا لە کورتترین پێناسەیدا بریتی بێ لە کردنی واقع بە خەیاڵ و بە پێچەوانەشەوە،
ئەوە مارکیز لەم ڕۆمانەدا بە چڕی فانتازیای بەکارێنەوە، چونکە کاتێ ئەم ڕۆمانە دەخوێنینەوە واقعمان لێ دەبێ بە خەیاڵ و خەیاڵیشمان لێ دەبێ بە واقع. هەموو شتێک لەم ڕۆمانەدا کاری کردەیە و کاتێ لە ڕووداوەکانی ڕادەمێنین هەست دەکەین نەدەبوو بە شێوەیەکی تر ڕوویان بدایە. بەڵام مارکیز نەهاتووە بە سەرهاتی ئەم ڕۆمانەمان بە شێوەی گێڕانەوەی ئاسایی بۆ بگێڕێتەوە، واتە لە سەرەتاوە بۆ کۆتایی، بەڵکو وەکو فیلمێکی سینەمایی مۆنتاج لە کات و شوێندا بەکاری هێنەوە. لەمەشدا زیرەکی و بیرتیژی ئەم ڕۆمان نووسا سەرسامان دەکات، چونکە کاتێ بە سەرهاتێ دەبڕێت و دوای چەندان لاپەڕا دێتەوە سەر هەمان ڕوودا و تەواوی دەکات، ئەوەی لە یاد ناچێ پێشان باسی چی کردووە و لە چی دواوە. نەک هەر ئەمە بۆی ڕووداوەکەمان بەیاد بهێنێتەوە هەندێشتیش دووبارە دەکاتەوە. بە هەر حاڵ خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا حکایەتی عیشقی دوو عاشقی نامڕادا، یەکەمیان سەرسەخت و کۆڵنەدەرە و هەموو شتێک لە پێناوی خۆشەویستەکەیدا دەکات و تەنیا بۆ خۆشەویستی دەژی، دووەمیشیان بێباکە و بەدەگمەن خۆشەویستەکەی بیر دەکەوێتەوە. ساڵی 1994 کاتێ حب فی زەمەنی کۆلێرام خوێندەوە کە کامل عوید العامری کردبووی بە عەرەبی، بە خەونیش ئەوەم بە خەیاڵدا نەدەهات کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم ڕۆمانە بکەم بە کوردی. بەڵام ساڵی 2001 بەنیازی وەرگێڕانی دەقە فارسیەکەیم کڕی. ساڵی 2002 دەستم کرد بە وەرگێڕانی و چەند لاپەڕەیەکیشم لێ وەرگێڕا، بەڵام کۆمەڵێک کاری پێویستتر ئەمەیان دواخست. بۆیە لە 1 2006دا چوومەوە سەر ڕۆمانەکە و دەستم کردەوە بە وەرگێڕانی. بۆ مەبەستا دەقە فارسیەکەم کرد بە سەرچاوەی یەکەم، واتە عیشق ساڵەهای وبا، وەرگێڕانی بۆ فارسی مەهناز سەیف تڵۆعی، چاپی 5 1994. بەپێی پێشەکی ئەم چاپە مەهناز ساڵی 1995 کۆچی دوایی کردووە. هەر لە سەرەتاوە کە بیرم لە وەرگێڕانی ئەم ڕۆمانە کردەوە، بەپێی شارەزاییم لەو کتێبانەی دەکرێن بە فارسی، ترسی ئەوەم هەبوو وەرگێڕی فارسی دیمەنە سێکسیەکانی ئەم ڕۆمانەی لابردبێ. بۆیە هەم بۆ مەبەستەی کارەکەم بێکەم و کوڕی بێت و هەم بەسەر ئەو ترسەدا زاڵ بم کە هەمبوو و بتوانم بە جوانی دەقی ڕۆمانەکە بگوێزمەوە بۆ کوردی، لە دەستپێکی کارەکەەوە دەقێکی باوەڕ پێکراوی عەرەبیشم پەیدا کرد، واتە الحب فی زەمەنی کۆلێرا، وەرگێڕانی ساڵح علمانی، چاپی یەکەم 1998 مەکتەبەی نۆبڵ. سەرەتا بەنیاز بووم لە ماوەی 6 مانگدا ڕۆمانەکە بکەم بە کوردی و چاپی بکەم، بەڵام دوای ئەوەی چوومە قوڵایی کارەکەوە هەستم کرد دەستم داوەتە چ ئەرکێکی قورس، بۆیە 6 مانگی تریشم خستە سەر و لە ماوەی 1 ساڵدا، واتە مانگی 8 2007 لە وەرگێڕانی ڕۆمانەکە بوومەوە. بەڵام بە درێژایی ئەو ساڵە لاپەڕا بە لاپەڕا سەیری فارسیەکە و عەرەبیەکەشم کردووە. لە ئەنجامدا ئەوەم بۆ دەرکەوت ترسەکەم سەبارەت بە دەقە فارسیەکە لە جێگەی خۆیدا بووە. وەرگێڕی فارسی کۆمەڵێ دیمەنی سێکسی لا بردبوو، کۆمەڵێ دیمەنی تریشی پڕ کردبوو لە تەمومش، بۆیە ئەو دیمەنانەی لا برابوون لە دەقە عەرەبیەکەوە هێنا منەوە و ئەوانەشی تەمومژاوی بوون، تەمومژەکەم لێلا بردن. بەڵام لە هەمان کاتدا هەستم بەوە کرد وەرگێڕی فارسی زۆر هەوڵی داوە شێوازی نوسینی مارکیزی بپارێزێ. ئەمەشم کاتێ بۆ دەرکەوت کە هاوڕێم مەریوان هەڵەبجەیی دەقێکی تری فارسی بۆ پەیدا کردم کە کیومەرس پارسای لە ئیسپانیەوە کردوێتی بە فارسی. ئەم وەرگێڕە نەک هەردیمەنە سێکسیەکانی لابردووە، بەڵکو شێوازی نوسینی مارکیزیشی تێکداوە. ئەوەی لە ئەنجامی کارەکەدا پێیگەیشتم ئەوەیە دەقە عەرەبیەکەش بێکەم و کوڕی نەبوو. وەرگێڕی عەرەبی لە هەندێک جێگەدا ناوی تەرجۆمە کردووە، بۆ نمونە وشەی میسری کۆردیا کە ناوی ئەو نەخۆشخانەیەیە کە دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ کاری تێدا دەکات. لە عەرەبیەکەدا بووە بە ئەلڕەحمە کەچی لە فارسیەکەدا وەکو خۆی دانراوەتەوە. دیارە ئەوەی فارسیەکە ڕاسترە، چونکە وشەکە ئیسپانیە و ڕاستە بە مانای بەزەییدێ، بەڵام ناوی نەخۆشخانەیەکە و ناکرێت تەرجومە بکرێ، لەبەرەوەی ناو تەرجومە ناکرێت. بەهەرحاڵ وەکو ئاماژەم بۆ کرد بە درێژایی ماوەی وەرگێڕانی ئەم ڕۆمانە لاپەڕە بە لاپەڕە تەماشای فارسیەکە و عەرەبیەکەم کردووە و بەپێی تێگەیشتنی خۆم لە ڕۆمانەکە و ڕەوتی ڕووداوەکانی ڕۆمانەکە کام ڕستەیە و کام دەستەواژەیەم بەڕاست زانی بێت دامناوە و ئەمەش دەقە کوردیەکەی لێ بەرهەم هاتووە.
دیارەمەش قورسترین کارە کە دەستم داوەتێ، چونکە سەرەڕای ئەوەی جیاوازی زمانی فارسی و عەرەبی هێندەی ئاسمان و ڕێسمانە هەوڵمداوە لە کوردیەکەدا ڕیتمی ڕۆمانەکە تێک نەچێ، واتە هەوڵمداوە خوێنەر هەست نەکا کام دێڕ و دەستەواژەیە لە عەرەبیەکەوە وەرگێردراوە، چونکە وێڕای دیمەنا سێکسیەکان چەندان دێڕ و دەستەواژەی ترم لە عەرەبیەکەوە هێناوە و لەبەر زۆری دێڕ و دەستەواژەکانیش ناتوانم ئاماژە بۆ ئەوە بکەم کام دێڕ و دەستەواژەیەم لە عەرەبیەکەوە وەرگێڕاوە. ماوەتەوە بڵێم دوای تەواوبوونی وەرگێڕانەکە 3 جار پێیدا چوومەتەوە و هەر هەڵە و کەم و کوڕیەکەم بەرچاو کەوتبێ چاکم کردووە. هیوادارم توانی بێتم تا ڕادەیەکی زۆر ئەم شاکاری مارکیز کە شاکاری خۆشەویستیە بگوێزمەوە بۆ زمانی کوردی. محەمەد کەریم 25/12/2007. بەشی یەکەم لاپەڕە حەوت. هەرگیز نەیدەتوانی خۆی لەوە لابدات بۆنی دارچوالەی تاڵ هەمیشە چارەنووسی خۆشەویستیە نامڕادەکانی بەیاد دەهێنایەوە. دکتۆر خۆڤینۆڵ ئۆرڤینۆ هەر بە خێرایی خۆی کرد بۆ ماڵە تاریک و خامۆشەدا هەستی بەمە کرد کە بۆ بەدەنگەوە چوونی حاڵەتێکی زۆر بەپەلا بانکرا بوو. بەلایەوە و حاڵەتە خێرایی ساڵانی پێشووی لەدەستدا بوو. جێرمیادی سانت ئامۆر سەربازی دێرینی کەم ئەندامی جەنگ، وێنەگری مناڵ و سەرسەختترین ڕەکابەری لە شەترەنجە بە هەڵمژینی هەڵمی هەژێنەری سیانۆری ئاڵتۆن لە ئەشکەنجەی دەرونی قوتار بوو. لاشەی جێرمیای لە سەرە و قەرەوێڵە باریکە دۆزیەوە کە هەمیشە لەسەری دەخەوت کە بە چەرچەفێکدا پۆشرا بوو. لە تەنیشتەوە لە سەر کورسیەک تەشتێکی بچووک بەدی دەکرا کە بۆ دڵۆپاندنی زەهرەکە بەکارهێنرا بوو. کەلاکی سەگێکی دانیمارکی ڕەشی زلیش بە سنگی سپی وەک بەفرەوە لەسەر زەویەکە بە یەکێک لە پیچکەکانی قەرەوێڵەکەوە بەسرا بووە و دارشقەکان لە تەنیشتیەوە دانرابوون. لە پەنجەرەکەوە گزنگی بەرەبەیان کە لە سەرەتادا بوو هێدی ژوورە خەفە و قەرەباڵغەکەی ڕووناک دەکردەوە کە هەم تاقیگە بوو هەم ژووری نووستن. بەڵام بۆ دکتۆر ئەو ڕووناکیە کەمەش بەس بوو بۆ ئەوەی ئامادەگی زاڵ و باڵادەستی مەرگ دەستنیشان بکە. باقی پەنجەرەکان وەک هەر دەلاقەیەکی دیکەی ژوورەکە بە مقەبای ڕەش یان بەجلە کۆنە گیرابوون کە ئەمەش قورسی زاڵمانەی فەزاکەی زیاد دەکرد. سەرمێزێکی گەورە پڕ بوو لە بوتڵ و کەمۆڵەی بێمارکە و 2 تەشتی مسی بچووکی دڵۆپاندن لە ژێر سەرچرایەکی ئاساییدا کە کاغەزی سووری تێوە پێچرا بوو بەدی دەکرا. تەشتی سێم کە بۆ دەرمانی چەسپا و بەکارات بوو لە تەنیشت لە شەکەوە بوو. لە هەموو جێگایەکدا گۆڤار و ڕۆژنامەی کۆن و کەلوپەلی کۆن و کۆمەڵێ فیلمی کامێرا بەدی دەکران کە لە ناو قەباغی شوشەدا بوون. بەڵام دەستێکی چوست و چالاک تۆز و خۆڵی لە هەموو شتەکان تەکاند بوو. ئەگەرچی ئەو شەماڵەی کە لە پەنجەرەکانەوە دەهاتە ژوورێ هەواکەی پاڵاوت بوو، بەڵام بۆ ئەو کەسەی کە توانای دەستنیشانکردنی هەبوو خۆڵەمێشی گەرم و ڕوو لە مەرگی خۆشەویستیەکی نامڕاد هێشتا لە دارچوالە تاڵەکاندا مابەوە. دکتۆر خۆڤینۆڵ ئۆرڤینۆ زۆر جار بەبێ هیچ مەبەستێکی بەر لە ڕووداوێت وا بیری کردبەوە کە ئەو شوێنە ناشێ جێگایەکی لەبار بێ بۆ مەرگێکی ڕزگارکەر. بەڵام لەم حاڵەتەدا وای بە خەیاڵدا هات کە ڕەنگە ئەم بێ سەروبەریە بە حوکمی ئیرادەی پەنهانی خودا بوو بێت.
مفەوەزێکی پۆلیس بە یاوەری خوێندکارێکی پزیشکی گەنج هاتە پێشەوە کە ماوەی ڕاهێنانی پزیشکی یاسایی لە بنکەیەکی تەندروستی شار بەسەر دەبرد. ئەمان ئەو کەسانە بوون کە هەوای ژوورەکەیان گۆڕی بوو تا گەیشتنی دکتۆر لاشەکەیان داپۆشی بوو، وەها بە قورسی ویقارەوە ڕەفتاریان لەگەڵ دکتۆر دەکرد کە لە حاڵەتێکی وادا زیاتر دەربڕینی هاودەردی بوو تا ڕێز و حرمەت. چونکە ڕادەی دۆستایەتی دکتۆر لەگەڵ جێرمیادی سانت ئامۆردا لای هیچ کەسێ شاراوە نەبوو. مامۆستای پایەبەرز تەوقەی لەگەڵ هەردووکیان کرد بە هەمان شێوە کە بەر لە دەستپێکردنی وانەی ڕۆژانە لە کلینیکی پزیشکی گشتی تەوقەی لەگەڵ خوێندکارەکانی دەکرد. پاشان وەگەوەی دەست بۆ گوڵێک بەرێ بە پەنجە گەورە و دۆشە و مژەی قەراغی چەرچەفەکەی گرت. بە ئارامی و بەوریایی تەواوەوە لای برد و لاشەکەی ئاشکرا کرد. جێرمیادی سانت ئامۆر ڕوت و قوت، سفت و چرچ و لۆچاوی بەجووتێ چاوی زەق و لەشێکی شینەوە بووەوە کەوتبوو. 50 ساڵ پیرتر لە شەوی ڕابردوو دیار بوو. پێڵوی چاوی ڕوون و ڕیش و قژی مەیلە و زەرد بوو. جێزامێکی کۆن کە بەرز ببۆوە و خراپ چاک ببۆوە بەسەران سەری سکیەوە دیار بوو. بەکارهێنانی دارشەق بازۆڵە و سەنگی وەک هی کۆیلەی کەشتی دیلەکان پان و توند و تۆڵ کردبوو، بەڵام لە قەسستەکانی وەکهی هەتیوان بوون. دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ چەند ساتێ تەماشای لاشەکەی کرد. هەستێکی ئازاراوی دڵی گوشی بە هەمان شێوە کە لە ماوەی ساڵانی دوور و درێژی هەوڵی بێهودەی لە بەرامبەر مرگدا بەدەگمەن هەستی پێکردبوو. دکتۆر وتی بەخێر نەیتەوە گەمژە، ناخۆشترین ڕۆژگارت بەڕێ کردبوو. چەرچەفەکەی پێدادایەوە و دووبارە ویقاری مامۆستایانەی خۆی بەدەست هێنایەوە. ساڵی ڕابردوو 80 ساڵ ڕۆژی لەدایکبوونی دکتۆر بە 3 ڕۆژ ئاهەنگی ڕەسمی بەڕێوە چوو بوو. لە وتاری سوپاس و پێزانیندا جارێکی تر لە بەرامبەر دڵڕاوکی خانەنشینیدا بربەرەکانەی کردبوو. وتبووی کە مردم کاتی تەواوم دەبێ بۆ پشودان، بەڵام حاڵی حازر نیازی مردنم نییە. ئەگەرچی هەمیشە بەگوێ ڕاستی کەمتر شتی دەبیست و بە کۆمەکی داردەستە مشت و زیوی نەلووسەکەی لەنگی هەنگاوەکانی دەشاردەوە، بەڵام هێشتا وەکو ساڵانی گەنجی درێژەی بە لەبەرکردنی چاکەت و پانتۆڵی کەتان و سەدریە و لە دەستکردنی سەعاتی زنجیری ئاڵتون دەدا. ڕیشی لویس پاستور ئاسای ڕەنگمراوی قژی بە هەمان ڕەنگ و بەوردی بۆ دواوە داهێنراوی و خەتی دیاری ناوەڕاستەکەی گوزارشتێکی تەواوی لە کەسایەتی دەکرد. دکتۆر بە نوسینی چەند یاداشتێکی بەپەلە لەسەر ئەو پارچە کاغەزانەی کە بەبێ هیچ ڕێک خستنێک لە گیرفانەکانیەوە دەری دەهێنان ڕێک وەکو شوشەی دەرمان و شتەکانی تری جانتا پزیشکیە قەرەباڵغەکەی تێکەڵ و پێکەڵ بوون. هەتا و شوێنەی لە توانایدا بوو بەری لە داخورانی پڕ ئازار و زۆری یادەوەری خۆی دەگرت. تەنها پیرترین و دیارترین پزیشکی شار نەبوو، بەڵکو وردبینترین پیاوی شاریش بوو. دەرخستنی چاکەی زۆر و زەوەند و ڕوون و ئاشکرای ڕەفتاری ساختەکارانەی کە بۆ ناو و شۆرەتی بەکاری دەهێنان کەمتر لەوەی کە شایانی بوو خۆشەویستیان بۆ دابین دەکرد. فەرمانەکانی بۆ مفەوەز و خوێندکارەکە خێرا و ڕاشکاوە نەبوو. تەرمەکە پێویستی بە توێکاری نەبوو. ئەو بۆنەی بە ماڵەکەدا بڵاو ببووەوە وەک بەڵگە بەتەنیا بەس بوو بۆ ئەوەی ئەوە دەستنیشان بکرێ کە هۆی مردنەکەی لە هەڵمی ئەو سیانۆرەوە سەرچاوەی گرتووە کە لە سینی تەنیشتی جۆرێک لە ئەسیدی وێنەگرتنەوە بەرز بۆتەوە. جێرمیادی سانت ئامۆر لەوە زیاتر لەم مەسەلانەدا ئەزموونی هەبوو کە چۆن بتوانێت بابەتەکە وەکو ڕووداوێک لێک بدرێتەوە. کاتێ مفەوەزی لێکۆڵینەوە کەمێک دوودڵی نیشاندا، دکتۆر بە ڕیتمی تایبەتی خۆی کە سەرمەشقی ڕەفتاری هەمیشەیی بوو قسەکەی پێبڕی وتی ئەوەت لەیاد نەچێ کە من وەفاتنامەکە ئیمزا دەکەم. پزیشکە گەنجەکە ناومێد ببوو.
چونکە بەر لەوە هەرگیز هەلی لێکۆڵینەوەی کاریگەریەکانی سیانۆری ئاڵتونی لەسەر تەرمێک بۆ نەڕەخسا بوو. دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ تەواو لەوە سەرسام بوو کە خوێندکارەکەی لە کۆلێژی پزیشکی نەدی بوو، بەڵام یەکسەر بە شەرمکردن و لەهجەکەیدا تێگەیشت کە ڕەنگە تازە هاتبێتە شارەکە. پێیوت بێگومان لەم ڕۆژانەدا عاشقێکی شێتوێت ئەو هەلت بۆ دەڕەخسێنێ. ڕێک لە دوای وتنی ئەم وشانە بوو کە هەستی کرد لەناو ئەو خۆکوشتنە بێشومارانەی کە لە یادی بوو ئەمە یەکەمین حاڵەتی ژەهراوی بوونە بە سیانۆر کە لە ئەنجامی خۆشەویستیدا نەبوو. ئەوسا ڕیتمی دەنگی گۆڕا و بە خوێندکارەکەیوت کاتێ ڕوبەڕووی یەکێ لەوانە بوویتەوە بە وردی فەحسی بکە، چونکە تەقریبەن هەمیشە بەرد لە دڵیاندایە. پاشان بە شێوەیەک قسەی لەگەڵ مفەوەزەکە کرد وەگەوەی لەگەڵ بەردەستێکی خۆیدا قسە بکە. فەرمانی پێدا کە هەموو ڕێو شوێنە یاساییەکان بە چاپوکی و وریایی تەواوەوە ئەنجام بدا بە جۆرێک کە پاشنیوەڕۆی هەمان ڕۆژ تەرمەکە بنێژرێ. پاشان وتی پاشان خۆم لەگەڵ پارێزگار قسە دەکەم. دەیزانی لە جێرمیادی سانت ئامۆر زۆر بە سک هەڵگوشینەوە ژیاوە و لە ڕێی هونەرەکەیەوە لە پێویستی ژیانی زیاتر دەرامەتی کۆکردوتەوە. لەبەرەوە بێگومان دەبێت لە یەکێ لە کون و کەلەبەرەکانی ماڵەکەیدا پول و پارەیەکی وا هەبێ کە لە خەرجی ناشتن زیاتر بێ. دکتۆر وتی بەڵام ئەگەر نەدۆزیەوە کێشەیەک نییە، خۆم خەرجی هەموو شتێ لە ئەستۆ دەگرم. فەرمانی بە مفەوەزەکەدا بە ڕۆژنامەکان ڕابگەێنێ کە وێنەگرەکە بە مردنی ئاسایی مردووە. هەرچەندەوای بە خەیاڵدا نەدەهات ڕۆژنامەکان هەرگیز بایەخ بەم جۆرە هەواڵانە بدەن. وتی ئەگەر پێویست بێ قسە لەگەڵ پارێزگار دەکەم. مفەوەزەکە کە کارمەندێکی جدی و خاکی وڵات بوو، چاک دەیزانی هەستی بەرپرسیاری کۆمەڵایەتی دکتۆر تەنانەت نزیکترین دۆستانیشی تووڕە دەکات. کە دەیبینی دکتۆر لە پێناوی بەخێرایی ناشتنی تەرمەکەدا سووک و ئاسان ڕێو شوێنە یاساییەکان لەبەرچاو ناگرێ، سەرسام ببوو. تەنها کارێک کە دکتۆر بەنیاز نەبوو ئەنجامی بدا قسەکردن بوو لەگەڵ ئەسقەف لەو بارەیەوە کە جێرمیادی سانت ئامۆر لە جێگایەکی پیرۆزدا بە خاک بسپێرێ. مفەوەزەکە سەرسام لە ڕووقایمی خۆی هەوڵیدا عوزرخوایی بۆ دکتۆر بهێنێتەوە. وتی هەڵبەتە تێدەگەم کە ئەم پیاوە قەشە بوو. دکتۆر ئۆربینۆ وتی تەنانەت لەوەش سەیرتر قەشەیەکی بێباوەڕ بوو، بەڵام دەربارەی ئەم جۆرەشتانە دەبێ خوددا بڕیار بدات. لە دوورەوە لەو سەریەم شارە کۆلۆنیەوە دەنگی زەنگەکانی کڵێسای گشتی بۆ ڕێوڕەسمی عەشای ڕەبانی دەنگی دەدایەوە. دکتۆر چاویلکە کەوانەیە چوارچێوە ئاڵتونیەکەی لە چاو کرد و تەماشایەکی سەعاتە زنجیر جوان و ناسکەکەی کرد کە قەباغە شوشەکەی بەدەست لێدانێ هەڵدەدرایەوە. هێندەی نەمابوو بۆ ڕێوڕەسمی عەشای ڕەبانی جەژنی 50هەمین. لە ژووری دانیشتنەکەدا کامێرایەکی فۆتۆی زۆر گەورە بەدی دەکرا کە قاچەکانی تایی لە ژێردا بوو لە بابەتی ئەوانەی لە پارکە گشتیەکاندا بەدی دەکرێن، لەگەڵ پەردەیەک کە نەخشی دیمەنی ئاسۆیەکی کاڵی دەریایی تێدا بوو کە بە شێوەیەکی شارەزایانە ڕەسم کرابوو. دیوارەکان پڕبوون لە وێنەی مناڵان کە مێژووی یادگاری چەند ساتێکی لە یاد نەچوویان لەسەر بوو، وەکو بەشداریکردن لە یەکەمین عەشای ڕەبانیدا، یان بە جلوبەرگی کەروێشکەوە، یان بە هی جەژنی لەدایک بوونەوە. دکتۆر ئۆربینۆ ساڵ بە ساڵ لە کاتی شەترەنجی ئێواراندا کاتێ لە خانەکان ڕامەبوو بیری کردبەوە. پڕبوونی بەرەبەرەی دیوارەکانی بینی بوو. زۆر جار بە لەرزینێکی غەمبارانەوە بیری کردبەوە کە تۆوی شاری ئایندا بەم تەلارە و وێنە و پەیکەرە بێسەر و بەرەکانیەوە بەندە. ئەو شارەی لەسەر دەستی ئەو مناڵە نەناسراوانەدا گەندەڵ بووە و بۆتە جێگایەک کە تەنانەت شکۆی خۆڵەمێشیشی لێ بەجێ نامێنێ. لە تەنیش گۆزەیەکەوە کە چەند نێرگەلەیەکی تێدا بوو لەسەر مێزێک تەختەیەکی شەترەنج بەدی دەکرا کە یاریەکەی بە ناتەواوی بەجێ هێڵرا بوو. دکتۆر ئۆربینۆ وێڕای ئەوەی تووشی دڵڕاوکێ ببوو پەلەی بوو نەیتوانی لە بەرامبەر کەڵکەڵەی لێکۆڵینەوەدا بربەرەکانێ بکە. دەیزانی کە یاریەکە هیچ شەوی ڕابردووە، چونکە
جێرمیا دی سانت ئامور هەموو ڕۆژێکی هەفتە لە دوای تاریک داهاتن بەلای کەمەوە لەگەڵ 3 کەسی جیاوازدا یاری دەکرد. بەڵام هەمیشا یاریەکەی تەواو دەکرد و داشماڵەکەی دادەخست. داشەکانی دەکردە سندوقەکەیەوە و دەیخستە چاوی مێزەکەیەوە. دکتۆر دەیزانی کە ئامور هەمیشە بە داشە سپیەکان یاری دەکرد و ئەمجارە ئاشکرا بوو کە سپی بە 4 جوڵە یاریەکەی دەبردەوە. دکتۆر ئۆربینۆ لە دڵی خۆی داوەتی ئەگەر تاوانێک لە ئارادا بووایە ئەمە دەیتوانی سەرداوێکی باش بێ. من تەنها 1 کەس دەناسم توانای بۆ سەنانەوەیەکی وا وەستایانەی هەبێ. بە هەر نرخێک بۆیە دەبوو پاشان دکتۆر لەوە حاڵی بێ کە ئەم سەربازە سەرکەشەی کە تا دوادڵۆپی خوێنی باوەڕی بە بربەرەکانێ هەبوو چۆن لە دوا هەناسەیدا بە ناتەواوی شەڕەکەی بەجێهێشت بوو. سعات 6 بەیانی ئەو ڕۆژە پاسەوانی شەو لە کاتی دواگەشتیدا لافیتەیەکی لەسەر دەرگای چوونە دەرەوە بەم ناوەڕۆکە دی بوو. بەبێ لە دەرگادان خۆت بکە بە ژووردا و پۆلیس ئاگادار بکەرەوە. کەمێک پاش ئەوە مفەوەز و خوێندکارەکە گەیشتە بوون. هەردووکیان بە دوای بەڵگەیەکدا کە دەکرا لەگەڵ بۆنی بێ ئەملاولای دارچوالەی تاڵدا ناکۆک بێ دەگەڕان. ماڵەکەیان پشکنی بوو. لە چەند ساتێکی کووردا کە دکتۆر دەیویست لە یاریە تاوە نەکراوەکە بکۆڵێتەوە، مفەوەزەکە لە ناو کاغەزەکانی سەر مێزەکەدا زەرفێکی نامەی دۆزیەوە کە بۆ دکتۆر ئۆربینۆ نووسرا بوو. هێندە مۆمی سوور لە داخستنی دابەکار هێنرا بوو بۆ دەرهێنانی نامەکە دەبوو زەرفەکە بدڕێندرێت. دکتۆر ئۆربینۆ پەردە ڕەشەکەی پەنجەرەکەی لادا بۆ ئەوەی ڕووناکی زیاتر بێتە ژوورێ. بە خێرایی چاوێکی بەو 11 لاپەڕەیەدا خشان کە بە خەتێکی ڕوون و ئاشکرا لە هەردوو دیوی کاغەزەکە نووسرا بوو. کاتێ یەکەم پەرەگرافی خوێندەوە هەستی کرد کە ڕێوڕەسمی عەشای ڕەبانی 50 لە کیس چووە. بە هەژاوی و هەناسەبڕکیەوە نامەکەی دەخوێندەوە و کاتێ سەرەداوی مەسەلەکەی لەیاد دەچۆوە دەگەڕایەوە بۆ لاپەڕەکانی پێشەوە. وەختێ لە خوێندنەوەی نامەکە بۆەوە وا دەهاتە بەرچاو کە لە سەفەرێکی دوور و درێژ گەڕابێتەوە. پەرێشانی دکتۆر وێڕای ئەو هەواڵەی بۆ شاردنەوەی بە خەرجی دەدا تەواو ئاشکرا بوو. لێوی وەک هی مردووەکە شین ببۆوە و لە کاتێکدا کە دووبارە زەرفی نامەکەی دەپێچایەوە و دەیخستە گیرفانی سەدریەکەیەوە نەیدەتوانی بەر بە لەرزینی پەنجەکانی بگرێ. پاشان مفەوەز و دکتۆرە گەنجەکەی بیرکەوتەوە و لە نێو تەم و مژی غەم و خەفەتدا بەرەو ڕویان بەزەی هاتێوەتی قسەکەی نیوەی ڕاست بوو. بەڵام ئەوان وەکو ڕاستی تەواو وێنایان کرد. فەرمانی پێدان کە یەکێ لە کاشیەلەقەکانی ناو ژوورەکە هەڵبدەنەوە. لەوێدا دەفتەرێکی حساباتی شڕۆڵەیان دۆزیەوە کە ڕەمزی قاسەکەی تێدا بوو. وەک چاوەڕوانیان دەکرد پارەیەکی زۆری تێدا نەبوو. بەڵام لە خەرجی پێویستی ناشتن و باقیشتە پێویستە لاوەکیەکانی تر زیاتر بوو. دکتۆر ئۆربینۆ هەستی کرد کە ناتوانێت بەر لە خوێندنەوەی ئینجیل بەڕێوڕەسمی کڵێسای گشتی ڕابگا. وتی لەو کاتەوەی کە خۆم ناسیوە ئەمە سێم جارە کە ڕێوڕەسمی عەشای ڕەبانی ئەلقوداس یەکشەموانم لە کیس بچێ. بەڵام خوا خۆی دەزانێ. ئەگەرچی بەگران دەیتوانی لە بەرامبەر ئارەزوی زۆری بەشداریکردنی ژنەکەی لە نەهێنیەکانی نامەکەدا خۆی ڕابگرێ، بەڵام وای بە چاکزانی کە چەند ساتێکی زیاتر بۆ بایەخدان بە وردەکاریەکان تەرخان بکە. بەڵێنی بەخۆیدا بە پەنابەرە بێشومارە کاریبیەکان کە لە شارەکەدا دەژیان ڕابگەێنێ کە ئەگەر ویستیان دەتوانن دواسڵا و ڕێزی خۆیان ئاراستەی ئەو پیاوە بکەن کە تەنانەت دوای ئەوەی بەتەواوی ڕوون بۆوە کە لە ژێر باری قورسی ناومێدیدا لە پێکەوتووە بە جۆری ڕەفتاری دەکرد گوایە بەڕێزترین و چالاکترین و ڕادیکاڵترین کەسە لە ناویاندا. هەروەها دکتۆر دەبوو ڕکابەرانی جێرمیا ئاگادار بکاتەوە کە کۆمەڵێک کەسی جۆراوجۆری لە خۆی دەگرت لە پیاوانی خاوەن پیشەی بەناوبانگەوە تا ڕەنجبەرانی بێناسنامە و بێ ئەسڵ و فەسڵ. بە هەمان شێوە دەبوو باقی ئاشنایانی دوور ئاگادار بکاتەوە کە ڕەنگە حەز بکەن لە ڕێوڕەسمی ناشنەکەدا بەشداری بکەن. دکتۆر بەر لە خوێندنەوەی نامەکەش دوای زانینی مردنی هاوڕێکەی بڕیاریدا بوو یەکەم کەس بێ کە لە ڕێوڕەسمەکەدا بەشداری بکات.
بەڵام دوای خوێندنەوەی نامەکە ئیدی هیچ شتێکی بەلاوە یەقین نەبوو. بە هەر حاڵ بەنیاز بوو لە حاڵەتێکدا کە جێرمادی سانت ئامور لە دوا ساتدا تەوبەی کردبێ چەپکێ گوڵی یاسەمین لەسەر گۆڕەکەیدا بنێ. بە خاک سپاردنەکە لە سەعات 5دا بەڕێوە چوو کە لە مانگە گەرمەکاندا لە بارترین کات بوو. ئەگەر کەسێک پێویستی بە دکتۆر بووایە لە نیوەڕۆ بەدواوە لە ماڵی هاوینەی دکتۆر لاسیدیس ئۆلیڤیای خوێندکاری خۆشەویستی دەبێ کە بە بۆنەی یوبیلی زیوینی دەست بەکاربوونیەوە ئاهەنگی نیوەڕۆخوانێکی ڕەسمی ڕێکدەخست. دکتۆر ئۆربینۆ هەرکە ساڵانی پڕ ئاشۆبی کۆششەکانی سەرەتایی بەجێهێشت لە ڕێگای پێڕەوکردنی شێوازێکی دیاریکراوە بوو بە خاوەنی پلەپایە و ناوبانگێکی باش کە لە ناوچەکەدا بێوێنە بوو. لەو کاتەوە کە بەکارهێنانی دەرمانە نهێنیەکانی دەست پێ کردبوو بەیانیان لەگەڵ خوێندنی کەڵەشێردا لە خەو هەڵدەستا. برۆمێر پۆتاسیۆمی بۆ تازەکردنەوەی چالاکی و سالیسیلاتی بۆ ئازاری ئێسقان لە کاتی باراندا و قەترەی ئۆرگوسترۆڵی بۆ سەرگێژە و بلادنی بۆ خەوی خۆش و قۆڵ بەکاردەهێنا. دکتۆر هەموو سەعاتێ بەنهێنی دەرمانێکی بەکاردەهێنا چونکە لە تەمەنی دوور و درێژیدا وەکو دکتۆر و مامۆستاش هەمیشە دژی بەکارهێنانی دەرمان بوو بۆ کەسانی بەتەمەن. بەلای دکتۆرەوە بەرگەگرتنی ئازاری کەسانی دی لە بەرگەگرتنی ئازاری خۆی ئاسانتر بوو. هەمیشە پارچەیەک شاشی کافوراوی لە گیرفاندا بوو کە کەس ئاگای لێ نەبووایە بە قوڵی بۆنی دەکرد بۆ ئەوەی ترسی لەو هەموو دەرمانە نەمێنێ کە تێکەڵی یەکتری دەبوون. بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ محازەرەی پزیشکی گشتی ڕۆژی 1 ساعتی تەرخان دەکرد کە لە سەعات 8 بەیانی هەموو ڕۆژێکدا دەستی پێدەکرد لە دووشەممەوە بۆ شەممە. هەتا ڕۆژێک بەر لە مردنی لە کۆلێژی پزیشکی لەو کڵاسەدا وانەی دەگوتەوە. هەروەها خوێنەرێکی جدی ئەو کتێبە ئەدەبیە تازانە بوو کە یان کتێب فرۆشەناسیاوەکەی لە پاریسەوە بۆی دەنارد یان کتێب فرۆشی خۆماڵی بۆی داوا دەکرد و لە بەرشەلۆنەوە بۆیان دەنارد. هەرچەندە ئەدەبی ئیسپانی وەکو ئەدەبی فەڕەنسی بەوردی نەدەخوێندەوە. کۆتایی بەشی یەکەم. بەشی دووەم لاپەڕە حەڤە. کەمێک وەبیرهێنانەوە. خوێنەرێکی جدی ئەو کتێبە ئەدەبیە تازانە بوو کە یان کتێب فرۆشەناسیاوەکەی لە پاریسەوە بۆی دەنارد یان کتێب فرۆشی خۆماڵی بۆی داوا دەکرد و لە بەرشەلۆنەوە بۆیان دەنارد. هەرچەندە ئەدەبی ئیسپانی وەکو ئەدەبی فەڕەنسی بەوردی نەدەخوێندەوە. بە هەر حاڵ هەرگیز بەیانیان ئەو کتێبانەی نەدەخوێندەوە کە پێی دەگەیشتن، بەڵکو تەنها سەعاتێکی دوای سەرخۆشکاندنی نیوەڕۆ و شەوانە پێش خەوتن کاتی بۆ خوێندنەوەی ئەو کتێبانە تەرخان دەکرد. لە دوای خوێندنەوە 15 دقە لە بەردەم پەنجەرەی کراوەی گەرماوەکەیاندا وەرزشی هەناسەدانی دەکرد و هەمیشە ڕۆ و ئەو شوێنەی کە لێەوە کەڵەشێرەکان دەیان خوێن، واتە ئەو شوێنەی کە هەواکەی تازە بوو هەناسەی دەدا. پاشان خۆی دەشۆرد، ڕیشی ڕێک دەخست و قۆڵۆنیای ئەسلی فارینای گینجی و بیری بەڕێکی لە سمێڵی دەدا. قاتە کەتانیە سپیەکەی لەبەر دەکرد و سەدریەکەی بە سەریدا، کڵاوێکی نەرمی دەکردە سەری و جووتێ پوتی لە پێدەکرد کە چەرمەکەی هی پێستی بزن بوو. لە تەمەنی 80 ساڵیدا هەمان ڕەفتاری سادە و گیانی چالاکانەی پاراستە بوو کە لە کاتی گەڕانەوەی لە پاریس و کەمێک پاش بڵاوبوونەوەی پەتای کۆلێرای گەورە هەیبوو. جگە لە ڕەنگی زیوی قژە ڕێکدا هێنراوەکەی و خەتەکەی ناوەڕاستی کتومت هی ڕۆژگاری لاوی بوون. ئاسایی نانی بەیانی لەگەڵ ئەندامانی خێزانەکەیدا دەخوارد، بەڵام پارێزێکی تایبەتی لە خواردن دەکرد. شروبی ئەفسنتینی بۆ ئیسراحەتی گەدە و سەلکێ سیری بۆ بەرگرتن لە زوعفی
دڵ دەخوارد کە دانەدانا پاکی دەکرد و بەنانەوە دەیخوارد و بەوردی دەیجوو. لە دوای دەرسوتنەوەی ڕۆژانەی بەدەگمان ڕێدەکەوت کە سەبارەت بە دەستپێشخەری کۆمەڵایەتی یان خزمەتگوزاری مەزهەبی یان داهێنانە هونەری و کۆمەڵایەتیەکانی دیدار و چاوپێکەوتنی نەبێت. تقریباً هەمیشە نانی نیوەڕۆی لە ماڵەوە دەخوارد و سەرخەوێکی دەدەقەیی لە سەر سەکۆی حەوشەکە دەشکان. لە سەرخەوەکەشیدا دەنگی کچە خزمەتکارەکانی دەبیست کە لە بن درەختی مانغادا گۆرانیان دەچڕی. هاواری فرۆشیارە گەڕۆکەکانیشی لە شەقامەکانەوە دەهاتە گوێ و هاتوو هاواری ماتۆڕە هەڵمیەکانی بەندەریش گوێی ئەو دەدا کە دووکەڵ و بۆنی دووکەڵ کێشەکانیان لە پاش نیوەڕۆ گەرمەکاندا وەکو فریشتەی مەحکوم بە مەرگ لە ناو ماڵەکەدا بەم لاو بەولادا باڵەتەپی بوو. پاشان بۆ ماوەی 1 سەعات کتێبە تازەکانی دەخوێندەوە و بەر لە هەموو شتێکیش ڕۆمان و کتێبی مێژویی دەخوێندەوە و زمان شیرینی و زمانی فەڕەنسی فێری ئەو تووتیە ماڵیە دەکرد کە ساڵانێک بوو جێگەی بایەخی ئەندامانی خێزانەکە بوو. سەعات 4 لە دوای خواردنەوەی پەرداخێکی گەورەی لیمۆنادی کە لە تەزێن بە مەبەستی سەردانی نەخۆشەکانی ماڵەوەی بەجێهێشت. سەرەڕای ئەوەی چوو بووە تەمەنەوە لە عیادەکەی نەخۆشی نەدەبینی. لەو کاتەوە کە شار ڕوخسارێکی ئارامی بەخۆ دیبوو دەکرا بە پێ و بە سەلامەتی بچێ بۆ هەموو شوێنێک. لە ماڵەکانی خۆیاندا نەخۆشەکانی دەبینی. کاتێ یەکەم جار لە ئەوروپا گەڕایەوە عەرەبانە جوود ئەسپیەکەی ماڵەوەی بۆ سەردانی نەخۆش بەکاردەهێنا کە 2 ئەسپی زەردی ئاڵتۆنی ڕایان دەکێشا. بەڵام کاتێ ئەم مەسەلەیە بووە کاری نەکردا گۆڕی بە عەرەبانەیەکی ڤیکتۆریایی تاک ئەسپی و کاتێکیش هاتوچۆ بە عەرەبانە لە دنیادا مۆدی نەما و عەرەبانەکانی شار تەنها بۆ گەشتی سواری گەشتیاران و هەڵگرتنی چەپکە گوڵی ڕێوڕەسمی ناشتن بەکاردەهاتن بەگاڵتەکردنێکی ئاشکراوە بە مۆدەی ڕۆژگار هەروە عەرەبانەکەی بەکاردەهێنا. ئەگەرچی خۆی لە خانەنشینی دەدزیەوە بەڵام دەیزانی تەنها بۆ حاڵەتانە بانگی دەکەن کە لەی نائومێد بوون کەچی ئەمەشی وەک جۆرێک لە تایبەتمەندی لێک دەدایەوە. دەیتوانی تەنها بە تەماشاکردنی نەخۆش پەی بە نەخۆشیەکەی ببە. بەرەبەرە سەبارەت بە دەرمانی مۆڵەت پێدرا و زیاتر بێمتمانە دەبوو. بە ترس و وریاییەوە لە بە بازاڕی بوونی نەشتەرگەری دەڕوانی. دەیوت کەتەری بچووکی نەشتەرگەری گەورەترین بەڵگەی شکستی پزیشکیە. بەمانایەکی وەرتر دکتۆر وابیری دەکردەوە کە سەراپای دەرمانەکان ژەهرن و لە 170 خواردنە ئاساییەکان مەرگ خێرا دەکەن. لە کلاسدا دەیگوت بە هەر حاڵ ئەو پزیشکی و دەرمانە کەمەی کە ئێمە دەیزانین تەنها لەلایەن چەند پزیشکێکەوە ناسراون کە لە کەفوکوڵی گەنجیەوە گۆڕابوو بۆ هەڵوێستێکی فیکری کە خۆی بە هەڵوێستێکی مرۆیی دۆگمایی پێناسەی دەکرد. مردنی هەر کەسێک بەدەست خۆیەتی و کاتێک کە وەختی مردنی دێت هەموو ئەوەی کە ئێمە دەتوانین بۆی بکەین ئەوەیە کە هەوڵ بدەین بەبێ ترس و ئازار بمرێ. بەڵام سەرڕای هەموو ئەمبیر و بۆ چوونە توندڕەوانە کە پێشان بەشێک بوون لە ڕۆشنبیری فۆلکلۆری پزیشکی خۆماڵی خوێندکارانی پێشووی تەنانەت دوای ئەوەی لە پیشەکەیاندا وەک دکتۆر جێگریش بوون لەبەرەوەی کە لەو ڕۆژانەدا بەدەستنیشانکردنی پزیشکی لە قەڵەم دەدران و لەودا دەیانبینی. بەردەوام پرس و ڕایان پێدەکرد. بە هەر حاڵ پزیشکێکی سەنگین و بێوێنە بوو کە نەخۆشەکانی لە خانووی ڕاقی باو باپیرانیاندا و لە گەڕەکی مەسوولەکاندا لە یەک جێگادا بوون. بەرنامەی ڕۆژانەی ئەوەندە ڕێکوپێک بوو کە ئەگەر لە پاشنیوەڕۆیەکدا شتێکی کتۆپەڕ ڕووی بدایە ژنەکەی دەیزانی بۆ کوێ جوابی بۆ بنێرێ. سەروەختێک کە گەنج بوو بەر لەوەی بێتەوە بۆ ماڵەوە لە چایخانەی باروکێ لای دەدا. ئەمە ئەو جێگایە بوو کە تیایدا لەگەڵ هاوڕێیانی خەزووری و هەندێ لە پەنابەرانی کاریبی یاری شەترەنجی تیا فێر ببوو. بەڵام لە سەرەتای سەدەی نوێوە پێی نەخست بۆ چایخانەی باروکێوە و لە خەیاڵی سازدانی پێشبڕکەیەکی نیشتیمانی شەترەنجدا بوو بە سەرپەرشتی یانی کۆمەڵایەتی. لەو کاتەدا بوو کە جێرمیاندی سانت ئامور بە 2 ئەژنۆی ئیفلیجەوە پەیدا بوو کە هێشتا نەببوو بە وێنەگری مناڵان. لەگەڵەوەشدا لە ماوەی کەمتر لە 3 مانگدا هەر کەسێک کە بیزانیە لەسەر داشماڵی شەترەنج چۆن فیل بجوڵێنێ دەیزانی کێیە، چونکە
کەس لە شەترەنجدا دەرەقەتی نەدەهات. بەلای دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆوە ئاشنایەتی لەگەڵ جێرمیادا ڕێگ لە سەرەوەختێکدا کە یاری شەترەنج بەلایەوە وەک حەز و ئارەزوێکی بێسنووری لێ هاتەبوو، ڕکابەری زۆری نەبوو کە بتوانن لە شەترەنجدا حەز و ئارەزوی تێر بکەن. موعجیزە ئاسا بوو. لە سایەی ئەودا جێرمیادی سانت ئامور لەناو ئێمەدا بوو بەوەی کە دەبوو ببێ. دکتۆر ئۆربینۆ خۆی کرد بە پشتیوانی بێچەند و چوونی و لە هەموو کاروبارێکیدا بوو بە کەفیلی، بەبێەوەی تەنانەت زەحمەتی تێگەیشتن لەوەش بداتە بەرخۆی کە ئەم کابرایە کێ بووە، چکارە بووە، یان لە چ شەڕێکی نەنگیندا بەو شێوەیە کەم ئەندام بووە و بە ئیفلیجی گەڕاوەتەوە. سەرنجام پارەی کردنەوەی دوکانی وێنەگری بە قەرزدایە و جێرمیادی سانت ئامۆریش لەو کاتەوە کە یەکەمی وێنەی مناڵێکی گرت و مناڵەکە لە ترسی تیشکی فلاشەکە زارەترک بوو، بەپێی ڕێسای مەزهەبی دەستی کرد بەدانەوەی قەرزەکە و هەتا دوافلسی دایەوە بە دکتۆر. ئەمەش هەمووی بەهۆی شەترەنجەوە بوو. سەرەتای سەعات 7:02 نان خواردنی ئێوارە وەڕای ئەوەی ڕێگریەکی ماقۆڵ بۆ جێرمیادی سانت ئامور هەبوو کە باڵادەستی لە یاریەکەدا دیار و ئاشکرا بوو یاریان دەکرد. بەڵام بەرەبەرە ڕێگریەکە کەم بووە تا ئەوەی سەرنجام وەکو دوو کەس یاریان دەکرد کە توانایان یەکسان بوو. پاشان کاتێ دۆن گالیلۆ دا کونتی یەکەم سینەمایی سەربەتاڵی کردەوە، جێرمیادی سانت ئامور بوو بە یەکێک لە مشتریە بەردەوامەکانی و یاری شەترەنج تەنها ئەو شەوانە دەکرا کە فیلمی تازە نمایش نەدەکرا. ئەو کاتە جێرمیادی سانت ئامور و دکتۆر هێندا دوو هاوڕێی نزیکی یەکدی بوون کە پێکەوە دەچوون بۆ سینەما، بەڵام هەرگیز ژنەکەی دکتۆر لەگەڵیان نەدەچوو. نەچوونیشی تاڕادەیەک لەبەر ئەوە بوو کە تااقەتی بەدواداچوونی سەرەداوی ئاڵۆزی چیرۆکی فیلمەکانی نەبوو. لەلایەکی تری شەوە هەستی ڕازگۆیانە پێیدەوت کە جێرمیادی سانت ئامور ناشێ هاودەمێکی باش بێ بۆ کەس. یەکشەموانی جیاواز بوو. لە ڕێوڕەسمی مەزنی عەشای ڕەبانیدا لە کڵێسا بەشداری دەکرد و پاشان بۆ پشودان و خوێندنەوە لەسەر سەکۆی حەوشەکە دەگەڕایەوە بۆ ماڵەوە. لە ڕۆژە پیرۆزەکاندا بەدەگمان خۆی بە سەردانی نەخۆشەوە پەیوەست دەکرد، مەگەر حاڵەتێکی زۆر پێویست هەبوایە. لە ماوەی ساڵانێکی دوور و درێژدا بە ناچاری نەبێ هیچ ئیلتیزامێکی کۆمەڵایەتی قبول نەدەکرد. لەم جەژنی 50هەمینەدا هاوزەمان دوو ڕووداوی چاوەڕوان نەکرا و بە شێوەیەکی سیر ڕوویاندا. مردنی هاوڕێیەکی و یۆبیلی زیوینی دەست بەکاربوونی خوێندکارێکی دیاری. لەگەڵەوەشدا لە جیاتی ئەوەی یەکڕاست بڕواتەوە بۆ ماڵەوە ئەو کارەی کە بەنیاز بوو لە دوای دەرکردنی وەفاتنامەکەی جێرمیادی سانت ئامور بیکە، لێگەڕا بۆ ئەوەی هەستی تاقیبکردنی مەسەلەکە بە دوای خۆیدا بەکێشی بکات. هەرکە سواری عەرەبانەکەی بوو دوو بەرەنامەکەی جێرمیای خوێندەوە و بە عەرەبانچیەکەی وت بیبا بۆ جێگایەکی گومنا و لە گەڕێکی کۆنی کۆیلەکان. ئەم بڕیارەی هێندە لەگەڵ ڕەفتاری هەمیشەییدا جیاواز بوو کە عەرەبانچیەکە دەیویست تەئکید بکاتەوە کە هەڵەیەک لە ئارادا نییە. نەخێر، هەڵەیەک لە ئارادا نییە. ناونیشانەکە ئاشکرا بوو. ئەو پیاوەی کە نووسی بووی باش شارەزای شوێنەکە بوو. دکتۆر ئۆربینۆ گەڕایەوە بۆ لاپەڕەی یەکەمی نامەکە و جارێکی تر لە دەریای چەندان پیانانێکی ناخۆشدا نقم بوو کە ئەگەر نەیتوانیە باوەڕ بە خۆی بێنێ کە ئەمانە لەو ڕێنەی کابرایەکی کاتی سەرەمەرگ زیاتر نین. تەنانەت لەو تەمەنەشدا ڕەنگ بوو ڕەوتی ژیانی بگۆڕێ. ئاسمان هەر لە بەیانی زووەوە بارێکی هەڕەشە ئامێزی بەخۆ گرت بوو. دنیا هەور و سارد بوو، بەڵام ئەگەری بارانبارین هەتا پاشنیوەڕۆ لە ئارادا نەبوو. کابرای عەرەبانچی هەوڵیدا بۆ دۆزینەوەی ڕێگایەکی کورتتر چەندین جار بەردی ئەو شارە کۆلۆنیەی هاتە ڕێو بۆ بەرگرتن لە سەڵکردنەوەی ئەسپەکە لە دەنگەدەنگی گروپە مەزهەبیەکان و ئەنجومەنەکانی برایەتی کە لە کاتی گەڕانەوەدا بوون لە جەژنی 50هەمین ناچار بوو بوەستێ. شەقامەکە پڕ بوو لە چەپکە گوڵی سروشتی و کاغەزی. ئەو مۆسیقار و کچانەی کە بە چتری ڕەنگاوڕەنگ و جلوبەرگی مشەبەکی خوری سپیەوە لە باڵکۆنی ماڵەکانیانەوە تەماشای ئاهەنگەکەیان دەکرد. لە مەیدانی کڵێسای گشتیدا پەیکەری پاڵەوانی ئازادی
لە نێو دارخورمای ئەفریقایی و ستونی ڕووناکی چرا تازەکانی شەقامدا تەقریبەن لە چاون ببوو. بەهۆی تەواوبوونی عەشای ڕەبانیەوە قڕەباڵغی و هاتوچۆی ئۆتۆمبیل دروست ببوو. تەنانەت یەک جێگای بەتاڵ لە چایخانەی باروکەی سەنگین و پڕ هاتوو هاواردا نەبوو. تەنها ئامێری هاتوچۆ کە ئاسەبڕای دەکێشا عەرەبانەکەی دکتۆر ئۆربینۆ بوو کە لەناو ئەو چەند عەرەبانەی لە شاردا مابوونەوە دیار بوو جیا دەکرایەوە لەبەرەوەی سەقفە چەرمیەکەی هەمیشە بریسکەی دەدا و چەند پارچەیەکی هەبوو لە برۆنز کە خوێی بارود کاری تێنەدەکرد. تایە و دەعامیە تەختەکانی بەڕەنگی سوور و خەتی ئاڵتونی بۆ یەکرابوون. چەشنی عەرەبانەی شەوانی ئاهەنگ لە ئۆپێرای ڤیەننا. وێڕای ئەمانە مادام ئەو خێزانانەی تا ئەو پەڕی حەزیان لە شتی ڕووکەش بوو تەنها بۆ ڕازی بوون کە عەرەبانچیەکەیان کراسی پاک لەبەر بکات. دکتۆر هێشتا داوای لە عەرەبانچیەکەی دەکرد کە جلوبەرگی عەرەبانچی قەیفەی کاڵەوە بوو لەبەر بکات و کڵاوێکی درێژی وەکو ڕاهێنەرەکانی سێرک بکاتە سەری کە ئەم جۆرە جل لەبەرکردنە سەرەڕای ئەوەی کۆن و پەراوێزخراو بوو لە چلەی هاوێنی کاریبیدا وەکو بێڕەحمیەکیش لێک دەدرایەوە. دکتۆر ئۆربینۆ وێڕای ئەوەی خۆشەویستی شێتانەی بۆ ئەم شارە و شارەزایی لێی کە لە هەموو کەسێ زیاتر بوو زۆر جار بیانوویەکی وەکو ئەو ڕۆژی یەکشەممەیی بەدەستەوە نەبوو کە ئاوا بێباکانە خۆی بکا بەناو قەرەباڵغی و پاشاگەردانی گەڕەکی کۆنی کۆیلەکاندا. عەرەبانچیەکە بۆ دۆزینەوەی ماڵەکە ناچار بوو چەندان جار بخولێتەوە یان بۆ پرسیارکردن لە ناونیشانەکە بوەستێ. هەروە کە بەلای زەلکاوەکاندا ڕەت دەبوون دکتۆر ئۆربینۆ قورسی زاڵمانە و بێدەنگی شومی گازە خنکێنەرەکان و هەوای کلکداری ناسیەوە کە زۆر کازیوە لە کاتی بێخەویدا تێکەڵ بە بۆنی یاسەمینی حەوشەکە دەبوون و لە ژووری نووسنەکەیدا بە ئاسماندا دەچوون. ئەو هەوا کلکدارەی کە هەستی دەکرد وەکو شەماڵێک کە لە دوێنێەوە پەیوەندی بە ژیانی ئەوەوە نییە بە تەنیشتیدا تێپەڕێ. بەڵام ئەو نەخۆشیە سەرتاپاگیرەی کە غەمی غوربەت چەندان جار حاڵەتێکی خەیاڵی پێبەخشی بوو کاتێبوو بە واقعێک کە قابیلی تەحەمولکردن نەبوو کە عەرەبانەکە بەناو ڕەشاوی شەقامەکاندا بە خوار و خێچی کەوتەڕێ ئەو جێگایی کاسی سارکە کەچەڵەکان وەها لەسەر پاشماوەی قەسابخانەکان شەڕیان دەکرد کە دەدوت نێچیرێکی تازەیە و یەکەم خێزاوی دەریا خستوێتیە کەنارەوە بە پێچەوانەی شاری مەسئولەکانەوە کە خانوەکانیان لەبەر دروستکرابوون. خانوەکانی ئێرە لە پارچە تەختە دروستکرابوون و سەربانەکانیان لەوح و زۆربەی خانوەکان لە سەر کۆڵەکەی تەختە دروستکرابوون. لە هەڵچوونی گواوی زێرابە سەربەتاڵەکان دەیپاراستن کە میراتی ئیسپانیەکان بوو. هەموو شتێبوونی نەکبەتی لێدەهات و هەموو شوێنێ وەک کاو لێدەهاتە بەرچاو. بەڵام لە مەیخانە پیسەکانەوە نەڕەی مۆسیقایەکی ئاستنزم دەهاتە گوێ کە گەواهی بەرپاکردنی ئاهەنگی مەستانە و خودانەناسانەی جژنی پەنجاهەمین بوو لەلایەن هەژارانەوە. تا ئەمان ماڵەکەیان دۆزیەوە ڕەوەیەک مناڵی شڕۆڵا کە بە دوای عەرەبانەکەوە بوون و عەرەبانچیەکە ناچار بوو بە قامچی دووریان بخاتەوە گاڵتەیان بە جلوبەرگی عەرەبانچیەکە دەکرد کە لەوە دەچوو بۆ شانۆگەری لەبەری کردبێ. بەڵام دکتۆر ئۆربینۆ کە ئامادە بوو بۆ دیدارێکی نهێنی زۆر درەنگ هەستی بۆوە کرد کە هیچ ساویلکەییەک لە ساویلکەیی تەمەنی ئێستای ئەم ترسناکتر نییە. دیمەنی دەرەوەی خانووە بێژمارەکە جگە لە پەنجەرەکانی کە پەردەی موشەبەکیان پێوە بوو لەگەڵ دەرگای بەشکۆی پێشەوەی کە لە کەنیسەیەکی کۆنەوە هێنرابوو هیچ خاڵێکی جیاواز لە خانووەکانی تەنیشتی جیای نەدەکردەوە. عەرەبانچیەکە بە ئاڵقە ڕێزەکە لە دەرگاکەیدا و کاتێ لە ڕاستی ناونیشانەکە دڵنیا بوو یارمەتی دکتۆریدا بۆ ئەوەی لە عەرەبانەکە دابەزێ. دەرگاکە بێدەنگ کرایەوە. لە ناو دەروازە تاریکەکەیدا ژنێکی کامڵی ڕەشپێست وەستا بوو کە گوڵێکی سووری دابوو لە پەناگوێی. وێڕای تەمەنی کە لە 40 ساڵ کەمتر نەبوو. هێشتا دووڕەگێکی سەرکەش بوو بە دوو چاوی درەوشاوی ئاڵتۆنی زاڵمانەوە. قژی لە بنا تاشی بوو وەکو کڵاو خودەیەکی پۆڵاین بەسەریەوە لکا بوو. دکتۆر ئۆربینۆ نەیناسیەوە ئەگەرچی چەندان جار بەڕووناکی و
لە سایە ڕووناکی یاری شەترەنجدا لە وێنەگرەکە دیبووی و جارێکیش لە بۆنەیەکدا بۆ تای سێینا وەرەقەی دەرمانی بۆ نووسی بوو. دکتۆر دەستی تەوقەی بۆ درێژ کرد. ژنەش زیاتر بۆ ئەوەی یارمەتی بدا بۆ چوونە ژوورەوە دەستی دکتۆری خستە ناو دەستیەوە تا بۆ خۆشی و چلۆنی و بەخێرهاتن. ژووری دانیشتن کەشوهەوا و ورتەورتی نهێنی ئامێزی بێشە و جەنگەڵێکی هەبوو. پڕ بوو لە شتی بەنرخ و مێز و کورسیەک. هەموو شتێ بەڕێکوپێکی و لە شوێنی خۆی دانرابوو. دکتۆر ئۆربینۆ یەکسەر دوکانی ئەنتیکە فرۆشی ژمارە 26 شەقامی مۆنتمارتی پاریسی لە دووشەمەیەکی پاییزی سەدەی ڕابردوودا بەیاد هاتەوە. ژنەکە لە بەردەمی دادانیشت و بە ئیسپانیەکی شەق و شڕ وتی: ماڵی خۆتانە دکتۆر، چاوەڕوانم نەدەکرد بەم زوانە بێت. دکتۆر ئۆربینۆ هەستی کرد ڕازەکەی ئاشکرا بووە. باشکرا لە ژنە و لە ماتەمی گران و غەمباری قورسی ڕامە و تێگەیش کەم سەردانەی هەڵسوکەوتێکی بێسوودا. چونکە ژنا دەربارەی هەموو شتێک و هەموو مەسەلەیەک لە نامەکەی جێرمادی سانت ئامۆردا هاتبوو، زیاتر لەو ئاگادار بوو. ڕاستی مەسەلەکە ئەوە بوو کە ژنەکە تا چەند سەعاتێک بەر لە مردنی جێرمیا لەگەڵیدا بوو. هەروەکو چۆن نیوەی تەمەنی بە لە خۆبردووی و میهرەبانیەکی کۆیلانەوە لەگەڵ بەسەر بردبوو کە زیاتر لە خۆشەویستی دەچوو. بێوەی لەم پایتەختە بەرچاوتەنگەی هەرێمدا کە تەنانەت نهێنیەکانی دەوڵەتیش هەموو کەسێک دەیزانی کەس شتێک لەم بارەیەوە بزانێ. ئەم دوانە لە خەستەخانەیەکی حەوانەوە لە پۆرت ئۆ پرینس کە شوێنی لەدایکبوونی ژنەکە بوو، جێرمیادی سانت ئامۆر ساڵانی سەرەتای هەڵاتنی لەوێ بەسەر بردبوو، یەکتریان ناسی بوو. ژنەکە ساڵێک دوای هاتنی جێرمیا بەنیازی سەردانێکی کورت بە دوایدا هات بۆ ئێرە. ئەگەرچی هەردووکیان بەبێ بڕیارێکی لە پێش دراو دەیانزانی کە هاتووە بۆ ئەوە بە شێوەیەکی هەمیشەیی بمێنێتەوە. ژنەکە هەفتەی جارێک ژووری فیلم شتنەکەی پاک دەکردەوە و ڕێکی دەخست و تەنانەت ئەو دراوسیانەشی کە بە خراپترین شێوە بیریان دەکردەوە ئەوەی بەڕووکەش دەیان بینی وەکو ڕاستی لێکیان دەدایەوە. چونکە ئەوانیش وەک هەر کەسێکی تر بۆ چوونیان وابوو کە بێتوانەیی جێرمیادی سانت ئامۆر تەنها پەیوەندی بەڕێکردن و هاتوچۆوە نییە. خودی دکتۆر ئۆربینۆش بە کۆمەڵێ بەڵگەی پتەوی پزیشکی هەروە مەزەندەی دەکرد و ئەگەر خودی جێرمیادی سانت ئامۆر لە نامەکەیدا بابەتەکەی ئاشکرا نەکردایە هەرگیز نەیدەتوانی باوەڕ بکە کە ژنێک لە ژیانی هاوڕێکیدا هەیە. بە هەر حاڵ تێگەیشتنی ئەو مەسەلەیە بەلایەوە قورس بوو کە دوو کەسی کامڵ بەبێ هیچ ڕابردوویەک و لە ناو ژیانی پڕ ڕەگۆڕیشەی دەمارگیری کۆمەلگایەکی داخراودا مەترسیەکانی خۆشەویستێکی قەدەغەکرا و ناشەرعیان هەڵبژاردبێ. ژنەکە وا باسی لە مەسەلەکە کرد، ئەوە داخوازی ئەو بوو لەمەش بترازێ ژیانێکی نهێنی بە هاوبەشی لەگەڵ پیاوێکدا کە هەرگیز بە تەواوی موڵکی ئەو نەبوو. ئەمان لە ڕێگەی ئەو ژیانەوە تەقینەوە لە ناکاوەکانی خۆشبەختیان دەناسی. بەلای ژنەکەوە پرسوکایەتی نەبوو، بەڵکو بە پێچەوانەوە ژیان ئەوەی نیشاندا بوو ڕەنگە ئەم جۆرە ژیانە بتوانێ ببێتە سەرمەشق. شەوی ڕابردوو جێرمیا و ژنەکە هەریەکە بەجیا چووبوون بۆ سینەما و لەسەر دوو کورسی لە دووریەکەوە دانیشتە بوون. هەروەکو لەو کاتەوەی کۆچەری ئیتالیایی دۆن گالیلۆ دا کونتێ هۆڵی سینەمای سەربەتاڵی لاوێرانەکانی دێرێکی سەدەی حەڤدەدا کردبووەوە. مانگی دووجار ئەم کارەیان دەکرد. ئەم جوتە فیلمی بەرەی خۆر ئاوە ئارامەیان بینی. ئەو فیلمەی لەسەر ئەو ڕۆمانە بەرهەمهێنرا بوو کە ساڵی ڕابردوو بەناوبانگ بوو. دکتۆر ئۆربینۆ خوێندبوویەوە و دڕندەیی جەنگ دڵی بریندار کردبوو. پاشان لە وێنەگرەکە یەکتریان بینی. ژنا جێرمیای لە قۆڵایی بیرکردنەوە و غەمی غوربەت دابینی. هەستی کرد بەهۆی کاریگەری دیمەنە دڵپڕۆکێنەکانی مردنی پیاوە بریندارەکانەوەیە لە ناو قوڕ و چڵپاودا. بە مەبەستی دوورخستنەوەی لەو خەیاڵاتە داوای لێ کرد پێکەوە شەترەنج بکەن و جێرمیاش بە مەبەستی ڕازیکردنی دڵی ژنا قبوڵی کرد. هەڵبەتە بەگوێ پێنەدانەوە بەداشەسپیەکان یاری کرد و پێشەوەی ژنەکە هەستی پێ بکە بەوەی زانی کە بە 4 جوڵەی تر یاریەکە دەدۆڕێنێ، بۆیە بە سنگ فراوانیەوە تەسلیم بوو. کاتێ دکتۆر تێگەیشت کە ڕکابەری دوایاری وەک گومانی دەکرد جەنەڕاڵ خێر و نیمۆ ئەرگۆتی نەبووە، بەڵکو ئەم ژنە بووە
بە سەرسامی و بە ورتەورد وتی یاریەکی وەستایە نەبوو. ژنا سوور بوو لەسەرەوەی شتێکی وای نەکردووە کە شایانی ئافرین بێ، بەڵکو جێرمیادی سانت ئامۆر وەکو وێڵێک لە ناو تەمومژی مەرگدا بەبێ خۆشەویستی داشەکانی جوڵاندە بوو. لە سەعات 11:04 لە کاتێکدا کە مۆسیقای سەمای گشتی وەستا بوو یاریەکەی ڕاگرت. داوای لە ژنەکەی کرد بە تەنیا بەجێی بێڵێ دەیویست نامە بۆ دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ بنووسێ کە بەلایەوە بەوی قارترین پیاو بوو کە تا ئێستا لە ژیانیدا ناسی بێتی. حەزی دەکرد پێی بڵێ هاوڕێی گیانی بە گیانی. ئەمەش لە کاتێکدا بوو کە تەنها پەیوەندی نێوان ئەم دوانە ئالوودەییان بوو بە یاری شەترەنجەوە کە بە دیالۆگێکی عەقڵیان دەزانی نەک بە زانستێک. ئەوسا ژنا زانی کە جێرمیادی سانت ئامۆر گەیشتووەتە کۆتایی ئەشکەنجە و ئازارەکانی و تەنها هێندەی لە ژیاندا بۆ ماوەتەوە کە نامەیەکی تێدا بنووسێ. دکتۆر نەیدەتوانی باوەڕی پێ بکات. هاواری کرد کەواتە تۆ دەتزانی. ژنا جەختی لەوە کردەوە کە نەک هەردەیزانی بەڵکو بە هەمان ڕادا لە خۆدزینەوەی لەزەت و خۆشی عاشقانەدا یارمەتیدا بوو لە تەحەمولکردنی ئەشکەنجەکانیشیدا پشت و پەنای بوو، چونکە ئەوەی کامیان زەمانگەی دوایی ئەوی پێکدەهێنا بریتی بوو لە ئەشکەنجەیەکی زاڵمانە. دکتۆر وتی ئەرکی سەرشانت بوو کە مەسەلەکە ئاشکرا بکەی. ژنا بە تۆقیویەوە وتی نەم دەتوانی ئەو کارە بکەم لەبەرەوەی زۆرم خۆش دەویست. دکتۆر ئۆربینۆ کەوا بیری دەکردەوە گەلێشتی جۆراوجۆری بیستووە هەرگیز شتێکی لەم بابەتەی بە دەربڕینێکی وا سادە نەبیستە بوو. دکتۆر ئۆربینۆ بە وردی تەماشای ژنەکەی کرد و بە هەموو هەستەکانیەوە هەوڵیدا بە هەمان شێوە لەو ساتەدا وەک خۆی لە یادەوەری خۆیدا بەرجەستە بکات، بێپەروا، ڕاشپۆش، بە دوو چاوی وەک هیمار کاریگەر و گوڵە سوورەکەی پەناگوێیەوە وەکو بتی دەریایەک دەهاتە بەرچاو. کۆتایی بەشی دووەم. بەشی سێم لاپەڕە 28. کەمێک وەبیرهێنانەوە. دکتۆر ئۆربینۆ بە وردی تەماشای ژنەکەی کرد و بە هەموو هەستەکانیەوە هەوڵیدا بە هەمان شێوە لەو ساتەدا وەک خۆی لە یادەوەری خۆیدا بەرجەستەی بکات، بێپەروا، ڕاشپۆش، بە دوو چاوی وەک هیمار کاریگەر و گوڵە سوورەکەی پەناگوێیەوە وەکو بتی دەریایەک دەهاتە بەرچاو. ماوەیەکی زۆر پێش ئەوە لە کەنارێکی لاچەپ لە هایتی لەو شوێنەی ئەم دوانە دوای یەکتر لە مێزگرتن بەڕووتی لە تەنیشتیەکەوە ڕاکشابوون، جێرمیادی سانت ئامۆر ئاخێکی هەڵکێشا بوو وتبووی من هەرگیز پیر نابم. ژنا ئەم قسەی وەک عەزمێکی دلێرانە لە بربەرەکانەیەکی بێ ئاماندا لە دژی ستەم لێک دەدایەوە. بەڵام جێرمیا لەو ڕاشکاوتر بوو، بڕیاری بێچەند و چوونیدا بوو کە تەمەنی گەیشتە 70 ساڵی بەویستی خۆی کۆتایی بە ژیانی بهێنێت. لە ڕاستیدا جێرمیا لە 23 کانونی دووەمی ئەم ساڵدا گەیشتە بووە تەمەنی 70 ساڵی و شەوی پێش جەژنی 50هەمین واتە گرنگترین جەژن لە شارەکەدا تایبەت بەڕێوەڕەسمی ڕۆح القودس مێژوەکەی دیاری کردبوو. تەنانەت یەک خاڵ سەبارەت بە شەوی ڕابردوو نەبوو کە پێشوەخت نەیزانی بێ. ئەم جوتە زۆرجار لەبارەی ئەو شەوەوە قسەیان دەکرد و پێکەوە بەدەست هێرشی ڕۆژەکانەوە کە بار بوو نەدەکرانەوە ئازاریان دەچەشت کە هیچیان توانای وەستاندنیان نەبوو. جێرمیادی سانت ئامۆر بە شەوق و زەوقێکی گێلانەوە حەزی لە ژیان بوو، عاشقی دەریا و خۆشەویستی، عاشقی سەگەکەی و عاشقی دڵدارەکەی بوو. هەرکە لە ڕۆژی دیاریکراو نزیک بووە بەرەبەرە تەسلیمی ناومێدی دەبوو، دەدوت ئەو مەرگە بە بڕیاری خۆی نییە بەڵکو چارەنووسێکی بێڕەحمە. ژنەوتی شەوێ کاتێ بەتەنیا بەجێم هێشت تەنها هەر بەسەر زیندوو بوو.
ژنە ویستە بووی سەگەکە لەگەڵ خۆیدا ببە، بەڵام جێرمیا لە سەگەکە ڕامابوو کە لە تەنیشدا شەقەکانیەوە خەوە نوتکەی بوو. سەری پەنجەکانی بە سەری سەگەکەدا هێنابوو وتبووی بەداخەوە مستەرەوە درۆ وێڵسن لەگەڵ من دێت. پاشان داوای لێکرد لەو کاتەدا کە نامەکە دەنووسێ سەگەکە بە یەکێک لە قاچەکانی قەرەوێڵەکەەوە ببەستێتەوە. ژنا قوفڵی لە حەبلەکەدا بوو بۆ ئەوەی سەگەکە بتوانێت خۆی ڕزگار بکات. ئەمەش تاکەکاری ناڕازگۆیانە بوو کە حەزێک ئاراستی دەکرد بۆ ئەوەی بەمانەوەی سەگەکە لە چاوانی زستانەیدا بە بەردەوامی یادی خاوەنەکەی بکاتەوە. بەڵام دکتۆر ئۆربینۆ قسەکەی پێبڕی تا پێ بڵێ سەگەکە خۆی ڕزگار نەکردبوو. ژنەوەتی کەواتە لەم حاڵەتەدا نەیویستوە خۆی ڕزگار بکە. خۆشحاڵ بوو چونکە پێی خۆش بۆ دڵدارە مردووەکەی بە هەمان شێوە کە شەوی ڕابردوو داوای لێکردبوو بەیاد بهێنێتەوە. جێرمیا دی سانت ئامور بەر لەوەی لە نوسینی نامەکە تەواو ببێت وەستا بوو، بۆ دوجار تەماشای کردبوو وتبووی بە گوڵێکی سوور یادم کەرەوە. ژنە کەمێک دوای نیوە شەو گەڕابوو بۆ ماڵەوە و بێەوەی جلەکانی دابکەنێ لەسەر قەرەوێڵەکەی ڕاکشا بوو. یەک لە دوای یەک جگەرەی کێشا بوو. دەرفەتی بە کابرادا بوو بۆ ئەوەی نامەکە تەواو بکات کە دەیزانی قورس و دوور و درێژە. کەمێک دوای سەعات 3 کاتێ سەگەل دەستیان کرد بە تروسکە و وەڕین بۆ لێنانی قاوە ئاوی خستە سەر سۆپاکە و سراپا بەرگی ڕەشی پرسەی لەبەر کرد و یەکەم گوڵی سووری بەرەبەیانی لە حەوشەکە چنی. دکتۆر ئۆربینۆ تازە هەستی کرد کە چۆن یەکسەر دەستبەرداری یادەوەری ئەو ژنە بووە کە قابیلی دەستبەرداربوون نییە. وای بە خەیاڵدا هات کە دەزانێ بۆچی. تەنها کەسێکی بێڕێباز دەتوانێت لە بەرامبەر غەم و خەفەتدا ئەوەندە دان بە خۆیدا بگرێت. ژنا هەتا کۆتایی سەردانەکە بەڵگەی باشتری نیشانی دکتۆردا. نەدەچوو بۆ ڕێوڕەسمی ناشنەکە چونکە ئەمە بەڵێنێک بوو کە بە دڵدارەکەیدا بوو. گەرچی دکتۆر ئۆربینۆ پێیوا بوو لە یەکێک لە بڕگەکانی نامەکەدا پێچەوانی ئەوەی خوێندوێتەوە. ژنا یەک دڵۆپ فرمێسکی بۆ ناڕێژێت و باقی ساڵانی تەمەنی بەدڵڕاوکی نەقۆمبوون لە ناو مەنجەڵی لە کوڵی یادەوەریدا بە فیڕۆنادا وەکو لە بێوەژنەکانی وڵات چاوەڕوان دەکرا لە ناو 4 دیواری ماڵدا بەدەم کفندورینەوە خۆی زیندە بەچاڵ ناکە. بەنیاز بوو خانوو و شمەکی ناوماڵەکەی جێرمیادی سانت ئامور کە بە پێی نامەکە دەبوون بەهی ئەو بفرۆشێت و وەکو هەمیشە بەبێ گلەیی لە ژیان لە ناو تەڵەی مەرگی هەژاراندا واتە لەو شوێنەی تیایدا خۆشحاڵ بووە درێژە بە ژیان بدات. ئەموشانە بە دوای دکتۆر ئۆربینۆ بوون لە کاتێکدا بەرەو ماڵەوە بەڕێوە بوو. تەڵەی مەرگی هەژاران وەسفێکی بێهودە نەبوو چونکە شارەکەی ئەو بەبێ گۆڕان لە ڕەوتی زەماندا وەستا بوو. هەمان شاری وشک و برینگ و گڕگرچوو پڕ مەترسی شەوان و ئەو لە زەتانەی لە تەمەنی باڵغبوونیدا لیان مەحروم بووە. ئەو شوێنەی کە گوڵەکان تیایدا ژەنگیان هەڵدەهێنا و خوێ بۆ گەندە بوو. ئەو شوێنەی لە ماوەی 4 سەدەدا هیچ تیایدا ڕووی نەدا بوو جگە لە پیربوونی بەرەبەرەی دارە پەژموردەکانی غار و زەلکاوە بۆگەنەکان. لە زستاندا بارانی لە ناکاوی وێران کرد دەبووە هۆی لافا و هەستانی ئاودەستخانە گشتیەکان و شەقامەکانی دەکرد بە ڕەشاوی هێڵنج هێنەر. لە هاویناندا تەپوتۆز و گەردی نادیار و زبر وەکو تەباشیری سوور بە سەر کۆڵێ بای کێویەوە تەنانەت خۆی دەکرد بە مەحکەمترین گۆشەی خەیاڵدا. سەربانی خانوەکانی هەڵدەکەند و مناڵانی دەبەر بە ئاسماندا. شەموان دووڕەگە هەژارەکان بە ئاژەڵی ماڵی و کەلوپەلی ناوماڵ و خواردن و خواردنەوەی هەرزان بەهایانەوە خانووە قڕباڵغ و پڕ دەنگە دەنگەکانیان بەجێ دەهێشت کە لە تەنەکە و کارتۆن دروست کرابوون و کەوتبوونە کەناری زەلکاوەکانەوە. ئەوسا بە هێرشێکی پڕچۆست و چالاکیەوە بەرەو کەنارە لەماویەکانی سنووری کۆلۆنیایەکان ملیان دەنا. هەتا چەند ساڵ بەر لە ئێستا چەند کەسێ لە بەتەمەنەکانیان هێشتا نیشانەی کۆیلایەتی پاشایەتیان پێوە بوو کە بە ئاسنی سوورەوەکرا و لەسەر سنگیان کوترا بوو. بە درێژایی پشوەکانی کۆتایی هەفتە بێ ئامان سەمایان دەکرد، خۆیان بە عەرەقی فەل سەرخۆش دەکرد. لە ناو لەق و پۆپە چڕەکانی درەختی ئیکاکۆدا بە شێوەی تەگە و بەرانی سێکسیان دەکرد و لە نیوە شەوی یەکشەممەدا بە شەڕ و پێکادانی خوێناوی
سوور و ساتەکانیان تێکدەدا. لە ماوەی باقی ڕۆژەکانی هەفتەدا هەرەم کەسانە زۆر بێپەروا بەو عەرەبانانەوە کە هەموو شتێکیان لەسەر دەکردرا و دەفرۆشرا لە مەیدان و کۆڵانەکانی قەراغی شاردا قەرەباڵغیان دەکرد و بە شێتی بازاڕێکی پڕ قۆڵبڕینی مرۆڤەوە قڕقێنەیان لێدەدا کە بۆنی ماسی برژاوی لێدەهات. ژیانێکی تازەیان دەکرد بە جەستەی شارە مردووەکەدا. سربەخۆیی و ڕزگاربوون لە دەسەڵاتی ئیسپانیا و پاشان نەمانی کۆیلایەتی هەلومەرجی لە ناوچوون و ئاوابوونێکی پڕ شانازی هێنایە پێشەوە کە تیایدا دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ هاتبووە دنیاوە و پەروەردە ببوو. خێزانە گرنگ و کۆنەکان خۆیان لەناو بێدەنگی و کۆشکە وێرانەکانیان داون کرد بە درێژایی شەقامە بەردڕێژکراوەکان کە پڕ بوون لە بەرزی و نزمی هەرێز و گژ و گیای خشۆک لە باڵکۆن و درزی دیوارە سپیەکانی ئەو خانووە گەورانەوە کە مابوونەوە شۆڕ بوونەوە. بە وشکی و لە کاتی هێرشی لە ناکاوی دزانی دەریادا زۆر باش بەکاردەهاتن تاکە نیشانەی ژیان لە سەعات 2 پاشنیوەڕۆدا ڕاهێنانی بێگیانی پیانۆ بوو کە لەبەر ڕووناکی کەزی ناوماڵەکان دەژەنرا. لە ناو ماڵەکان و لە ژووری نوسینی سارد و پڕ لە بۆنی بخوردی بۆن خۆشدا ژنان وەها خۆیان لە تیشکی خۆر دەپاراست وەگەوەی تیشکی خۆر نەخۆشیەکی سەرتاپاگیری نەنگین بێت. تەنانەت لە سەرەتای ڕێوڕەسمی عەشای ڕەبانیدا دەموچاویان لەژێر لە چکدا دەشاردەوە. مەسەلەی خۆشەویستیان سەخت و بێگیان بوو. زۆر جاریش چەند خەیاڵێکی شوم ئەم خۆشەویستیەی دەشێواند و ژیان بێکۆتایی دەهاتە بەرچاو. شەوان لە ساتەوەختی ئاپۆرەی هاتوچۆدا گەردەلوولێک لە مێشولەی خوێنمژ لە زەلکاوەکانەوە هەڵی دەکرد و شەپۆلێکی سووکی بۆنگووی گەرم و نائومێدکرد ڕاستی مەرگی لە قوڵایی گیانی مرۆڤدا دەبزوان. بەم شێوەیە ژیانی ڕاستەقینەی شارێکی کۆڵۆنی کە دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆی گەنج حەزی دەکرد لە غوربەتی پاریسیدا وێنەیەکی نمونەیی پێببەخشێت جگە لە وەهمێکی یادەوەری شتێکی دیکە نەبوو. لە سەدەی 18دا بازرگانی ئەم شارە لە دەریای کاریبیدا لە هەموو شارەکان گەشاوەتر بوو. ئەمەش لە بنەڕەتدا لە ئیمتیازێکی بێبەهاوە سەرچاوی دەگرت کە لە قاڕەی ئەمریکادا بە گەورەترین بازاری کۆیلەی ئەفریقایی لە قەڵەم دەدرا. هەروەها ئەم شوێنە شوێنی نیشتەجێبوونی هەمیشەیی فەرمانڕەوایانی تازەی گرانادا بوو کە پێیان باش بوو لە جیاتی پایتەختە دوور و ساردەکەیان لێرەوە فەرمانڕەوایی کەنارەکانی ئۆقیانوسی گەورەی جیهان بکەن کە لەبەر وردەبارانی کۆن و 100 ساڵەدا کە هەستی واقعی بوونیانی دەشێوان ساڵی چەند جارێ ئەو گەلە کەشتیەی کە گەنجینەکانی پۆتۆسی و کۆیتۆ و ڤیراکروزیان هەڵدەگرت لە کەنداوەکەیدا کۆدەبوونەوە و شارەکە لە ساڵانی درەوشانەوە و ناوبانگیدا بوو. ڕۆژی هەینی 8 حوزەیرانی 1970 سەعات 4 پاشنیوەڕۆ کەشتی سانخوسێ چارۆکەکەی کردەوە و بەبارێکی بەرد و کانزای گران بەهاوە بەڕێکەوت کە بە پێی پارەی باوی ئەو ڕۆژگارە بای 9 ملیۆن پیزۆ دەبوو. ئەم کەشتیە لە دەروازەی بەندەرەکە لە ڕێگەی کەشتی گەلێکی ئینگلیزیەوە نقم کرا کە تا 2 سەدەی تەواو دوای ئەوە هێشتا دەرنەهێنرابەوە. ئەو گەنجینە کەوتووەی کەناری مەرجانی لەگەڵ لاشەی بەدەما کەوتووی نقمبووی کەشتیوانەکە لە شوێنی فەرماندەیی کەشتیەکەدا چەند شتێک بوون کە لەلایەن مێژوونووسەکانەوە وەکو چەند نیشانەیەکی شارێکی نقمبوو لە یادەوەری دامابوونەوە. لە ڕۆژگارێکی دیکەدا ماڵی دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ لە گەڕەکی لامانگا بوو کە کەوتبووە لایەکی تری کەنداوەکەوە. خانوویەکی یەکنهۆمی گەورە و فێنک بوو کە هەیوانێکی هەبوو لە سەر سەکۆکەی دەرەوە کە کۆڵەکەی یۆنانی ڕایەنگرتە بوو. بەسەر زەلکاوی هەڵمی بۆگەن و پارچەی کەشتیە نقمبووەکانی کەنداودا دەیڕوانی. لە دەروازەی ماڵەکەوە هەتا موبەق زەوی ژوورەکان بەکاشی تەخەدڕەش و سپی وەک داشماڵی شەترەنجدا پۆشرا بوو. ئەمەش زیاتر شەوق و زەوقی باڵا دەستخوازی دکتۆری لە شەترەنجدا وەدی دەهێنا کە بەسەریدا زاڵ بوو بەبێەوەی ئەوە لە بەرچاو بگیرێ کە ئەم لاوازیە لای پیشەوەرە کەتەلۆنیەکان کە لە سەرەتای ئەم سەدەیەدا گەڕەکەکەیان بۆ تازە پیاکەوتوەکان دروست کردبوو شتێکی باو بووە. هۆڵی پێشوازی فراوان بوو.
سەقفەکەی وەکو سەقفی باقی خانووەکە زۆر بەرز بوو. 6 پەنجەرەی ئاودامانی تێدا بوو کە بەسەر شەقامەکەدا دەیانڕوانی. ئەم هۆڵە بەهۆی دەرگایەکی گەورەوە لە ژووری نان خواردن جیا دەکرایەوە، کاپڕ بوو لە نەخش و نیگاری چەند تاکێکی ئاڵۆز و پڕ لە قوپۆپی هێشوی ترێ و وێنەی کچی شۆخ کەنای خودایی کێڵگەیان بەدەستەوە بوو لە ناو دارستانی برۆنزدا. کەلوپەلی ژووری میوان جگە لە سەعاتێکی باندۆلی کە وەکو قەرەوڵێکی زیندوو لە هۆڵی پێشوازیدا بوو. هەمویان نمونەی ئەسڵی ئینگلیزی کۆتایی سەدەی 19 بوون. چرا هەڵواسراوەکان هەمویان کریستاڵی مەرمەر بوون و گوڵدان و قاپ و جامی چینی، سیڤرس پەیکەری بچۆکی مەرمەڕی بتی بتپەرستان لە هەموو جێگایەکی ماڵەکەدا بەرچاو دەکەوتن. بەڵام ئەم گونجاندنە ئەوروپاییە لە باقی بەشەکانی ماڵەکەدا بەدینە دەکرا. واتە لەوێدا کە کورسی دەسکداری داربی و کورسی برۆنزی ڤێنایی و مێزی چەرمی دەستکاری وەستای خۆماڵی تێکەڵ دەبوون. پەردەکولەی ناسکی فاسینتۆ کە قەراغەکانی ڕەنگاوڕەنگ بوو، ناوی خاوەنی پەردەکولەکە بە پیتی گۆتیک بە داوی ئەوریشم بەچنین نووسرا بوو. لە ژووری نووسندا بە درێژایی سیستەمەکان هەڵواسرا بوون. تەنێ ژووری نان خواردن، ئەو فەزایی کە لە بنەڕەتدا بۆ نان خواردنی ئێوارە تەرخان کرابوو، وەک ژوورێکی مۆسیقای بچووک بۆ کۆنسێرتی خۆمانە بەکاردەهات. لەو کاتانەدا کە چەند مۆسیقا ژەنێکی بەناوبانگ دەهاتنە شارەوە. بە مەبەستی زیادکردنی هێمنی و بێدەنگی ماڵەکە، کاشیەکان بە قاڵی تورکیدا پۆشرا بوون کە لە پێشانگایەکی جیهانی کاڵادا لە پاریس کڕدرابوون. گرامافۆنێکی مۆدێلی تازەی ڤیکتۆریا لە تەنیشت ئەو ڕفەیەوە بوو کە کۆمەڵێک کاسێتی بە جوانی ڕیسکراوی لەسەر بوو. ئەو پیانۆیی کە ساڵانێکی زۆر بوو دکتۆر ئۆربینۆ نەیژەند بوو لە گۆشەیەکدا بوو، چەرچەفێکی مانێلای پێدادرا بوو. لە سەراپای ماڵەکەدا دەکرا وردی و سەلیقە و زیرەکی ژنێکی سەنگین و سەلار بەدی بکرێت. بەڵام هیچ ژوورێکی تر باقەت کتێبخانەی ماڵەکە کە تا کاتی گیرۆدەبوونی دکتۆر بەدەست چنگاڵی پیریەوە خەڵوەتگای بوو، ئەو وردی و سەلیقە و شارەزاییەی نیشان نەدەدا. کتێبخانەکە بە چواردەوری مێزێکی دارگوێزی نوسینیدا کە هی باوکی بوو لەگەڵ چەند کورسێکی فەراحی چەرمیدا دانرا بوو. سەراپای دیوارەکانی ژوورەکە تەنانەت پەنجەرەکانیشی ڕەفەی کتێب بوو کە دەرگای شوشەیان هەبوو. بە شێوەیەکی تەقریبەن شێتانە جێگای 3000 کتێبی تێدا کرابەوە و کتێبەکانی بە شێوەیەکی بێوێنە ڕێک خستە بوو. ناونیشانی کتێبەکان جوان دیار بوو کە بە خەتی ئاڵتۆنی نووسرا بوون بە پێچەوانەی باقی ژوورەکانی ترەوە کە لە بەرامبەر ڕەحمەتی هاتوو هاوار و بای بۆ ناخۆشی بەندەرەکەدا بوون. کتێبخانەکە هەمیشە ئارامی و بۆنی خۆشی دێرێکی هەبوو. دکتۆر ئۆربینۆ ژنەکەی کە لە ناو خوڕافە پەرستی کاریبیدا لەدایک ببوون و گەورە ببوون کە بەپێی یەکێ لە خوڕافەکانی دەرگا و پەنجەرەکان بۆ ئەوە دەکرانەوە کە سەرمایەک بێتە ژوورەوە لە بنەڕەتدا وجودی نەبوو. لە سەرەتادا هەستیان دەکرد دڵیان لە ناو فشاری ئابڵوقەدا دەگیرێ، بەڵام لە کۆتاییدا بۆ ڕوبەڕووبوونەوەی گەرما تەکبیری ڕۆمانەکانیان پەسەند کرد کە بریتی بوو لە گرتنی پەنجەرە و کە لە بەری تری ماڵەکە لە گەرمای مانگی ئابدا بۆ ئەوەی هەوای سوتێنەری شەقامەکان نەیەتە ژوورەوە و بەتەواوی کردنەوەیان بە شەو بەڕووی شەماڵی شەوانەدا. لەو کاتە بەدواوە ماڵەکەی ئەمان بوو بە فێنکترین ماڵ لەبەر هەتاوی سوتێنەری لامانگادا و سەرخەوشکاندنی نیوەڕۆیان بەلەزەتەوە لە ژووری نووسنی تاریکدا دەگوزەران. پاشنیوەڕوان لەبەر هەیوانەکەدا دەنیشتن و تەماشای تێپەڕینی کەشتیە بار هەڵگرا دووکەڵاویە کۆنەکانی نیو ئۆرلیانزیان دەکرد. لە تاریکیدا کەشتی تەختەیان دەبینی کە پاشکۆیان تایی پێوە بوو، ڕووناکی بۆ ناوەدا بڵاو دەکردەوە. بە ئاوازی تێپەڕبوونیان سەرەنوێڵکی بۆگەنی کەنداویان لەسەر ئاوەکە شەق دەکرد. هەروەها ئەم ماڵە لە ماوەی مانگی کانونی یەکەم تا مارچ پەنابارترین شوێن بوو، واتە لەو کاتەدا کە بای باکوور سەربانەکانی هەڵدەکەند و شەوان وەکو دێڵە گورگی برسی بە دوای کونێکدا دەگەڕا تا خۆی تێبخزێنێ. کەس ئەوەی بە خەیاڵدا نەدەهات کە ژن و مێردایەتێکی سەقامگیر لە سەر پایە و بناغەیەکی ئاوا لەبەر هەر هۆیەک بێت ئاوێتەی خۆشبەختی نەبێت. بە هەر حاڵ
دکتۆر ئۆربینۆ ئەو ڕۆژە پێش سەعاتدا کاتێک گەڕایەوە بۆ ماڵەوە بەختیار نەبوو، چونکە شڵەژاوی دوو سەردان بوو کە نەک تەنها ناچاریان کردبوو عەشای ڕەبانی جەژنی 50هەمینی لە کیس بچێ، بەڵکو لە بەردەمی ئەو هەڕەشەیەشدا بوو لە تەمەنی کامەڵبوونی تەواویشدا دەبێت بگۆڕێت کە پێی وابوو هیچی لێ نەماوەتەوە. دەیویست بەرەوەی بچێ بۆ ئاهەنگەکەی دکتۆر لاسیدیس ئۆلیڤیا کە نیوەڕۆخوانێ بوو سەرخەوێکی کورد بشکێنێ، بەڵام خزمەتکارەکانی بینی بە یەکادێن بۆ هێنانە خوارەوەی تووتیەکە کە کاتێ لە قەفەزەکەی دەریان هێنابوو، ویستبیان باڵی بکەن لە دەستیان بەر ببوو. پەڕی بووە سەر بەرزترین لقی دارمانقاکە. تووتیەکە باڵندەیەکی تووڕەی شێت بوو، کاتێبیان ویستایە قسە بکە نەقەی لێوە نەدەهات و ئەگەر نەشیان ویستایە قسە بکە هێندە بە شیرین زمانی قسەی دەکرد کە قسەکردنی ئاوا لە نێو ئینسانیشدا کەمی وێ نەبوو. خودی دکتۆر ئۆربینۆ ببووە مامۆستای ماڵەوەی. ئەم سیفەتەش لە هیچ کەسێکی تری خێزانەکەدا نەبوو، تەنانەت لە کوڕ و کچەکەشیدا کاتێک گەنج بوون. تووتیەکە زیاتر لە 20 ساڵ بوو لە ماڵەکەدا دەژیا و کەسیش نەیدەزانی بەر لەوە 6 ساڵ ژیاوە. دکتۆر ئۆربینۆ هەموو پاشنیوەڕۆیەک پاش سەرخەوشکاندن لەسەر سەکۆی حەوشەکە کە فێنکترین شوێنی ماڵەکە بوو لەگەڵ تووتیەکەدا دادەنیشت و قورسترین شێوازی پەروەردەی بەکاردەهێنا بۆ ئەوەی فێری زمانی بکات. تاوای لە تووتیەکە کرد بە زمانی فەڕەنسی وەکو کەسێکی ئەکادیمی قسە بکە. پاشەوە تەنها بەهۆی خۆشەویستی بۆ کارەکەی و بۆ ئەوەی تووتیەکە لە دوعای عەشای ڕەبانی و خوێندنەوەی هەڵبژاردەیەک لە ئینجیلی مەتتادا هاوڕێی بێ، دەرسی لاتینی پێدەوتەوە و بێهودە هەوڵی دەدا 4 کردارە سەرەکیەکەی ماتماتیک بخاتە مێشکیەوە. لە یەکێک لە دوا سەفەرەکانیدا بۆ ئەوروپا گرامافۆنێکی کەڕانایی لەگەڵ ژمارەیەکی زۆر لە تازەترین کاسێتە ناودارەکانی لەگەڵ خۆی هێنا. وەرای کاسێتی ئەو مۆسیقارە کلاسیکیانەی حەزی لەیان بوو. ماوەی چەند مانگێ هەموو ڕۆژێ گۆرانیەکانی ئیڤید گۆلبێرت و ئەریستید براونی لێدا کە لە ماوەی سەدەی ڕابردوودا فەڕەنسایان شێت و شەیدا کردبوو. تا تووتیەکە بەباشی گۆرانیەکانی لەبەر کرد. ئەگەر گۆرانیەکان بە دەنگی ژن بوونایە بە دەنگی ژن دەیوتنەوە و ئەگەر بە دەنگی پیاویش بوونایە بە دەنگی پیاو دەیچڕین. دوجار هونەر نواندنەکە بە پێکەنینێکی بەرز و بێشەرمانە کۆتایی پێدەهات کە بریتی بوو لە لاساییکردنەوەی ئەو کچە خزمەتکارانەی لە کاتی گۆرانی وتندا بە زمانی فەڕەنسی گوێیان لێدەگرت. دەنگوباسی هونەر نواندنی تووتیەکە گەیشتە ئاستێک کە ئەو کەسە دیارانەی لە ناوچەکانی تری وڵاتەوە بە کەشتی بچووک دەهاتنە شارەکە داوای مۆڵەتیان دەکرد بۆ ئەوەی چاویان بە تووتیەکە بکەوێت. جارێکیان ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی ئینگلیز با کەشتیەکانی نیو ئۆرلیانس هاتبوون کە مۆزیان بار کردبوو، ئامادە بوون بە هەر نرخێک بێت تووتیەکە بکڕن. بەڵام گەورەترین شانازی ڕۆژێ بە نسیبی تووتیەکە بوو کە دۆن مارکۆ فیدل سواریزی سەرکۆماری وڵات بەیاوەری هەموو ئەندامانی کابینەکەی بۆ تەئکیدکردنەوە لە ناوبانگی تووتیەکە سەردانی ماڵی دکتۆریان کرد. دەوروبەری سەعات 3 پاشنیوەڕۆ بوو کە گەیشت نەجێ. کڵاوی درێژ و جلی ڕسمیان لەبەر کرده بوو لە ماوەی سەردانەکەیاندا کە 3 ڕۆژی خایان دایان نەکەن کە لەژێر ئاسمانی سوتەنەری ئابدا دەیتاساندن. ناچار بوون بە هەمان حەزی تاقیبکردنەوە کە هاتبوون بگەڕێنەوە، چونکە تووتیەکە لە ماوەی ئەو 2 سەعاتەدا کە زۆر کوشندە بوو گوێی بەداوە و هەڕەشە و سوکایەتیکردنی ئاشکرای دکتۆر ئۆربینۆ نەدا کە وێڕای ئاگاداری دووربینانەی ژنەکەی پێی لەسەر ئەو داوەتە ئازایانەیە داگرتە بوو. تووتیەکە تەنانەت 1.6 لە دەم نەهاتە دەرێ. ئەوەی کە پاش ئەو کارە و بربەرەکانی مێژوویەکەی تووتیەکە هێشتا دەیتوانی ئیمتیازەکانی بپارێزێت بەهۆی سەقامگیری مافە سەرەتاییە پیرۆزەکانیەوە نەبوو. هیچ گیاندارێکی تر نەدەکرا لە ماڵەکەدا بێ جگەل لۆکی ساڵە دێمیەی کە دوای 3-4 ساڵ هەمووان وایان بە خەیاڵدا دەهات بۆ هەمیشە دیار نەماوە و سەر لە نوێ لە موبەقەکەدا قوت ببەوە. بەهەرحاڵ وەکو بوونەوەرێکی زیندوو تەماشایەکی ساڵەکە نەدەکرا، بەڵکو زیاتر وەکو جادوویەکی بێگیانی بەختەوەری لە قەڵم دەدرا. کارگیز کەس بە دڵنیاییەوە شوێنەکەی نەدەزانی. دکتۆر ئۆربینۆ سووربوونی لە سەردەربڕینی ڕقی خۆی لە ئاژەڵ و
ئەمەشی بە جۆرەها حکایەتی دەستکردی زانستی و بەڵگەی فەلسەفی بەیان دەکرد کە جگە لە ژنەکەی زۆر کەسی قایل دەکرد. دەیوت ئەو کەسانەی لە ڕادە بەدەر ئاژەڵیان خۆش دەوێ دەتوانن خراپترین دڵڕەقی بەرامبەر بە مرۆڤ پەیڕەو بکەن. دەیوت سەگ بە ئەمەگ نییە بەڵکو ماستاوچیە، پشیلە هەڵپەرست و خائینە، تاوەز پەیکی مەرگە، تووتیە کلک درێژەکانی ئەمریکای باشوور ئازار بەخشن و تەنیاڕ و کەشن، کەروێشک پڕە لە چاوچنۆکی، مەیمون تای شەهوەت بازی هەیە، کەڵەشێر بە نەفرەت کراوە چونکە 3 جار بۆ بەدرۆخستنەوەی مەسیح بەکارهێنراوە. لەلایەکی ترەوە فێرمینا دازای ژنی لەو کاتەدا تەمەنی 72 ساڵ بوو. ئیتر لەنجەولاری ئاسکانەی ساڵانی گەنجی لەدەستدا بوو. بە شێوەیەکی ناماقۆڵ ستایشی گوڵی ناوچەکانی هێڵی یەکسانی و ئاژەڵی ماڵی دەکرد و لە سەرەتای شوکردنیدا سیفەتە تازەکانی خۆشەویستی بۆ هێشتنەوەی ژمارەیەکی زۆر لەو سیفەتانە بەکارهێنا بوو. واتە زیاتر لەوەی کە عەقڵی ساغڵەم مۆڵەتی پێدەدا، یەکەم دەستە لە کۆمەڵە ئاژەڵەکەی فێرمینا 3 سەگی دەڵماستی بوو کە بە ناوی ئیمپراتۆرە ڕۆمانیەکانەوە ناونرابوون کە بەلایەنگری لە دەڵێک دەبوو بە شەڕیان و یەکێکیان شانازی چاکەی ناوی میسالینەی بەدەستهێنا چونکە ترەکی و یەکەم جار 9 تووتەڵەی خستەوە، بۆ جاری دووەمیش کە ترەکی 10 تووتەڵەی خستەوە. پاش سەگ پشیلەی حەبەشی هەبوون کە ڕوخساریان وەک ڕوخساری هەڵۆ و ڕەفتاریان وەک ڕەفتاری فیرعونەکان بوو. هەروەها پشیلەی خێلی فارسی چاو پرتەقاڵی کە بە ویقار و چوست و چالاکی کۆشک نشینی ئێرانیەوە چەشنی خەیاڵێکی خێرا بەناو ژوورەکاندا دەهاتن و دەچوون و بە میاومیاوی شەیتانی جادوگەرانەی خۆشەویستی شەوگاریان شەق دەکرد. کۆتایی بەشی 3. بەشی 4 لاپەڕەسینۆ. کەمێک وەبیرهێنانەوە. پشیلەی خێلی فارسی چاو پرتەقاڵی کە بە ویقار و چوست و چالاکی کۆشک نشینی ئێرانیەوە چەشنی خەیاڵێکی خێرا بەناو ژوورەکەدا دەهاتن و دەچوون و بە میاومیاوی شەیتانی جادوگەرانەی خۆشەویستی شەوگاریان شەق دەکرد. ماوەی چەند ساڵێک مەیمونێکی ئەمازۆنی کە بە کەمەری دارمانغای حەوشەکەوە بەسرابەوە سۆزێکی تایبەتی دەبزوان. لەبەرەوەی ڕوخساری غەمباری لە ڕوخساری ئەسقەفی مەزن ئۆبدولیۆ یا داشڕی و چاوانی لە چاوانی ساویلکەی و دەستەکانیشی لە دەستی ئەو دەچوون کە لە کاتی قسەکردندا دەیجوڵاندن. بەهەرحاڵ کە فێرمینا دازا لە ناویدا لەبەر ئەمە نەبوو، بەڵکو لەبەرەوە خووە خراپەی بوو کە دەسپەڕی بە ژنانەوە دەکرد. جۆرەها چۆلەکەی گواتیمالایی لەو قەفەزانەدا بوون کە بە درێژایی ڕاڕەوەکان بەدی دەکران. هەروەها تیترواسکی ئاگادارکەرەوە و ماسیگرەی قاچ درێژ و زەردی زەلکاوەکان لە ماڵەکەدا بوون. وێڕای کار ئاسکێک کە بۆ خواردنی گوڵی ئەنتۆریومی گوڵدانە گۆزەیەکان لە پەنجەرەوە دەهاتنە ژوورەوە. کەمێک پێش دواشەڕی ناوخۆ کاتێ بۆ یەکەمین جار قسە لەبارەی ئەگەری سەردانی پاپاوە بۆ ناوچەکە لە ئارادا بوو، مەلێکی بەهەشتیان لە گواتیمالاوە هێنا بوو. بەڵام کاتێ تێگەیشتن کە هەواڵی سەردانی پاپا جگە لە درۆیەک هیچی تر نییە و حکومەت بۆ ترساندنی لیبراڵە پیلانگێڕەکان بڵاوی کردوتەوە، ئەو باڵندەیەیان گێڕایەوە بۆ وڵاتی خۆی کە هێشتا نەگەیشتە بۆ ماڵی دکتۆر ئۆربینۆ. جارێکی تر قەفەزێکی توڵ کامزاییان بە 6 قەلەڕەشی بۆن خۆشەوە لە کەشتی قاچاقچیەکانی کۆراسا و کڕی کە ڕێک لەوانە دەچوون کە فێرمینا دازا بە کچی لە ماڵی باوکی هەیبوو، وەکو ژنێکی مێرداریش دەیویست هەیبێ، بەڵام کەس تەحەمولی باڵەتەپەی هەمیشەییانی نەبوو. ماڵەکەیان پڕ دەکرد لە بۆنی ناخۆشی تا جەگوڵینەی ڕێوڕەسمی ناشتن. هەروەها
مارێکی ئەژدەری ئەمریکایی باشووریان کڕی، درێژیەکەی 4 مەتر بوو کە فیشکەی ڕاوچیانەی لەگەڵ بێخەویدا تاریکی ژووری نووسنەکانی دەشێوان، هەرچەندە ئەو کاری دەکرد کاوان لێیان دەویست کە ئەویش بریتی بوو لە ترساندنی شەمشەمە کوێرە و مارمێلکە و جۆرەها مێرووی زیان بەخشی لە ژمارە نەهاتوو بە فیشکەی مەرەکهێنەری کە ئەو جانەوەرانە لە مانگە بارانیەکاندا هێرشیان بۆ ماڵەکە دەهێنا. دکتۆر ئۆربینۆ لەو کاتەدا هێندە سەرقاڵی ئەرکە پیشەیەکانی بوو، هێندە لە ناو دامەزراوە کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەکانیدا نقم ببوو کە ئەوەندەی بەس بوو ژنەکەی لەناو ئەو هەموو بوونەوەرە ڕەزاگرانانەدا نەک تەنها جوانترین ژنی کاریبیە، بەڵکو لە هەمووشیان بەختەوەرترە. بەڵام لە پاشنیوەڕۆیەکی باران لە کۆتایی ڕۆژێکی تاقەت پڕۆکێندا لە ماڵەوە ڕۆبەڕووی ڕووداوێکی ناخۆش بووە کە هێنایەوە سەرخۆی لە دەرەوەی هۆڵی پێشوازیدا هەتا چاوبڕی دەکرد، ڕەتڵی ئاژەڵی مردوو لە زەلکاوێکی خوێندا مەلەیان دەکرد. کچە خزمەتکارەکان کە هێشتا لە ترس و لەرزی ئەو قەسابخانەیە نەهاتبوونەوە سەر خۆیان بێوەی بزانن دەبێت چی بکەن، چووبوونەوە سەر کورسیەکان. مەسەلەکە ئەوە بوو کە سەگێکی پۆلیسی ئەڵمانی لە پڕ تووشی هاری ببوو، هەر ئاژەڵێکی هاتبۆ ڕێ لە تووپەتی کردبوو، باخەوانی ماڵی دراوسێکەیان غیرەتیدا بۆ بەرخۆی و ڕوبەڕووی سەگەکە ببووە و بەداسەکەی سکی دەڕێ بوو. تۆپاندبووی، کەس نەیدەزانی سەگە هارەکە قەپی لە چەند گیانەوەرداوە یان لیکە سەوزەکەی چەندی ئالوودە کردووە. لەمڕۆوە دکتۆر ئۆربینۆ فەرمانیدا باقی ئاژەڵەکانی تر بکوژن و کەلاکەکانیان لە شوێنێکی دوور بسووتێنن. داواشی لە خزمەتگوزاری نەخۆشخانەی میسری کۆدریا کرد ماڵەکە بە تەواوی بە دەرمان پاکش بکەنەوە. تەنها ئاژەڵ کە کەس بیری نەبوو توانی خۆی قوتار بکە کیسەڵە نێرە دێمیە زلەکە بوو کە بەختەوەر و جادویی بوو. فێرمینادازا بۆ یەکەمین جار هەستی کرد مێردەکەی لە کاروباری ناوماڵدا لەسەر حەقە و هەتا ماوەیەکی زۆر دوای ئەوە ئاگای لە دەمی بوو کە نەبا شتێک لەبارەی ئاژەڵەوە بڵێ. بە وێنەی ڕەنگاوڕەنگی مێژووی سروشتی لینی و دڵخۆشی خۆی دەدایەوە. لە چوارچێوەی دەگرسن و بە دیواری هۆڵی پێشوازیدا هەڵی دەواسین. سەرنجام ئەگەر لەبەرم دزانن نەبوایە کە بەیانێکی زۆر زوو بە زۆر پەنجەرەی گەرماکەیان شکاند و ئەو دەستە زیوینەکەیان دزی و ڕایان کرد کە میراتی 5 پشت بوو. ڕەنگ بۆ تەواوی هیوای بۆ بینینی ئاژەڵێک لەدەست بدایە. دکتۆر ئۆربینۆ سەر و دوو قوفڵی لە پەنجەرەکاندا، دەرگاکانیشی لەو دیوناوە بە شیشی ڕاست و چەپ قایم کرد. شتا بە نرخەکانیشی خستە قاسە گەورەکەوە و سەر لە نوێ خوی زەمانی شەڕی گرتەوە کە خەوت دەمانچەکەی خستە ژێر سەرینەکەی. بەڵام دژی کڕینی سەگێکی دەڕەندە بوو. ئایا دژی نەخۆشی کوترا بێت یان نا؟ زنجیر کرا بێ یان بەڕەڵا بێ؟ تەنانەت ئەگەر دزەکان گسکیشیان لە ماڵەکە بدایە دەیوت شتێک کە توانای قسەکردنی نەبێ پێناخاتەوە ئەم ماڵە. دکتۆر ئەمەی دەوت و بۆ ئەوەی کۆتایی بە بەڵگە هێنانەوە بەڕووکەش لۆجیکیەکانی ژنەکەی بێنێ کە جارێکی تر بڕیاریدا بوو سەگێک بکڕێ، هەرگیز باوەڕی نەدەکرد کە ئەو بڕیارە بە پەلەیە بە نرخی ژیانی تاو بێت. فێرمینادازا کە سروشتی وشک و ئاشکرای لەگەڵ ساڵانی تەمەنیدا گەشەی کردبوو، قسە فڕێدانی مێردەکەی قۆستەوە و چەند مانگێ دوای ئەو دزیەی کە لەیان کرا چووە بۆ لای کەشتیەکانی کۆراسا و تووتیەکی پاشایی پاراماریوبی کڕی کە تەنها گوێنی مەلەوانانی دەزانی، بەڵام وەها بە دەنگێکی وەک مرۆڤ گوێنی دەدا کە بای نرخە گرانەکەی بوو کە 12 سەنتاڤۆ بوو. تووتیەکی چاک بوو، لەوە سوکتر بوو کە دەهاتە بەرچاو. سەری زەرد و زمانی ڕەش کە تەنها ڕێگەی جیاکردنەوەی بوو لە تووتیەکانی مانەلگیر کە تەنانەت ئەگەر باشترین ڕاهێنەریشیان بۆ بگرتایە فێری قسەکردن نەدەبوون. دکتۆر ئۆربینۆ وەک دۆڕاوێکی تەواو لە بەرامبەر زیرەکی و کارامەیی ژنەکەیدا سەری دانەواند و تەنانەت سەرسام بوو لەوەی کە چەند بە پێشکەوتنی تووتیەکە خۆشحاڵە. کاتێک چە خزمەتکارەکان تووڕەیان دەکرد لە پاش نیوەڕوانی باراندا بە زمانێکی خاو لە خۆشی تەڕبوونی پەڕەکانی هەندێ وشەی سەردەمانی تری دەوت. ئەو وشانە لەم ماڵە فێر نەبوو، بەڵکو ئەو بوون کە دەبێت تووتیەکە لەوە پیرتر بێ کە دیارە دوادوودڵی دکتۆر ئۆربینۆ لە شەوێکدا نەما
کە دزەکان دووبارە هەوڵیاندا لە کڵاو ڕۆژنەی سەربانەکەوە بچنە خوارەوە. تووتیەکە بە حەپەحەپی یەک سەگی پۆلیسی کە ئەگەر سەگی ڕاستەقینەش بووایە لەوە ئاساییتر دەرنەدەچوو. بە هاواری هۆ دزەنە ڕۆی، هۆ دزەنە ڕۆی، هۆ دزە بۆستە دزەکانی ڕاودەنا. ئەم دوو سیفەتە دوو لێ هاتووی تووتیەکە بوون کە لەو ماڵەدا فێریان نەبوو بوو. پاشەما دکتۆر ئۆربینۆ لێ پرسراوێتی تووتیەکەی لە ئاستۆ گرت و فەرمانیدا جێگەیەکی بەرز و ئەمینی لە بن دارمانغاکەدا بۆ دروست بکەن. جامێکی بۆ ئاو و یەکێکی تری بۆ مۆزی بچووکی گێی و بۆ دابنێن. شتێکی لە بابەتی جۆلانەشی بۆ دابنێن بۆ ئەوەی هەڵبەز و دابەزی بەسەردا بکات و بازی بەسەردا لێ بدا. لە نێوان مانگی کانونی یەکەم تا مارچ ئەو کاتانەی شەو سارد بوو بای باکوور لە دەرەوە ژیانی دەکرد بە دۆزەخ. تووتیەکە دەبرایە ژوورەوە بۆ ئەوەی لەناو قەفەسێکدا هەڵنیشێ کە لە ژووری نووسنەکەدا بەتانیەکی پێدا دەدرا. ئەگەرچی دکتۆر ئۆربینۆ پێیوا بوو خودە ئاوساوەکانی تووتیەکە کە هەمیشەیی بوو بۆ هەناسەی پاکژی مرۆڤ جێگای مەترسیە. ساڵانێکی زۆر باڵیان دەکرد و لێدەگەڕان بە هەنگاوی سستی سوارێکی پیر لە هەر جێگایەکدا کە بۆ پیاسەکردن پێی خۆش بوو بگەڕێت. بەڵام ڕۆژێک لە سەر شیشی پەنجەرەی موبەقەکە دەستی بە هونەری تەنافبازی کرد و بە هاواری مەلەوانێکەوە دەیوت هەر کەسێ دەیەوێ خۆی ڕزگار بکە با خۆی ڕزگار بکات. کەوتە ناو مەنجەڵی شلەکەوە و زۆر بەختی هەبوو کە چێشلێنەرەکە توانی بە کەوچکی شلە بە گیانی تلۆقاوی و بە ئاوەڕووتی بەڵام بە زیندویی دەری بهێنێتەوە. لەوە بەدواوە بە پێچەوانەی بیرروباوەڕی باوەوە کە ئەو تووتیانەی لە قەفەسدا دەمێننەوە هەرچیان فێر بکرێ لە بیریان دەچێتەوە. بە ڕۆژیش لە قەفەس دەریان دەهێنا و تەنها لە فێنکی سەعات 4 عەسردا بۆ دەرسەکانی دکتۆر ئۆربینۆ لە سەکۆی حەوشەکەدا لە قەفەس دەریان دەهێنا. کەس لە کاتی خۆیدا هەستی نەکرد کە پەڕی باڵی زۆر درێژ بووە و ئەو ڕۆژە سەر لە بەیانەکەی کاتێ ویستیان بە مەقەس باڵی بکەن هەڵفڕیە سەر دارمانغاکە و 3 سەعاتی تەواو پێوەی خەریک بوون نەیانتوانی بیگرنەوە. کچە خزمەتکارەکان بە یارمەتی کچانی دراوسێ گەلێ فرتوفێڵیان بەکارهێنا بوو بۆ فریودانی و هێنانە خوارەوەی. بەڵام تووتیەکە هەر سوور بوو لەسەرەوەی لەو شوێنە بمێنێتەوە و لە هەمان کاتدا شێتانە پێکەنی و هاواریە کرد بژی حزبی ئازادی خواست، بژی حزبی ئازادی خواست. ئەمەش نەفرەتێکە و هاوارێکی دلێرانەیە گەلێجار نرخی ژیانی مەستێکە کە بە سەرخۆشی دەڵێ بژی و کۆتایی بە ژیانی دێ. دکتۆر ئۆربینۆ بە زەحمەت دەیتوانی لەناو گەڵای دارەکەدا تووتیەکە ببینێ و هەوڵیدا بە ئیسپانی و بە فەڕەنسی و تەنانەت بە لاتینیش فریوی بدات. تووتیەکە بە هەمان زمان و بە هەمان ڕیتم وەڵامی دایەوە بەڵام لە شوێنی خۆی نەجوڵە. دکتۆر ئۆربینۆ گەیشتە بووە سەر ئەو ئەنجامەی کەس ناتوانێ بە خۆشی ناچاری بکە لە شوێنی خۆی بجوڵە. جوابی بۆ تیمی ئاگرکوژێنەوە نار کە تازەترین سەرقاڵی کۆمەڵایەتی خۆی بوو. لە ڕاستیدا تا ماوەیەک بەر لەوە ئاگرکەوتنەوە لەلایەن کەسانی خۆبەخشەوە کۆنتڕۆڵ دەکرا کە قادرمەی ماڵەکان و ئەو سەتڵە ئاوانەیان بەکاردەهێنا کە لێرە و لەوێ بۆیان دەهێنان. کارەکەیان ڕێکوپێکی تێدا نەبوو. جاری وا بوو زیانی خۆیان لە هی ئاگرەکە زیاتر بوو. بەڵام لە ساڵانی ڕابردووە بەهۆی ئەو پارەیەوە کە لەلایەن ئەنجومەنی چاکسازی گشتیەوە کە دکتۆر ئۆربینۆ سەرۆکی بوو کۆکرایەوە گرۆپێکی ئاگرکوژێنەوەی پرۆفیشناڵ بە تەنکەرێکی ئاوی ئاژێر و زەنگدار و 2 سۆندەی ئاوفڕێدەری بەهێزەوە ئامادەکران. ئەم گروپە هێندە ناوبانگیان پەیدا کردبوو کاتێک کڵێساکان زەنگی ئاگادارکردنەوەیان لێدەدا دەوامی قوتابخانە ڕادەگیرا بۆ ئەوەی مناڵان بتوانن جەنگی تیمی ئاگرکوژێنەوە لەگەڵ ئاگردا ببینن. سەرەتا کۆنتڕۆڵکردنی ئاگرکەوتنەوە تەنها کارێک بوو کە تیمەکە دەیکرد. بەڵام دکتۆر ئۆربینۆ بە کاربەدەستانی شارەوانی وت لە هامبۆرگ ئەوەی دیوە کە تیمی ئاگرکوژێنەوە کوڕێکی مناڵی کەسیرە کەوتویان زیندوو کردەوە کە دوای 3 ڕۆژ بە فربارین لە ژێرزەمینێکدا دۆزرابەوە. هەروەها تیمی ئاگرکوژێنەوەی دیبوو لە یەکێک لە گەڕەکەکانی ناپۆلیدا تەرمێکیان لە ناو دارمەیتەکەیدا لە باڵکۆنی نهۆمی دەیەمەوە دەهێنایە خوارەوە. لەبەرەوەی قادرمەی ئاپارتمانەکە هێندە پێچاوپێش بوو خێزانی خاوەن مردووەکە نەیان دەتوانی
بە قادرمەکاندا تەرمەکە بهێننە خوارەوە. بەم شێوەیە ئاگرکوژێنەوەی شارەکە فێری گەلێ خزمەتی بەپەلە بوون. لە بابەتی شکاندنی قفڵ یان کوشتنی ماری ژەهراوی و کۆلێژی پزیشکی خولێکی تایبەتی سەبارەت بە فریاگوزاری سەرەتایی بۆ ڕووداوە بچووکەکان بۆ کردنەوە. بەم پێیە بە هیچ شێوەیەک سیر نەبوو کە داوایان لێ بکرێ زەحمەت بکێشن و تووتێکی تایبەتی کە گەلێ لێوەشاوەیی هەیە و هی پیاوێکی بەڕێزە لەسەر تەختەکە بهێننە خوارەوە. دکتۆر ئۆربینۆ وتی پێیان بڵێن ئەمە لەسەر داوای من و لەبەر خاتری منە. چوو بۆ ژووری نووسنەکەی بۆ ئەوەی بۆ ئاهەنگی نیۆڕۆخوانەکە خۆی بگۆڕێ. ڕاستی مەسەلەکە ئەوە بوو کە لەو کاتەدا نامەکەی جێرمیادی سانت ئامۆر وەها تەنگەتاوی کردبوو لە بنەڕەتدا گوێی بە چارەنووسی تووتیەکە نەدەدا. فێرمینادازا عەزیەکی ئەوریشمی فەراحی لەبەردا بوو. پشتوێنەکەی هاتبووە سەر کەفەڵی. ملوانکەیەکی مرواری ئەسلی لە ملدا بوو کە بەڕیز 6 ئەڵقەی درێژی پێوە بوو. جوتێ پێڵاوی بریقەداری پاژنەبەرزی لە پێدا بوو کە تەنها لە بۆنەی زۆر ڕاسمیدا لە پێی دەکردن. لەبەرەوەی ئێستا ئیدی زۆر لەوە پیرتر بوو کە ئەو جۆرە پێڵاوە لە پێ بکات. جلوبەرگی ئەمڕۆی بۆنەنکێکی بەڕێز زۆر گونجاو نەدەهاتەوە، بەڵام شایستەی لە شولاری ئەم بوو، لیدەوە شایەوە. ئێسقانی گەورە بوو، هێشتا کەمەری باریک و باڵای بەرز بوو. دەستکە بریسکەدارەکانی یەک لۆچی پیریشیان پێوە دیار نەبوو. ڕەنگی قژی زیوین و بە شێوەیەکی جوان هاتبووە سەرگۆنای. چاوانی گەشی بادەمی و نەفس بەرزی تایبەتی ئەوە سیفاتانە بوون کە لە کاتی شوکردنیەوە بۆی مابوونەوە. بەڵام ئەوەی کە ساڵانی تەمەن لی بێبەش کردبوو بە کەسێتی پتەوی پاساوی دەدایەوە. هەستێکی زۆر جوانی هەبوو، سەروەختی سینەبەندی کانزایی و کەمەربەندی تەنگ و ئەو جوانیەی سمت و کەفەڵی سەرنجڕاکێشی دەینوان بەسەر چۆ بوو، نەدەما. لە شولاری ئازاد بە ئاسانی هەناسەی دەدا، تەنانەت لە تەمەنی 72 ساڵیشدا خۆی چۆن بوو ئاوا خۆی نیشان دەدا. دکتۆر ئۆربینۆ لە کاتێکدا ژنەکەی بینی لە بەرامبەر مێزی ئارایشەکەی لە ژێر ئەو پانکەیەدا دانیشتە بوو کە پەڕەکانی بە هێواشی دەخولانەوە، کڵاوە زەنگۆڵەی ڕازاوەکەی بە گوڵی وەنەوشەیی کە لە لبات دروست کرابوون لەسەردا بوو. ژووری نووسنەکە گەورە و ڕووناک بوو، سیسەمێکی ئینگلیزی پەردەکولەیەکی بەسەرەوە بوو کە بە نەخش و نیگاری ڕەنگۆشتی ڕازێنرابووەوە. دوو پەنجەرەی هەبوو کە بەسەر درەختەکانی حەوشەدا دەیانڕوانی. لەوێوە دەتوانی گوێت لە زڕەی زنجیرە ترسناکەکانی ئاگادارکردنەوەی بارانبارین بێ. لە کاتی گەڕانەوەیانەوە لە مانگی هەنگوینی هەتا ئێستا فێرمینادازا جلوبەرگی مێردەکەی با پێی ئەو هەوا و بۆنەکان هەڵدەبژارد و شەوی پێش لە بەرکردنی لە سەر کورسیەک دایدەنان بۆ ئەوەی کاتێ لە گەرما و دێتە دەرێ ئامادە بن. لە یادی نەبوو لاکەیەوە لە جلەبەرکردنیشدا یارمەتی مێردەکەی دەدا. کارگەیشتە ئەوەی کە سەرنجام جلەکانیشی لەبەر دەکرد. بەڵام چاک دەیزانی لەم 5 ساڵەی دواییدا یان لەو دەوروبەرەدا لەبەر هۆیەکی تایبەتی ئەمەی دەکرد، کاویش ئەوە بوو دکتۆر بەتەنیا نەیدەتوانی جلەکانی لەبەر بکات. ناچار ئەم لەبەری دەکرد. تازە ئاهەنگی یۆبێلی ئاڵتونی هاوسەرێتیان گێڕابوو، نەیان دەتوانی بۆ ساتێکیش بەبێ یەکتری یان بەبێ بیرکردنەوە لە یەکتری بژین و لەگەڵ هەڵکشانی تەمەنیاندا ئەم توانایەیان کەم دەبەوە. کەسیان نەیان دەتوانی بڵێن ئایا ئەم پەیوەندیە هاوتایە لەسەر بنەمای خۆشەویستی بوویان بەرژەوەندی. بەڵام هەرگیز بەجدی ئەمەیان لە یەکتری نەپرسی بوو، چونکە هەمیشە وایان پێ باش بوو وەڵامی نەدەنەوە. فێرمینادازا بەرەبەرە دەرکی بە هەڵنوتانی قاچی و تێکچوونی میزاجی و لە کارکەوتنی یادەوەری و خوی ئەم دوایەی مێردەکەی کردهبوو، واتە ئەوەی لە خەودا دەگریا، بەڵام ئەمانەی بە چەند نیشانەیەکی پیری و ئاوابوون نەدەزانی، بەڵکو زیاتر وەکو گەڕانەوەیەکی شادومانانە بۆ منداڵی لێکی دەدایەوە. هەر بۆیە وەکو مێردێکی قیرسچما ڕەفتاری لەگەڵ نەدەکرد، بەڵکو وەکو مناڵێک نازی دەکێشا. ئەمەش بۆ ئەم جوتە فێڵێک بوو، ئیلهامی لە چاودێری خوداییەوە وەرگرتە بوو بۆ هەردووکیان، چونکە لە هەستی بەزەی پێدا هاتنەوە بە دووری دەگرتن. ئەگەر هەردووکیان لە کاتی گونجاودا لەوە حاڵی ببوونایە کە دوورکەوتنەوە لە ئەنجامە خراپەکانی ژن و مێردایەتی زۆر ئاسانترە لە بەدبەختی لاوەکی ڕۆژانە،
ژیان بەلای هەردووکیانەوە بە تەواوی بە شێوەیەکی تر دەبوو. بەڵام ئەو شتەی هەردووکیان لی تێگەیشتە بوون ئەوە بوو کە عەقڵ کاتێ دەبێتە میوانی مرۆڤ چیتر هیچی پێ ناکرێ. فێرمینادازا ساڵەهای ساڵ بە دڵی پڕخوێنەوە بەرگەی بەرەبەیانە پڕچالاکیەکانی مێردەکەی گرتە بوو. فێرمینادازا بە دواداوی خەوەوە دەلکا بۆ ئەوەی لەو کاتەدا کە مێردەکەی بە بێگوناهی مناڵێکەوە لە خەوڕادەبوو لە بەڵای بەرەبەیانێکی دیکە بەدوور بێ کە پڕ بوو لە ئاگادارکردنەوەی شوم. هەر ڕۆژێکی تازە بەلای فێرمیناوە سەرکەوتنێکی تر بوو. گوێ لێ بوو کە مێردەکەی لەگەڵ خوێندنی کەڵەشێردا لە خەو هەڵدەستێ و یەکەم نیشانی ژیانی بریتیە لە کۆکەیەکی بێقافیە و بێهۆ کەوا دیار بوو تەنها لەبەر ئەوە بێ کە ژنەکەی خەبەر بکاتەوە. گوێ لێ بوو کە چۆن بەدوای پێڵاوەکانی کاتی ئیسراحەتیدا دەگەڕێ کە دەبێ لای سیسەمەکەوە بن و تەنها بۆ ئازاردانی ژنەکەی ورتەور دەکات. گوێ لێ بوو کە بە کوێرە لە تاریکیدا ڕێگای گەرماوەکە دەدۆزێتەوە و دوای بەسەربردنی 1 سەعات لە ژووری خوێندنەوە کاتێ فێرمینا دووبارە خەوی لێکەوتۆتەوە دیسان بەبێ ئەوەی چرا هەڵبکە بۆ جل لەبەرکردن دەگەڕێتەوە. جارێکیان لە پێشبڕکێکدا لە میوانداریەک داوایان لێ کردبوو کە خۆی پێناسە بکات وتەبووی من پیاوێکم کە لە تاریکیدا جل لەبەر دەکات. فێرمینا دەنگ و تەقە و ڕقەکانی دەبیست و زۆر چاک دەیزانی پێویست نین. دەیزانی کە بانقەس مێردەکەی واکە ئەگەرچی وای نیشان نەدەدا. هەروەکو چۆن خۆی لە کاتی بێداریدا خۆی دەکرد بە خەوت و پاڵنەرەکانی دکتۆر ئۆربینۆ ئاشکرا بوون. هەرگیز بە قەدە و ساتانەی بە کوێر دەڕۆیشت پێویستی بە بێداری ژنەکەی نەبوو. هیچ کەسێک بەقەد فێرمینا جوان نەدەخەوت بەلە شولارێکی مەیلانەوە وەگەوەی سەما بکات دەستێکی دەخستە سەر ناوچاوانی و دەخەوت. بەڵام کاتێکێک ئەم لەزەتە بەدەنی لە تێک بدایە کە لە بێداریدا خۆی دەکرد بە خەوت و لە تووڕەبوون و هەڵچووندا کەس بە تۆزی پێی نەدەگەیشت. دکتۆر ئۆربینۆ دەیزانی کە ژنەکەی چاوەڕێی بچووکترین ورچەیە لەلایەن ئەوەوە و سپاسیشی دەکات تەنها بۆ ئەوەی بتوانێت سەرزەنشتی ئەو کەسە بکات کە لە سەعات 5 بەیانیدا خەبەری دەکاتەوە. لەبەرەوە چەند جارێک کە نەیدەتوانی پێڵاوەکانی کاتی بشودانی لە جێگەی هەمیشەی خۆیان بدۆزێتەوە و ناچار بوو لە تاریکیدا بە دەوری خۆیدا بخولێتەوە. فێرمینادازا لە ناکاو بە دەنگێکی خەواڵەوە دەیوت دوێنێ شەو لە گەرماوەکە بەجێت هێشتون. ڕێک دوای وتنی هەموو شانە بە دەنگێکی تەواو بێدارانەوە لە تووڕەییدا گوێنی دەدا. خراپترین بەدبەختی لەم ماڵەدا ئەوەیە کە نایەڵێن مرۆڤ بخەوێ. دوای ئەوە لە سەر سیسەمەکە تلی دەدا و بەبێ ئەوەی کەمترین ڕەحم بەخۆی بکە بە خۆشحاڵی یەکەم سەرکەوتنی ئەو ڕۆژەیەوە چرایدا دەگیرسان. لە ڕاستیدا هەردووکیان بە شێوەیەکی ئەفسانەیی و شەڕانگێزانە گەمەیەکیان دەکرد. بەڵام سەرڕای هەموو ئاسانیەکەی ئەم گەمەیەکێک بوو لە لەزەتە ترسناکەکانی خۆشەویستی ناوماڵ. یەکێک لەم گەمە هیچانە تەقریبەن کۆتایی بە یەکەم 30 ساڵی ژیانی هاوبەشیان هێنا چونکە ڕۆژێک گەرماوەکە سابوونی لێ نەبوو. مەسەلەکە بە ڕۆتینێکی ئاسایی دەستی پێکرد. دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ لە یەکێ لەو ڕۆژانەدا کە هێشتا بەبێ یارمەتی خۆی دەشۆرد گەڕایەوە بۆ ژووری نووستن و بەبێ ئەوەی چرا داگیرسێنێ دەستی کرد بە لەبەرکردنی جلەکانی. فێرمینا ئاسایی وەکو کۆرپەلە لە سوودەترین حاڵەتیدا بوو. چاوانی لێک نابوو. هەناسەی هێواش و دەستی سەمای پیرۆزی لە سەرسەری بوو. بەڵام وەکو هەمیشە نیوە خەوتوو نیوە بێدار. مێردەکەی ئەمەی دەزانی. لە پاش خشەیەکی درێژ و بێزارکەری قاتەکەتانەکەی لە تاریکیدا لەبەر خۆیەوە وتی 1 هەفتەیە بەبێ سابوون خۆم دەشۆ. ئەوسا فێرمینادازا کە تەواو بەخەبەر بوو بیری هاتەوە. لە تووڕەییدا ڕقی لە هەموو دنیا بوو چونکە لە ڕاستیدا ئەوەی لەبیر چوو بوو کە لە گەرماوەکەدا لە شوێنی خۆی سابوون دابنێ. 3 ڕۆژ بەر لەوە کاتێ ئاوێکی کردبوو بە خۆیدا هەستی کردبوو کە گەرماوەکە سابوونی تێدا نییە و بەنیاز بوو سابوون دابنێ. بەڵام هەتا ڕۆژی دوای ئەوەش لەبیری کرد و ڕۆژی سێمیش مەسەلەکە بە هەمان شێوە دووبارە بۆوە. لە ڕاستیدا بەو شێوەیە نەبوو کە مێردەکەی بۆ زیاتر تاوانبارکردنی دەیوت. هێشتا نەببوو بە هەفتەیەک بەڵام 3 ڕۆژ قابیلی بەخشین نەبوو. تووڕەیی ئاشکرابوونی هەڵەکەی شێتی دەکرد. وەکو خۆی هەمیشەیی بە هێرش داکۆکی لە خۆی کرد و هاواری کرد. لە ڕاستیدا من هەموو ڕۆژێک خۆم شۆردووە.
بە تووڕەیەکی شێتانەوە درێژەی دایەوە. هەمیشەش سابوونەکە لە شوێنی خۆی بووە. ئەگەرچی دکتۆر ئۆربینۆ بەباشی شێوازە جەنگیەکانی ژنەکەی دەزانی، بەڵام ئەم جارانەی توانی تەحەمولیان کە. بە بیانی ئیشەوە چوو بۆ ئەوەی لە بەشی ناوخۆیی خەستەخانەکە بژی و تەنها پێش سەردانی نەخۆشەکانی عەسران بۆ خۆگەڕین دەهاتەوە بۆ ماڵەوە. ژنەکەی کە گوێی لە تەپەی پێی دەبوو دەچۆ موبەقەکە، بە شتێکەوە خۆی مژۆڵ دەکرد، لەوێ دەمایەوە و هەتا لە شەقامەکەوە گوێی لە تەقەی سمی ئەسپی عەرەبانەکان دەبوو. لە ماوەی 3 مانگی دوای ئەوەدا هەر جارێک کە هەوڵیان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان دەدا تەنها ئاگری ڕقی خۆیان خۆش دەکرد. دکتۆر هەتا فێرمینا ئەوەی نەسەلماندایە کە سابوون لە گەرماوەکەدا نەبووە ئامادە نەبوو بگەڕێتەوە و فێرمیناش تا دکتۆر دانی بەوەدا نەنایە کە بە هۆشیاریەوە بۆ ئازاردانی ژنەکەی درۆی کردووە بە گەڕانەوەی مێردەکەی قایل نەبوو. هەڵبەتە ئەمڕۆداوە بواری ئەوەی دانێ کە هەندێ لە وردە شەڕەکانی تاریک و لێڵی بەرەبەیانیش بهێننەوە ئارا کە پڕبوون لە ئاشوب، ئازار و ئەشکەنجەکانی یەکتریان و ڕوژاندەوە و زامە کۆنەکان سەریان هەڵدایەوە و بوون بە زامی نوێ. هەردووکیان لە بەرامبەر ئەو ڕاستیە وێرانکەرەدا ترسا بوون کە لە ماوەی ئەو هەموو ساڵەی ململانەی ژن و مێردایەتیاندا جگە لە پەروەردەکردنی ڕق و کینەیان شتێکی دیکەیان نەکردووە. کۆتایی بەشی 4. بەشی 5 لاپەڕە 5. کەمێک بیرهێنانەوە. ئازار و وەشکەنجەکانی یەکتریان و ڕوژاندەوە و زامە کۆنەکان سەریان هەڵدایەوە و بوون بە زامی نوێ. هەردووکیان لە بەرامبەرەوە ڕاستیە وێرانکەرەدا ترسا بوون کە لە ماوەی ئەو هەموو ساڵەی ململانەی ژن و مێردایەتیاندا جگە لە پەروەردەکردنی ڕق و کینەیان شتێکی دیکەیان نەکردووە. دوجار دکتۆر ئۆربینۆ پێشنیازی کرد هەردووکیان باشکرا دان بە شتەکاندا بنێن و ئەگەر پێویستیشی کرد لای خودی ئەسقەفی مەزن ئەمە بکەن، بە جۆرێک کە خوددا بۆ خۆی دواداور بێت و بە یەکجاری بۆ هەمیشە بڕیار بدا کە ئایا شوێنی سابوونەکە سابوونی تێدا بووە یان نا. ئەوسا فێرمینادازە سەرڕایدان بە خۆداگرتنی تەنانەت لەو کاتەشدا بە قیژەیەکی مێژووی تەقیەوە وتی: گوو بەڕیشی ئەسقەفی مەزن. ئەم قسە ناخۆشە بناغەی شاری لەرانەوە و بوو بەهۆی کۆمەڵی قسەی خراپ کە بە درۆخستنەوەیان ئاسان نەبوو. بە جۆرێ لە قسە گێڕانەوەی خەڵک دامایەوە وەک ئەوەی دێڕی ئۆپەرێتێ بێت گوو بەڕیشی ئەسقەفی مەزن دەوترایەوە. فێرمینادازە بە هەستکردن بەوەی زۆر لە سنووری خۆی دەرچووە بەری بە وەڵامی پێشبینی کراوی مێردەکەی گرت. هەڕەشەی کرد کە دەگەڕێتەوە بۆ خانووە کۆنەکەی باوکی و بەتەنیا لەوێ دەژی کە گەرچی وەکو نوسینگەی گشتی حکومەت دراوە بکرێ، بەڵام هێشتا مڵکی خۆیەتی. ئەم هەڕەشەیە بێبنەما نەبوو. بەڕاستی فێرمینا دەیەویست ماڵەکە بەجێ بێڵێت و گوێی بۆ ڕیسواییە نەدەدا. مێردەکەشی لە کاتی خۆیدا لەوە تێدەگەیشت، بەڵام لەبەرەوەی جورئەتی ڕوبەڕووبوونەوەی سەرکەشی ژنەکەی نەبوو ملی کەچ کرد. نەک بەو مانایەی دانی بەوەدا نابێ کە سابوون لە گەرماوەکەدا هەبووە، چونکە ئەمە سوکایەتی کردنە بەڕاستی، بەڵکو بەوەی کە قایل بوو پێکەوە لەو ماڵەدا درێژە بەژیان بدەن. ئیدی بە 1 و 6 یەکتریان نەدەدوان، لە ژووری نووسنی جیا دەخەوتن، بە بێدەنگی نانیان دەخوارد و هێندە شارەزایانە بۆکسێنیان دەکرد و لەم سەر و ئەو سەری مێزەکەوە لە ڕێگەی دوو مناڵەکەیانەوە پەیامیان بۆ یەکتری دەنار کە مناڵەکانیان هەرگیز هەستیان نەکرد قسەیان نییە. لەبەرەوەی ژووری نووسینگەکەی دکتۆر گەرماوی تێدا نەبوو، ئەم بڕیارە کێشەی دەنگ و تەقە و ڕقەی بەرەبەیانی چارەسەر دەکرد. لەبەرەوەی لە دوای ئامادەکردنی محازەرەکەی دەچوو خۆی دەشۆرد، بۆ پەڕی دڵسۆزیەوە هەوڵی دەدا بۆ ژنەکەی خەبەری نەبێتەوە. لە دوای 4 مانگ شەوەی دکتۆر هەتا هاتنە دەرەوەی ژنەکەی لە گەرماوەکە لاسەر سیسەمە دوو کەسیەکەیان ڕاکشا و دەستی کرد بە کتێب خوێندنەوە.
وەکو جارانیش گەلێ جار وای دەکرد خەوی لێکەورد. فێرمینا بە بێپەرواییەوە بە شێوەیەک لە تەنیشتیەوە خۆیدا بەسەر سیسەمەکەدا کە خەبەری بێتەوە بڕوە. لە ڕاستیدا دکتۆر جوڵایەوە، بەڵام لە جیاتی ئەوەی هەستێت و بڕوە چراکەی کوژاندەوە و سەری کردەوە سەرسەرینەکە. فێرمینا شانی ڕاتەکان تابیری بخاتەوە کە دەبێ بچێتەوە ژووری نووسینگەکەی، بەڵام گەڕانەوە بۆ سەر پێخەفە پەڕەکە لە باو و باپیریەوە بۆی مابەوە. ئەوەندە خۆش و دڵڕەفێن بوو کە پێی باش بوو ئاڵای سپی بەرز بکاتەوە. وتی لێم گەڕێ با لێرەدا بم. گەرماوەکە سابوونی تێدا بوو. کاتێ بە شێوەیەکی شاراوە ئەم ڕووداوەیان بەیاد دەهێنایەوە، ئیدی پێیان خست بۆ خۆناغەکانی پیریەوە و هیچ یەکێکیان نەیان دەتوانی باوەڕ بەو ڕاستیە سەر سوڕهێنەرە بهێنن کە بە درێژایی 50 ساڵی ژیانی هاوبەشیان ئەوە جددیترین مشتومڕ و تاکە شەڕێک بووە کە ناچاری کردن دەست لە لێپرسراوێتیەکانیان بکێشنەوە و ژیانێکی نوێ دەست پێ بکەن. تەنانەت کاتێ پیرتر و بە حەوسەڵەتر ببوون لە خستنەڕووی ئەم مەسەلەیە دەترسان، چونکە ڕەنگ بوو ببێتە هۆی ئەوەی ئەو زامانەی بە زەحمەت ساڕێژ ببوون دووبارە خوێنێکی وایان لێ بچۆڕێتەوە وەک ئەوەی زامی دوێنێ بن. دکتۆر یەکەم پیاو بوو کە فێرمینا گوێی لە خوڕی میزەکەی بوو. شەوی زەماوەندیان کە لە تاو سەرگێژەی دەریا لە ناو کابینەی ئەو کەشتێدا ڕاکشا بوو کە بۆ فەڕەنسای دەبردن. گوێی لەو دەنگە بوو. خوڕەی ئەسب ئاسایی هێندە بەهێز و پڕتوانا بوو کە ترسی فێرمینای زیاتر دەکرد لەو هێرشەی لە بەردەمیدا بوو. ئەو یادەوەریە لە کاتێکدا دەهاتەوە یادی کە تێپەڕبوونی کات ڕەوتەکەی خاوتر دەکردەوە، چونکە هەرگیز نەیدەتوانی بەرگەی ئەوە بگرێ کە دکتۆر هەر کاتێ دەچێتە سەر ئاو دەوری ئاودەستەکە پیس دەکات. دکتۆر ئۆربینۆ هەوڵیدا بۆ بەڵگانەی کە بۆ ئەوانەی دەیانەوێت تێبگەن بە ئاسانی قابلی تێگەیشتن بوو، قەناعەتی پێ بکا کە بە پێچەوانەی سووربوونی ئەوەوە ئەم ڕووداوە ناخۆشە هەموو ڕۆژێ لە ئەنجامی گوێپێنەدانیەوە دووبارە نەدەبەوە، بەڵکو ڕێک لەبەر هۆی فیزیکی ئەو حاڵەتە دێتە ئاراوە کە بە هەر حاڵ بەرەبەرە بەهۆی ماکەکانی زیادبوونی تەمەنەوە نەک تەنها نوقسان دەردەکەوت حاڵەتی گەنجی لەدەست دەدا، بەڵکو بەرەبەرە وێڕای هەوڵ و تەقەلای زۆر بۆ کۆنتڕۆڵکردنی لای دکتۆر ئۆربینۆ دەبووە کاری نەکردە. بەڵام قەناعەت پێکردنی فێرمینا دازا بەم مەسەلەیە کە ئەو لەم ناوەدا هیچ ڕۆڵێکی نییە کارێکی ئاسان نەبوو. دکتۆر چاک ئەمەی دەزانی و دەیوت دەبێ ئەو دەستی غەربی لەلایەن کەسێکەوە داهێنرابێ کە هیچی لەبارەی پیاوە نەزانیوە. دکتۆر ئامڕازی ئاشتی ناوماڵی بۆ کارەی ڕۆژانە دەیکرد فراهەم کرد کە زیاتر پڕ بوو لە زەلیلی و سوکایەتی تا بێفیزی و خاکێتی. فێرمینا بەمەی دەزانی کەچی هەتابۆن و هەڵمی ئامۆنیاک لە ئاودەستەکەدا زۆر و تیژ نەبوایە هیچی نەدەوت، بەڵام کاتێ هەستی بەوە دەکرد بە شێوەیەک وەکو ئەوەی پەردە لەسەر چاوانێک لا بدات دەیقیژان بۆنی ئێراڵی بووگەنی کەلاوەی کەروێشکە. لە کەناری پیری و لاش قورسیدا دکتۆر ئۆربینۆ ئیلهامی چارەسەرێکی بنەڕەتی بۆم کێشەیە بۆ هات، ئەویش وەکو ژنەکەی بەدانیشتنانەوە میزی دەکرد. بەم شێوەیە هەم کاسەی ئاودەستەکە بە خاوێنەی دەمایەوە و هەم بارێکی پەسەندی دەبوو. لەو کاتانەدا کەمتر دەیتوانی بە تەنیا کاروباری خۆی ڕایی بکات و خێزانێک لە گەرماوەکەدا وەختە بوو کۆتایی بە ژیانی بهێنێ، ئەمەش ناچاری کرد لە دووش دوور بکەوێتەوە. هەرچەندە خانووەکە تازە و ڕاقی بوو، بەڵام بانیوی مسی تێدا نەبوو کە نەخشی وەک پەنجەی شێر بەلاکانیەوە بوو. لە خانووە گەورەکانی ئەم شارە کۆلۆنیەدا بڵاو بوو. دکتۆر لەبەر هۆی تەندروستی داوای کردبوو بانیۆکە هەڵکەنن و لایبن. بانیۆ یەکێکی تر بوو لە نمونەی پیس و پۆخڵی ئەوروپایەکان کاڕقی لە بەکارهێنانی بوو. ئەوروپایەکان تەنیا لە دواهەینی هەموو مانگێکدا لە هەمان ئاوی پیسدا خۆیان دەشۆرد کە پڕ بوو لەو پیسیەی دەیانەویست لە لەشیانی بکەنەوە. لەبەرەوە دکتۆر داوای کرد تەشتێکی لەوحی گەورەی خۆشتنی بۆ دروست بکەن کە دەورەکەی تەختەی تۆکمەی سەرو بوو. تیایدا فێرمینا دازا ڕاست وەکو مناڵێکی ساوە مێردەکەی دەشۆرد. بە ئاوێک دەیشۆر کە گەڵای بۆندار و توێکڵی پرتەقاڵی تێدا کوڵێنرا بوو. شۆردنەکە کە سەعاتێک زیاتری دەخایەن
هێندە کاریگەری ئارامبەخشی لای دکتۆر هەبوو کە جاری وابوو لەناو ئەو ئاوە کوڵاوەبوون خۆشەدا خەوی لێ دەکەوت. لە دوای شۆردنی فێرمینا بۆ جلەبەرکردنی شیارمەتی دەدا، بۆ درەی تالیکی لە نێو ڕانەکانی دەدا، بەڕۆنی گوێزی هیندی زیبکەکانی لەشی بۆلا دەبرد و هێندە بە شەوق و زەوقەوە دەرپێ کورتەکەی لە پێدەکرد وەگەوەی دایبی مناڵێکی ساوا بگۆڕێ. یەک بە یەک جلەکانی لەبەر دەکرد لە گۆرەویەکانیەوە هەتا بۆین باخەکەی کە بە دەرزیەکی یاقوتی زەرد ڕازێنرابەوە. بەرەبەیانەکانی ژن و مێردایەتیان زیاتر ڕوو لە ئارامی بوو لەبەرەوەی دکتۆر ئەو مناڵیەی بۆ گەڕابەوە کە مناڵەکانی لێیان زەوت کردبوو. فێرمیناش سەرنجام سیستمی ناوماڵەکەی قبول کرد چونکە بەلای ئەویشەوە ساڵەها تێدەپەڕین کەمتر دەخەوت و کاتێ گەیشتە تەمەنی 7 ساڵی بەیانیان لە پێش مێردەکەیدا لە خەو هەڵدەستا. لە جەژنی 50هەمیندا کاتێ دکتۆر ئۆربینۆ بۆ بینینی لاشەی چەرچەفەکەی لە سەر جێرمینادی سانت ئامور لادا شتێکی کەشف کرد کە تا ئەو کاتە لە درەخشانترین گەڕانەکانیدا وەکو دکتۆرێک و کەسێکی باوەڕدار لەبەر چاوی بە شاراوەیی مابەوە. دوای ئەو هەموو ساڵەی ئاشنایی لەگەڵ مەرگدا پاش ئەو هەموو قوڵبوونەوە و سەر و ساخت و ئەمدی و ئەودیوکردنەی ئەم حاڵەتە بە شێوەیەک بوو وەگەوەی بۆ یەکەم جار جورئەتی کردبێ تەماشای ڕوخساری مەرگ بکات و مەرگیش لەو بڕوانێ. ئەم ترسەی لە مەرگ نەبوو، نەخێر، ترس لە مەرگ ساڵەها بوو لە ناخی دالانەی کردبوو، لەگەڵیدا ژیا بوو. ئەم ترسە لەو شەوەوە سێبەری کەوتە سەر سێبەرەکەی کە با پەرێشانی لە خەوێکی ناخۆش خەبەری بووەوە و هەستی بەوە کرد وەگەوەی هەمیشە باوەڕی وابوو مەرگ تەنیا ئەگەرێکی هەمیشەیی نییە، بەڵکو ڕاستیەکی لە وەستان نەهاتووە. بە هەر حاڵ ئەو شتەی ئەو ڕۆژە دیبووی ئامادەگی بەرجەستەی شتێک بوو کە تا ئەو ساتە وەختە تەنها ڕاستیەکی خەیاڵی بوو، نەببوو بە یەقین. خۆشحاڵی زۆری لەوە بوو کە خوددا ئیرادەی لەسەر ئەوە بووە جێرمیادی سانت ئامور کە دکتۆر هەمیشە وەکو قەشەیەک کە بێ ئاگایە لە ڕزگاری خۆی وێنای دەکرد ببێتە ئامڕازێکی ئەو ئیلهامە تاقەت پڕوچێنە. بەڵام کاتێ نامەکە پەردەی لەسەر ناسنامەی ڕاستەقینەی لادا کە بریتیە لە ڕابردوویەکی گەندەڵ و توانای لە ڕادەبەدەری لە فرت و فێڵدا هەستی کرد شتێکی بێ چەند و چوون کە قابیلی پاشەکشەنیە لە ژیانیدا ڕووی داوە. لەگەڵ ئەمەشدا فێرمینادازا بواری بە دکتۆر نەدا کە بە حاڵی پەرێشانی مێشکی ئەوی شتێک بدا. هەڵبەتە لە کاتێکدا کە فێرمینا یارمەتی دەدا پانتۆڵەکەی لە پێ بکات و قۆبچە دوور و درێژەکانی کراسەکەی بۆ دادەخست. دکتۆر هەوڵی خۆیدا بەڵام شکستی هێنا لەبەرەوەی فێرمینادازا لەو کەسانە نەبوو کە بە ئاسانی بتوانی کاری تێبکەیت، بە تایبەتی بە مردنی پیاوێک کە بەلایەوە بایەخی نەبوو. تەواوی ئەوەی کە دەربارەی جێرمیادی سانت ئامور دەیزانی ئەوە بوو کە کابرایەکی کەم ئەندام بوو بەدار شەق دەڕۆیشت کە هەرگیز چاوی بە چارەی نەکەوتبوو. ئەوەش کە لە یەکێ لە ساڵانی یاخیبوونە زۆرەکاندا لە دوورگە لە ژمارە نەهاتووەکانی ئانتیل لە فەسیلی ئیعدام هەڵاتە بوو. پێویستی کردبووی بە وێنەگری مناڵان و بەناوبانگترین وێنەگریش لە هەرێمەکەدا. ئەوەش کە دەستێ شەترەنجی لە کەسێک بردبووەوە کە بە ناوی تۆری مۆلینۆس دەهاتەوە یادی، لە ڕاستیشدا ناوی کاپا بلانکا بوو. دکتۆر ئۆربینۆ وتی بەڵام هیچ نەبوو جگە لە هەڵاتویەک لە کاینێ و لەسەر تاوانێکی بێڕەحمانە بە زیندانی هەتاهەتایی حکم درابوو. تەسەووری ئەوەش بکە تەنانەت گۆشتی مرۆڤیشی خواردبوو. دکتۆر نامەکەی دایە دەست فێرمینا واتە نهێنی ئەو کەسەی کە داوای لێکرد لەگەڵ خۆی بیباتە گۆڕەوە. بەڵام فێرمینا بەبێ ئەوەی بیان خوێنێتەوە لە پەرە قەمەجکراوەکانی خستە چاوی مێستەوالێتەکەیەوە و دایخست. لەگەڵ توانای لە ڕادەبەدەری مێردەکەی لە بەرامبەر سەر سوڕماندا ڕاهاتبوو. هەروەها بیر و بۆچوونە زیادڕەوەکانی دەزانی کە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا ئالۆزتر دەبوون و بیرتەسکیشی کە لەگەڵ وێنەی کۆمەڵایەتیدا نەدەهاتەوە. بەڵام ئەم جارە دکتۆر سنووری ئاسایی خۆی بەزاندبوو. فێرمینا پێیوا بۆ مێردەکەی نەک لەبەر ئەوەی کاتی خۆی جێرمیادی سانت ئامور چی بووە پێی سەرسام بووە، بەڵکو لەبەرەوەی لە دوای گەیشتنی بەم شارە بە تاقە جانتایەکی کۆچبەریەوە چی لێ دەرچوو پێی سەرسام بوو و نەیدەتوانی لەوە تێبگا
کە بۆچی بەم ئاخری عومرەوە ئەوەندە باشکرابوونی ناسنامی ڕاستەقینەی پەرێشانە. لەوە تێنەدەگەیشت کە بۆچی مێردەکەی ئەوە بە کارێکی دزێ و دەزانێ کە جێرمیادی سانت ئامور بە نهێنی پەیوەندی لەگەڵ ژنێکدا هەبووە. لە کاتێکدا ئەم مەسەلەیە بەلای ژمارەیەک لە پیاوانەوە، لەوانیش خودی ئەو بەڵێ خودی ئەو لە ساتەوەختێکی نمەک بە حرامیدا بەدیهێنانی نەریتێکی کۆن بووە و لەمەش بترازێ وای دەهاتە بەرچاو کاری ئەو ژنا کە لە جێبەجێکردنی بڕیاری جێرمیادی سانت ئاموردا بۆ مەرگی یارمەتیدا بوو. جۆرێک بووە لە سلماندنی کاریگەری خۆشەویستی. ئەگەر تۆش لەبەر چەند هۆیەکی بەهێزی وەک هۆیەکانی ئەو بڕیاری ئەو کارە بدەی، مەرگی من ئەوە دەبێ ئەوە بکەم کە ئەو ژنا کردوێتی. جارێکی تر دکتۆر ئۆربینۆ خۆی لەبەردەم تێنەگەیشتن لە مەسەلەیەکی ئاساندا بینیەوە کە بە درێژایی نیو سەدا کاری لە مێشکی کردبووتی: تۆ لە هیچ تێناگەی، ئەوەی من شێت دەکا ئەوەیە کە ئەو کابرایە کێ بوو چی دەکرد، بەڵکو ئەو فرت و فێڵەیە کە لە ماوەی ئەو هەموو ساڵەدا دەرخواردی ئێمەیدا. چاوانی فرمێسکێکی کەمیان تێزا، بەڵام فێرمی ناوە خۆی نیشاندا کە نایان بینێ. لە وەڵام داوتی کارێکی چاکی کرد. ئەگەر ڕاستی بوو تا نە تۆ و نە ئەو ژنە بەدبەختە و نە هیچ کەسێکی تر لەم شارەدا ئەوەندە خۆشیان نەدەویست کە خۆشیان ویست. پاشان زنجیری سەعاتەکەی کرد بە کونی قۆبچەی هێلەکەکەیەوە، گرێی بۆین باخەکەی بۆ توند کرد و دەرزی بۆین باخەیە قوتیە زەردەکەی لێدا. دواتر چاو ڕیشی فرمێسکاوی بەو دەسڕەی کە بۆنی فلۆریدای لێدا بوو سڕی و دەسڕەکەی قەت کرد و خستیە گیرفانی سەرسنگی چاکەتەکەیەوە. قەراغی دەسڕەکەی وەک مانۆلیا بڵاو کردەوە. چەکوشی سەعاتە باندۆلیەکە 11 جار لە قۆڵایی خانوەکەدا دەنگیدایەوە. فێرمینادازا کە قۆڵی مێردەکەی گرتە بووتی: خێرا کە دەکەوینە درەنگ. ئەمین تادی چامپەز ژنی دکتۆر لاسیدیس ئۆلیڤیا و 7 کچە خوێنگەرمەکەی بە شێوەیەک هەموو شتێکیان ڕێک خست بوو بۆ ئەوەی نیوەڕۆخوانی یوبیلی زیوین ببێتە ڕووداوی ساڵ لە ڕووی کۆمەڵایەتیەوە. ماڵی ئەم خێزانە کەوتە بۆ ناوەندی ئەم شارە مێژوویەوە کە پێشان خانووی بەیتولمال بوو. لەلایەن ئەندازیارێکی فلۆرەنسیەوە گۆڕانکاری تێدا کرابوو. ئەم ئەندازیارە وەکو بایەکی شەڕانگێز کە گۆڕانکاری دەیجوڵان خۆی گەیاندبووە ئێرە و زۆر یادگاری سەدەی 17 گۆڕی بوو بە کۆشکی پاشایەتی ڤینیسیایی. ماڵەکە 6 ژووری نووسن و 2 ژووری نان خواردنی گەورە و فراوان و هۆڵێکی پێشوازی گەورەی تێدا بوو. بەڵام ژووری نان خواردنەکان بۆ ئەو میوانانەی لە شارەوە دەهاتن بە چاوپۆشی لەو میوانە هەڵبژاردانەی لە دەرەوەی شارەوە هاتبوون بەس نەبوو. حەوشەکە بەو فوارە بەردینەوە کە لە ناوەڕاستدا ئاوی هەڵدەدا و بەو گوڵدانی گوڵە بەڕۆژەیەوە کە لە تاریکیدا ماڵەکەی بۆن خۆش دەکرد لە دێر دەچوو. بەڵام فەزای نێوان ڕاڕەوە تاقدارەکان بۆ ئەو هەموو نازناوە گەورەیە لەبار نەبوو. هەر بۆیە بڕیاریاندا نیوەڕۆخوانەکە لە خانووە هاوینەکەیان بەڕێوە بەرن کە بە ئۆتۆمبیل لە شارێکی شاوە تا ئەوێ دەدەقە دوور بوو. گۆڕەپانێکی گەورە و درەختی غاری هندی زەبەلاح و گوڵی یاسەمینی خۆماڵی تێدا بوو. لە دەوری چەمێکی ڕەوان و جوان کرێکارەکانی چێشخانەی دۆن سانچۆ بە سەرپەرشتی خات و ئۆلیڤیا چەتری ڕەنگاوڕەنگی لۆکەییان لەو شوێنانەدا هەڵدا کە هەتاو دەیگرتنەوە و لەژێر درەختی غاردا لا کێشەیەکیان بە مێز دروست کرد کە جێگەی 122 میوانی تێدا دەبەوە. هەر مێزەی سەرمێزێکی کەتانی سپیان پیادا و یەک چەپکە گوڵی سووریشیان لە سەرمێزی پێشوازی دانا. هەروەها سەکۆیەکیشیان لە تەختە دروست کرد و تەرخانیان کرد بۆ تیپی مۆسیقای ئامێری هەوایی کە بەرنامەکەیان تایبەت بوو بە مۆسیقای سەما و ڤالسی نیشتیمانی و تیپێکی 4 کەسی ئامێری ژێداری پەیمانگای هونەرە جوانەکان. ئەمەش دیارەکی کتوپڕ بوو لەلایەن خات و ئۆلیڤیاوە بۆ مێردەکەی کە مامۆستایەکی سەنگین و سەرۆکی نیوەڕۆخوانەکە بوو. ئەگەرچی مێژووی میوانداریەکە لەگەڵ ساڵڕۆژی دەرچوونی دکتۆردا هاوڕێک نەبوو، بەڵام یەکشەممەی جەژنی 50هەمینیان لەبەر زیاتر شکۆدارکردنی ئاهەنگەکە هەڵبژارد لە ترسی ئەوەی نەبادا لەبەر کەمی کات کاری پێویست ئەنجام نەدرێ.
وردەکاری 3 مانگ زووتر لە کاتی خۆی دەستی پێکردبوو. مریشکی زیندویان لە سیناگادی ئۆرۆوە هێنا، نەک تەنیا لەبەر ناوبانگی ئەم جۆرە مریشکە لە سەراپای ناوچەی کەناری کاریبیدا، کەم ناوبانگەی تەنها لەبەر قەڵەوی و تاموبۆنی نەبوو، بەڵکو لەبەرەوەی لە سەردەمی کۆلۆنیالیزمدا بۆ دۆزینەوەی خواردن بە پەنجە لمیان ئەمدی و ئەودی کردبوو. پارچەی بچووکی زێڕی بێغەش لە چێکەڵدانی ئەم مریشکانەدا دۆزرابەوە. خودی خات و ئۆلیڤیا لەگەڵ هەندێک لە خزمەتکارانی ناوماڵ و کچەکانیدا سوار کەشتی گەورەی ئۆقیانوس بڕبوون و باشترین شتی هەموو جێگایەکیان بۆ شکۆدارکردنی کەماڵی مێردەکەی هەڵبژارد. خات و ئۆلیڤیا پێشبینی هەموو شتێکی کردبوو، جگەلەوەی ئاهەنگەکە لە ڕۆژێکی یەکشەممەی حوزەیرانی ساڵێکدا دەبێ کە بارانبارین دواکەوتووە. بەیانی هەمان ڕۆژ کە چوو بۆ ڕێوڕسمی گەورەی عەشای ڕەبانی هەستی بە شێداری هەوا کرد، تەماشای ئاسمانی قورس و شێواوی کرد و هەستی کرد ناتوانێ هێڵی ئۆقیانوس بەدی بکە، هەستی بە مەترسیەکە کرد. سەرەڕای ئەم هەموو نیشانە شومە بەڕێوەبەری کەشناسی کە لە ڕێوڕسمی عەشای ڕەبانیدا تووشی بوو، ئەوەی پێوت کە لە سەراپای مێژووی پڕ دەردەسەری شارەکەدا تەنانەت لە زستانە ئەو پەڕی سەختەکانیشدا هەرگیز لە جەژنی 50هەمیندا باران نەباریوە. لەگەڵەوەشدا کاتێ سەعاتەکە زەنگی سەعات 12 لێدا و زۆربەی میوانەکان لە هەوای کراوەدا سەرگەرمی خواردنەوە بوون، دەنگی لە ناکاوی هەورەگرما زەویەکەی لەڕاندەوە و بایەکی قورس لە لای دەریاوە هەڵی کرد. مێزەکانی بە یەکادا و چەترەکانی دا بە زەویدا. هەنگینێ شەستە بارانێکی کارە سادبار لە ئاسمانەوە دای کرد. لە ناو پاشاگردانی زریانەکەدا دکتۆر ئۆربینۆ لەگەڵ چەند میوانێکی تردا کە دوا کەوتبوون لە ڕێگا تووشیان ببوو بۆ گەیشتن بە ماڵەکە ڕوبەڕووی کێشەیەکی گەورە ببەوە. ئەویش وەکو ئەوان دەیویست ماوەی نێوان عەرەبانەکە و ماڵەکە بە بازدان بەسەر بەردا لەم بەردەوە بۆ ئەو بەرد بەناو حەوشە قوڕاویەکەدا تێی بکات. بەڵام دوجار ناچار بوو ئەوە قبول بکا کە کرێکارەکانی چێشخانەی دۆن سانچۆ دەست بدەنە بنباڵی و لەژێر چەترێکی خوری زەردا هەڵی بگرن کە پڕ بوو لە سوکایەتی. ئەو پەڕی هەوڵ و کۆششی خۆیان بۆ دووبارە ڕیزکردنەوەی مێزە تایبەتیەکان لە ناو ماڵەکەدا تەنانەت لە ژووری نوسینیشدا خستەگەڕ. میوانەکان ڕووگرژی و دەموچاوی مۆنی خۆیان نەدەشاردەوە، بۆ ڕێگرتن لە باو باران نەدەبوو پەنجەرەکان بکرێنەوە و هەوای ناو ژوورەکان وەکو ژووری مەنجەڵی هەڵمی کەشتی گەرم ببوو. لە حەوشەکەدا جێگای هەر کەسێک لەسەر مێزەکان بەو کارتانەی ناوی میوانەکانی لەسەر بوو دیاری کرابوو، وەکو باو بوو لایەک تایبەت بوو بە پیاوان و لاکەی تریش تایبەت بوو بە ژنان. بەڵام لە ناو ماڵەکەدا کارتەکان تێکەڵ ببوون و خەڵکەکە با بێسەرەوبەرەیی ناچاری لە هەر جێگایەکدا بیان توانایە دادەنیشتن کە بەلای کەمەوە لەم حاڵەتەدا لە دژی خوڕافە پەرستی کۆمەڵایەتی ئێمە بوو. لەناو ئەم زریانەدا ئەمینتادی ئۆلیڤیا کەوا دەهاتە بەرچاو لە یەک کاتدا لە هەموو شوێنێ بێ بە قژی تەڕ و عەزیە جوان و قڕاویەکەیەوە بە زەردەخەنەیەکی لە تێکشکان نەهاتووەوە کە بواری خۆ بەدەستەوەدانی نەدەدا و ئەما لە مێردەکەیەوە فێر ببوو. ئەو بەدبەختی دەخستە ئاستۆی خۆی بە یارمەتی کچەکانی کاجلەکانیان لە هەمان قوماشی دایکیان بوو هەموو زەوتوانایەکی بۆ پاراستنی سیستەمی مێزی پێشوازی بەکاردەهێنا. دکتۆر خۆڤینۆڵ ئۆربینۆ لە ناوەڕاستی مێزەکەدا و ئەسقەفی مەزن ئۆبدۆلیۆ ئەیری لە لای ڕاستیەوە دانیشتە بوو. فێرمینادازا لە تەنیشت مێردەکەیەوە دانیشت لە ترسی ئەوەی نەبادا لە کاتی نان خواردندا خەو بیباتەوە یان سوپ بڕێژێ بە یەخەی چاکەتەکەیدا. هەمیشە لە تەنیشت مێردەکەیەوە دانیشت. دکتۆر لاسیدیس ئۆلیڤیا بەرامبەر دکتۆر ئۆربینۆ دانیشت، پیاوێکی تەمەن دەوروبەری 50 ساڵ، باشما بۆەوە و دەنگێکی ژنانەی بەلاوە بوو کە گیانی شاد و ئاهەنگ ئامێزی لەگەڵ دەستنیشانکردنە وردەکانیدا وەک دکتۆرێ نەدەهاتەوە. باقی کورسیەکانی مێزەکە نوێنەرانی شارەوانی و هەرێمەکە و شاجوانی ساڵی ڕابردوو داگیریان کردبوو کە پارێزگار دەستی گرت تا کورسیەکەی تەنیشتی خۆی، ئەگەرچی نەببوو بە عادەت کە لە داوەتەکاندا داوای لەبەرکردنی جلوبەرگێکی تایبەت بکرێ، بە تایبەتی لە میوانداریەکی نان خواردندا لەلادێ.
لەگەڵەوەشدا ژنەکان جلوبەرگی ئاودامانی شەویان لەبەردا بوو کە بە خشلی بەردی بەنرخ ڕازێنرا بوونەوە و پیاوەکان زیاتر جلوبەرگی میوانداریان لەبەر کردبوو با بۆین باخی ڕەشەوە. هەندێکیان تەنانەت شاکەتی سپی ڕەسمیشیان لەبەر کردبوو. تەنها میوانە زۆر ناسراوەکان کە دکتۆر ئۆربینۆش یەکێک بوو لەوان جلوبەرگی ئاساییان لەبەر کردبوو. لیستی نان خواردنەکان کە بە فەڕەنسی نووسرابوون و هەندێ وێنەیان بە خەتی ئاڵتونی لەسەر دروست کرابوو لە هەموو جێگایەکدا بەدی دەکران. خەخەت و ئۆلیڤیا کە لە گەرمای پڕۆکێنەر تۆقی بوو لە کاتێکدا کە بە سەراپای خانووەکەدا دەگەڕا داوای لە پیاوەکان دەکرد لە کاتی نان خواردندا چاکەتەکانیان داکەنن، بەڵام کەس جورئەتی ئەوەی نەبوو یەکەم کەس چاکەتەکەی داکەنێ. کۆتایی بەشی 5. بەشی 6 لاپەڕە 61. کەمێک بیرهێنانەوە. خەت و ئۆلیڤیا کە لە گەرمای پڕۆکێنەر تۆقی بوو لە کاتێکدا کە بە سەراپای خانووەکەدا دەگەڕا داوای لە پیاوەکان دەکرد لە کاتی نان خواردندا چاکەتەکانیان داکەنن، بەڵام کەس جورئەتی ئەوەی نەبوو یەکەم کەس چاکەتەکەی داکەنێ. ئەسقەفی مەزن ئەوەی بۆ دکتۆر ئۆربینۆ ڕوون دەکردەوە کە ئەم نان خواردنە تا ڕادەیەک نان خواردنێکی مێژوویە، چونکە کەسانێک هەن بۆ یەکەم جار پێکەوە لەسەر یەک مێز دادەنیشن لە پاش ساڕێژکردنەوەی زامەکان و لە ناوبردنی ڕق و کینەی دوولایەنی دژبەیەک لە شەڕی ناوخۆدا کە لە دوای سربەخۆییەوە وڵاتی لە خوێندا گەوزان. ئەم بیرۆکەیە لەگەڵ خوێنگەرمی لیبراڵەکاندا دەهاتەوە، بە تایبەتی گەنجەکانیان کە لە دوای 45 ساڵ لە دەسەڵاتی محافیزەکاران توانی بیان سەرۆک کۆمارێ لە حیزبەکەی خۆیان هەڵبژێرن. دکتۆر ئۆربینۆ ڕای لەسەر ئەمە نەبوو، بەڕای ئەو سەرکۆمارێکی لیبراڵیش ڕێگوەک و سەرۆک کۆمارێکی محافیزەکار وایە، تەنها وەک ئەو پۆشتە و پەرداخ نییە. بەڵام دکتۆر نەیدەویست لە بەرامبەر ئەسقەفی مەزندا ڕای پێچەوانە دەرببڕێ، هەرچەندە بەلایەوە خراپ نەبوو بە ئاماژە ئەوەی پێ بڵێ کە ئەم میوانانە لەبەر شێوازی بیرکردنەوەیان لەم میوانداریەدا ئامادە نەبوون، بەڵکو لە پێناوی شەرەف و ویقاری باوە باپیراندا بوو. ئەمەش شتێکە کە هەمیشە لە مەترسی و نەکبەتیەکانی سیاسەت و دڕندایەتیەکانی جەنگ بە دوور دەبێت و بە پاکژی دەمێنێتەوە. لە ڕاستیدا لەم ڕوانگەیەوە هیچ کەسێک نەبوو نەهاتبێ. شەستە بارانەکە هەروەکو چۆن لە ناکاودای کردبوو لە ناکاویش خۆشی کردەوە و هەتاو لە ئاسمانی ساف و ساماڵەوە دەستی کرد با درەوشانەوە. بەڵام زریانەکە ئەوەندە تند بوو کە چەندان درەختی لە ڕەگ و ڕیشەوە هەڵکەندبوو، لافا و حەوشەکەی کردبوو بە زەلکاو. گەورەترین کارەساد لە موبەقەکەدا ڕوویدا بوو. ئاگردانەکان لە سەر خشت و لە بەشی دواوەی ماڵەکە لە هەوای ئازاددا دانرابوون. چێشلێنەرەکان هەر ئەوەندە فریاکەوتبوون مەنجەڵەکان لە دەست باران قوتار بکەن. کاتێکی زۆریان لە دەرکردنی ئاوەکەی و ڕێکخستنەوەی چێشخانە لە فاولێدراوەکە و بە پەلەدانانی ئاگردانی نوێ لە ڕاڕەوی دواوە بە فیڕۆدا. بە هەر حاڵ دەوری سەعادیەک قەیرانەکە تێپەڕێنرا بوو، تەنها شیرینی نەگەیشتە بوو. ڕاهیبەکانی سانت کلارا ئەرکی دروستکردنی شیرینیەکەیان لە ستۆگرتە بوو، بەڵێنیاندا بوو بەر لە سەعاد 11 بینێرن. ترسی ئەوەیان هەبوو نەبا لافاوی چەمی شاڕەی شا هەستا بێ کە تەنانەت لە زستانی ئاساییشدا لافاوی هەڵدەسا کە لەم حاڵەتەدا بەلای کەمەوە تا 2 سەعاتی تر شیرینی نەدەگەیشت. هەرکە هەوا خۆش بوو پەنجەرەکانیان کردەوە و ماڵەکە هەوایەک فێنکی کردەوە کە زریانی گۆگرد پاڵاوتە بووی. دوای هەوا گۆڕکەی ماڵەکە داوا لە گروپی سەما کرا لە بەرنامەی ڤالس لە حیوانەکە نمایش بکات. ئەم بەرنامەیە تەنها دەنگی زیاد دەکرد، چونکە هەر کەسێ بۆ گەیاندنی دەنگی بەناو تەقەوڕەقەی مەنجەڵەکاندا ناچار بوو هاوار بکە
ئەمینتا ئۆلیڤیا ماندووی چاوەڕوانی و بزە لە سەر لێوان تەنانەت لە کەناری گریاندا فەرمانیدا خواردندا بنرێ. تیپی ژێداری پەیمانگای هونەرە جوانەکان لە بێدەنگیەکی ڕەسمیدا دەستیان بە کۆنسێرتەکەیان کرد کە هەتا دەستپێکی عەزفی پارچە مۆسیقای لە شاسەی مۆزارت بەردەوام بوو. وەرای بەرزبوونەوە و زیادبوونی دەنگەدەنگ و هاتنەناوەوەی لە ناکاوی خزمەتکارانی دۆن سانچۆ بە قاپەکانی دەستیانەوە کە هەڵمی لێ هەڵدەستا بە زەحمەت دەیانتوانی ڕێگایەک لە کەناری مێزەکاندا بکەنەوە. دکتۆر ئۆربینۆ توانی هەتا کۆتایی بەرنامەکە ڕایەڵی پەیوەندی لەگەڵ مۆسیقاکەدا بهێڵێتەوە. لەگەڵ تێپەڕبوونی ساڵەکاندا هێندە هێزی تەرکیزی کەم ببووە کە ناچار بوو لە کاتی یاری شەترەنجدا بۆ ئەوەی ئەو نەخشەیی بەکاری هێنابوو لە بیری نەچێتەوە یەک بە یەکی جوڵەکانی بنووسێتەوە. بەڵام لەگەڵەوەشدا هێشتا دەیتوانی لە کاتێکدا گوێی بۆ کۆنسێرت شل کردبوو گفتوگۆیەکی جدیش بکە. هەرچەندەم توانایی دکتۆر هەرگیز نەدەگەیشتە ئاستی توانای ڕابەری ئۆرکسترای ئەڵمانی و هاوڕێی خۆشەویستی لەو ماوەیەدا کە لە نەمسا بوو کە لە کاتی گوێگرتنیدا لە تەنها وەرز نۆتەیەکی مۆسیقی دۆن جیۆڤانی دەخوێندەوە. دکتۆر پێیوا بوو پارچەی دووهەمی بەرنامەکە کە کیژۆڵە و مەرگی شۆبێرد بوو لە ڕووی نمایشەوە ئاسان بوو لە کاتێکدا لە ناو تەقەتەقی قابدا زۆری لە خۆی دەکرد بۆ گوێگرتن. لە گەنجێکی شەرمن ڕاما کە بە سەرجوڵاندن سەلامی لێکرد. ئەم کوڕە گەنجەی لە جێگایەک دیبوو گومانی لەوە نەبوو بەڵام نەی دەتوانی ئەوە بیری خۆی بهێنێتەوە کە لەکوێ دیوێتی. زۆر جار ئەمەی لێ ڕوودەدرا لە هەمووی زیاتر سەبارەت بە ناوی خەڵک تەنانەت سەبارەت بە ناوی ئەو کەسانەش کە چاکی دەناسین. هەروەها بۆ مۆسیقای سەردەمانی تری شوا بوو کاتێ ئەمەی لێ ڕوودەدا دەبووە هۆی دوودڵی و بێتاقەتێکی وا قورس بۆی کە شەوێکیان مەرگی خۆی بە ئاوات دەخواست وەک لەوەی تا بەیانی دان بەخۆیدا بگرێ. ئێستا دکتۆر وەختە بوو بگاتە ئەو حاڵەتە کە لە ناکاو تیشکێکی ڕزگاری یادەوەری ڕووناک دەکردەوە. ئەو کوڕا ساڵی ڕابردوو خوێندکاری بوو. بەبینینی لێرە واتە لە ناو قەڵەمڕەوی دەستا بژێرەکاندا زۆر سەرسام ببوو. بەڵام دکتۆر ئۆلیڤیا ئەوەی پێوت کە کوڕی وەزیری تەندروستیە و حاڵی حازر سەرقاڵی ئامادەکردنی دوانامەی پزیشکی یاساییە. دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ بە دڵخۆشیەوە دەستی بۆ ڕاوەشاند و سەلامی لێکرد. دکتۆری لاویش هەستایە سەر پێ و بەڕێزەوە سەری بۆ دانەواند و وەڵامی سەلامەکەی دایەوە. بەڵام نە ئەو کاتە و نە هیچ کاتێکی تر نەیزانی کە ئەوە هەمان ئەو پزیشکە ڕاهێنراوە بوو کە ئەو ڕۆژە سەل لە بەیانی لە ماڵی جێرمیادی سانت ئامۆر بووە. لەگەڵ هەستکردنیدا بە سوودەیی سەرکەوتنێکی نوێ بەسەر پیریدا خۆیدایە دەست لیریکی نەرم و ڕەوانی دواپارچەی بەرنامەیەک کە نەی دەتوانی بیناسێتەوە. پاشان کەمانچە ژەنێکی لاو کە تازە لە فەڕەنسا گەڕابەوە پێوت کاوە پارچەیەکی چوارقۆڵی ئامێری ژێداری گابرێل فاورەیە و دکتۆر ئۆربینۆ وێڕای ئەوەی هەمیشە گوێی بۆ شێوازی نوێی ئەوروپا شل کردهبوو تەنانەت ناویشی نەبیست بوو. فێرمینادازا کە وەکو هەمیشە چاوێکی لەسەری بوو واتە بە زۆر لەو کاتانەدا کە دەیبینی لە جێگایەکی گشتیدا خۆی دەخواتەوە دەستی لە خواردن هەڵگرت و دەستی خستە سەردەستی کە تەنها شتێکی مادی بوو پەیوەندی بە معنەویەتەوە نەبوو. وتی زۆر بیری لەمەکەرەوە. دکتۆر ئۆربینۆ لە کەنارێکی دوور لە خۆیەوە بە بێ ئاگاییەوە بزەی خستە سەر لێوی و ئەمەش لە کاتێکدا بوو کە دووبارە کەوتەوە بیرکردنەوە لە شتێک کە فێرمینادازا لێی ترسا بوو. واتە جێرمیادی سانت ئامۆری بەیاد هاتەوە. دیمەنی ئەو کاتەی هاتەوە بەرچاو کە لە ناو دارەمەیتەکەیدا بوو بە بەرگی سەربازی و میدالی ئازایەتی ساختەوە لە ژێر نیگای چاوانی تۆمەتبارکەری ئەو منداڵانەدا کە لە وێنەکاندا بوون. لای کرد بەلای ئەسقەفەوە بۆ ئەوەی لەبارەی ئەو خۆکوشتنەوە قسە بکە. بەڵام ئەسقەف پێشان هەواڵەکەی بیستە بوو. لە دوای ڕێوڕسمی مەزنی عەشای ڕەبانی قسەوباسی زۆر کرابوون و ئەسقەف تەنانەت لە پەنابەرە کاریبیەکانەوە لە ڕێگەی کۆلۆنێل جیرۆ نیمۆ ئەرگۆتیەوە داوایەکی پێگەیشتە بوو بۆ ئەوەی جێرمیادی سانت ئامۆر لە جێگایەکی پیرۆزدا بە خاک بسپێردرێ. ئەسقەف وتی خودی ئەم داوایە نیشانەی جۆرێک لە بێڕێزیە. پاشان بە ڕیتمێکی مرۆڤانەتر پرسی ئایا کەس هۆی خۆکشتنەکە دەزانێ؟
دکتۆر ئۆربینۆ وەڵامی دایەوە ترس لە پیری. ئەموشەیی بە دروستی وت لە کاتێکدا کەوای دەزانی لەو ساتە وەختەدا خۆی دایهێناوە. ئۆلیڤیا کە بە وردی ئاگای لەو میوانانە بوو کە لە نزیکەوە دانیشتە بوون، وازی لە گەڕەلاوژەی ئەوان هێنا بۆ ئەوەی لە گفتوگۆی مامۆستاکەیدا بەشداری بکە. وتی جێگەی داخە کە هێشتا ڕوبەڕووی و خۆکوژی دەبینەوە کە پاڵنەرەکەی خۆشەویستی نییە. دکتۆر ئۆربینۆ کە لە ناسینەوەی بیرۆڕاکانی خۆی لەناو بیرۆڕای خوێندکارە خۆشەویستەکەیدا سەرسام نەبووتی لەوەش خراپتر خۆکوشتنەکە بە سیانۆری ئاڵتون بووە. کاتێ ئەمەی وت جارێکی تر هەستی کرد بەزەیی هاتەوە ئارا بۆەوەی بەسەر تاڵی نامەکەدا زاڵ بێ. ئەم چاکەیەش بۆ ژنەکەی نەدەگەڕایەوە بەڵکو بۆ موعجیزەیەک لە موعجیزەکانی مۆسیقا دەگەڕایەوە. پاشان لەگەڵ ئەسقفدا دەربارەی ئەو قەشە بێدینە قسەی کرد کە لە ئێوەرانی شەترەنجی دوور و درێژدا ناسی بووی. هەروەها دەربارەی تەرخانکردنی هونەرەکەی لە پێناوی خۆشحاڵی مناڵان و زانیاری زۆر و زەوەندی سەرسۆرهێنەرانەی سەبارەت بە هەموو کاروبارەکانی دنیا و خۆنەریتە سپارتیەکانی قسەی کرد. لەو کاتەدا خۆشی سەری لەو پاکی و بێگەردیە ڕۆحیە سوورما بوو کە ئەو تواناییدا بووە بە خێرایی و بە یەکجاری و بۆ هەمیشە لە ڕابردوویدا ببڕێ. پاشان لەگەڵ پارێزگاردا سەبارەت بە چاکی کڕینی ئەرشیفی وێنە و جامی وێنە و فیلمەکانی قسەی کرد لە پێناوی بەزیندوی هێشتنەوەی وێنەی نەوەیەک کە ئایندەی شاریان دەکەوێتە دەست و ڕەنگە هەرگیز لە ناو وێنەکانیاندا نەبێ جارێکی تر شاد نەبن. ئەسقەفی مەزن لەوە بێزار بوو کە کاسۆلیکێکی خوێندەوار و تێکۆشەر ئەو جورئەتەی بەخۆی دەدا وا بیر بکاتەوە کە جێرمیا خۆکوژێکی پیرۆز بووە. بەڵام لەگەڵ دروستکردنی ئەرشیفێکدا بوو بۆ وێنە و جام و فیلمەکانی. پارێزگار دەیویست بزانێ دەبێ وێنە و جام و فیلمەکان لەکێ بکڕدرێن. زمانی دکتۆر ئۆربینۆ بە ئاگری تازەی ئەم رازە سووتا. بەڵام توانی میراثگەری ئەرشیفە نهێنیەکە ئاشکرا نەکات و وتی منم مەسەلەیە لە ئاستۆ دەگرم و هەستی کرد لە هاوڕێیەتیدا بۆ ژنێک بەوەفا بووە کە تا 5 سەعات بەر لە ئێستا نکۆڵی لێکردەبوو. فێرمینادازا هەستی بەمە کرد و بە دەنگێکی هێوا شوعدی لێوەرگرت کە لە ڕێوڕەسمی ناشنەکەدا بەشداری بکە. بە ئاسوودەییەوە وتی هەڵبەتە بەشداری دەکات و ئەمە بەبێ قسەکردن جێبەجێ بوو. وتەی کورت و سادە پێشکەشکران. تیپی مۆسیقای ئامێرە هەواییەکان پارچە مۆسیقایەکی باویان پێشکەش کرد کە لە بەرنامەکەدا نەبوو. میوانەکان چوون بۆ باڵکۆنەکان و چاوەڕێی کرێکارەکانی دۆن سانچۆ بوون بۆی حەوشەکە بۆ کەسانە ئامادە بکەن کە حەزیان لە سەما بوو. ئەو میوانانەی لە هۆڵی پێشوازیمانەوە ئەوانە بوون کە مێزی پێشوازی بۆ ئەوان ڕازێنرابەوە. ئەوان کەیفیان بەوەوە دەکرد کە دکتۆر ئۆربینۆ لە کۆتایی خواردنەوەیدا نیو گڵاس براندی بە یەک پێک هەڵدا بوو کە دەبێ لەگەڵ خواردنێکی زۆر تایبەتدا بخورێتەوە. بەڵام و ڕۆژە پێشنیوەڕۆ دڵی بۆ ئەوە لەیدا بوو بە تەواوی تەمەڵیشی نەمابوو. جارێکی تر دوای ئەو هەموو ساڵە حەزی دەکرد گۆرانی بڵێت و ئەگەر لە ناکاو یەکێک لە ئۆتۆمبیلە تازەکان قڕ و چڵپاوی نەکردایە بەسەر مۆسیقا ژەنەکاندا و بە هۆڕینە زلەکەی کە لە قیڕەی مراوی دەچوو مراویەکانی حەوشەی تار نەکردایە بۆ ناو گۆلاوی حەوشە پڕ قڕۆلی تاوەکە بێگومان دکتۆر بە هاندانی کەمانچە ژەنەلاوەکە دەیویست لەگەڵیدا بیڵێتەوە گۆرانی دەوت. ئۆتۆمبیلەکە لە بەردەم هەیوانی ماڵەکەدا وەستا و دکتۆر مارکۆ ئۆریلۆ ئۆربینۆدازا و ژنەکەی دەرکەوتن کە بە کامی دڵ پێدەکەنین و هەریەکان سینێکی بەدەستەوە بوو کە بە پارچەیەکی مشەبەک داپۆشرا بوو. سینەکانی تری لەوەی دەستیان لە کورسی دواوەی ئۆتۆمبیلەکە و لای سایقەکەەوە دانرابوون. ئەمە شیرینیەکە بوو کە دواکەوتە بوو. کاتێ چەپڵە و ئافرین و گاڵتەی پڕهاوار و قیژا کۆتایی هات دکتۆر ئۆربینۆدازا بە ڕیتمێکی زۆر جدی ئەوەی ڕوون کردەوە کە بەر لە دەستپێکردنی زریانەکە ڕاهیبەکانی سانت کلارا داوایان لێکرده بوو شیرینیەکە بهێنێ. بەڵام لەبەرەوەی کەسێک پێی وتون ماڵی باوکت ئاگری تێبەر بووە لە شەقامی سەرەکی گەڕابەوە. دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ بەر لەوەی کوڕەکەی قسەکە تەواو بکات ڕەنگی تێک چوو. بەڵام ژنەکەی یەکسەر ئەوەی بیرهاتەوە کە بۆ گرتنی تووتیەکە خۆی جوابی بۆ تیمی ئاگرکوژێنەوە ناردەبوو. ئەمینتا ئۆلیڤیا کاتێ بڕیاریدا لە باڵکۆنەکان شیرینی پێشکەش بکە ڕووی گەشت بوو ئەگەرچی میوانەکان قاوەکانیان خواردبەوە. بەڵام دکتۆر ئۆربینۆ و ژنەکەی بەبێ ئەوەی دەم لە شیرینی بدەن ڕۆیشتن چونکە دکتۆر ئۆربینۆ ئەوەندەی کاتما بوو کە بەر لە ڕێوڕەسمی ناشتنەکە
سەرخەوی نیوەڕۆی بشکێنێ کە وەک شتێکی پیرۆز وا بوو بەلایەوە. هەرچەندە خەوەکەی کورت و نائارام بوو، چونکە کاتێک گەڕایەوە بۆ ماڵەوە ئەوەی بینی کە ئاگرکوژێنەرەوەکان بەقەد ئاگرکەوتنەوەیەک زیانیان لە ماڵەکە داوە. لە هەوڵیاندا بۆ ترساندنی تووتیەکە بە سۆندەی ئاوی بەهێز گەڵایان بە درەختەکەەوە نەهێشتە بوو. بەهەڵا پەڕینی ئاو لە پەنجەرەی ئاوی نوسینی سەرەکیەوە زیانی وایان بە کەلوپەلی ناوماڵەکە و وێنەی باو باپیرانی گومنا و گەیاندە بوو کە بە دیوارەکانەوە هەڵواسرابوون و قابیلی چاککردنەوە نەبوون. دراوسەکان کە وایان زانی بوو بەڕاستی ئاگر کەوتۆتەوە کاتێک گوێیان لە زەنگی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەکە بوو بە پەلا خۆیان گەیاندە بۆ ماڵی دکتۆر کە هەرا و فەرتەنەکە لەمە خراپتر نەبوو، تەنها لەبەر ئەوە بوو کە ڕۆژانی یەکشەممە قوتابخانە نییە. ئاگرکوژێنەرەوەکان کاتێ بینیان بە پەیژە درێژەکانیان دەستیان بە تووتیەکە ناگا بەداست کەوتنە گیانی لە قوپۆپی درەختەکە و ئەوە بوو دکتۆر ئۆربینۆدازا لە کاتی خۆیدا گەیشتە جێ. دەنا هەموو لەقەکانی درەختەکەیان بەداستدا دەهێنا. تیمەکە دوای ئەوەی وتیان ئەگەر مۆڵەتی بڕینی لەقەکانی درەختەکەیان پێ بدرێ دوای سەعات 5 دەگەڕێنەوە. ماڵەکەیان بەجێ هێشت و لەسەر ڕێی خۆیاندا حەیوان و هۆڵەکەیان قوڕاوی کرد و قاڵیە تورکیا خۆشەویستەکەی فێرمینە دازاشیان دڕان. هەموو ئەمانە کۆمەڵی ڕووداوی بێهودە بوون، چونکە بەگشتی ڕۆڵەکەیان ئەوە بوو کە تووتیەکە سوودی لە قەرەباڵغیەکە وەرگرت و ماڵ بە ماڵ بە حەوشەی ماڵەکاندا هەڵات. دکتۆر ئۆربینۆ لە نێو لق و گەڵاکاندا بە وردی بە دوایدا دەگەڕا، بەڵام بە هیچ زمانێک هیچ وەڵامێک نەدەهاتەوە، تەنانەت بە فیکە و گۆرانیش. لەبەرەوە وای حساب کرد کە تووتیەکە ون بووە و دەوری سەعات 3 دەستی لە گەڕان هەڵگرت و چوو سەرخەوەکەی بشکێنێ. بەڵام سەرەتا بە خێرایی و بە شێوەیەکی نهێنی لەزەتی لە بۆنی مێزەکەی بینی کە بە هلیۆنی گەرم پاڵێورا بوو. بەخەمەوە لە خەو هەستا، نەک غەمی ئەوەی بەیانی کاتێ لە بەرامبەر لاشەی هاوڕێکەی داوەستا هەستی پێ کردەبوو، بەڵکو غەمی هەمان تاریکی نادیار کە لە دوای سەرخەوشکاندنی نیوەڕۆوە ڕۆحی پڕدەکرد. دکتۆر وەکو ئاگادارکردنەوەیەکی خودایی گوزارشتی لێکرد. ئاگادارکردنەوەیەک بوو بەومانایی کە لە کاتی تێپەڕاندنی دوا پاشنیوەڕۆکانی تەمەنیدایە. هەتا لە تەمەنی 50 ساڵی ئاگای لە قەبارە و کێشی حاڵەتی ئەندامانی لەشی نەبوو، بەڵام لە دوای ئەوە بوو کە وردە وردە لە دوای سەرخەوشکاندنی نیوەڕۆ بە هەمان شێوە کە درێژ ببوو چاوانی لێک نابوو یەک بە یەک لە ناو لەشیدا دەستی کردبوو بە دەست لێدانیان. بەرەبەرە پێی بە شێوەی دڵا بێخەوەکەی و جگەرە پڕ لە ڕازەکەی و پەنکریا سەجاد و ئامێزەکەی بردەبوو. ئەوەشی کەشف کردبوو کە هەموو کەسێ، تەنانەت ئەوانەش کە بە تەمەن لەویش گەورەترن لەو گەنجترن و ئەو تاکە یادگاری وێنەی شێوە ئەفسانەیی نەوەکەیەتی کاتێ بە یەکەمین حاڵەتەکانی لە بیرچوونەوەی خۆی زانی پەنای بۆ شێوازی یەکێ لە مامۆستایانی کۆلێژی پزیشکی خۆی برد کە لەو بارەیەوە بیستبووی. مرۆڤی بێیادەوەری بە نووسین دەتوانێت یادەوەریەک بۆ خۆی دروست بکە، بەڵام ئەمە خەیاڵێکی تیشتێپەڕ بوو. لەبەرەوەی ماوەیەک دوای ئەوە گەیشتە قۆناغێک کە بە مەبەستی شتە نووسراوەکانی ناو گیرفانی لەبیر دەچۆوە. کون و کە لەبەری ماڵەکە دەگەڕا بۆ چاویلکەکانی لە کاتێکدا لە چاویدا بوو. دوای داخستنی دەرگاکان دووبارە کلیلەکەی لە ناو کێلۆندا دەسوڕان. لە کاتی خوێندنەوەدا تەرکیزی نەدەما و هیچی دەستگیر نەدەبوو. پێشەکی باسەکان و پەیوەندی نێوان کارکتەرەکانی لەبیر دەچۆوە، بەڵام ئەوەی لە هەموو شتێ زیاتر پەرێشانی دەکرد متمانەکردنی بوو بەهێزی عەقڵی خۆی. بەرەبەرە وەک ماڵ کاولیەکی حەتمی هەستیکرد هێزی جیاکردنەوەی ڕاستی لەدەست دەدا. دکتۆر خۆڤیناڵ ئۆربینۆ تەنها بە پشتبەستن بە ئەزمونە تایبەتەکانی خۆی و بەبێ هیچ بەڵگەیەکی زانستی دەیزانی کە زۆربەی نەخۆشیە کوشندەکان بۆنی تایبەتی خۆیان هەیە، بەڵام هیچ کامیان بۆنی تایبەتی پیریان نییە. ئەمەشی لەو لاشانەدا بەدی دەکرد کە لەسەر مێزی توێکاری بە یەکاڵاکراوی لەسەرەوە تەن و کەپێ دانرابوون. ئەمەی تەنانەت لەو نەخۆشانەشدا دەستنیشان دەکرد کە زۆر سەرکەوتوانە دەیانتوانی تەمەنیان بشارنەوە و لە عەرەقی جلەکانی خۆی و هەناسەدانی ناڕێکوپێکی ژنەکەیدا کاتی خەوتنی هەستی پێدەکرد. ئەگەر دکتۆر لە ناخدا مەسیحیەک نەبوایە بە شێوازە کۆنەکەی ڕەنگ بوو لەگەڵ جێرمیادی سانت ئاموردا هاوڕا بووایە کە پیری حاڵەتێکی ناپەسەندە کە بەر لەوەی درەنگ بێ دەبێ کۆتایی بێت.
تا کەشتێ کەمایەی دڵدانەوەی بوو ئەوە بوو لە سەر جێگا عیبوعاری نەبوو، واتە لە ڕووی سێکسیەوە ساغ و سەلامەت بوو. لە تەمەنی 81 ساڵیدا هێندە واقعبین بوو لەوە تێبگا کە بە چەنداوێکی باریکەوە بەم دنیایەوە گرێدراوە کە دەکرا لە ئەنجامی جێگۆڕکەیەکی سادەی کاتی خەودا بەبێ ئازار بپچڕێن. دکتۆر کە تەواوی وزە و توانای بۆ هێشتنەوەی داوەکان دەخستەگەڕ تەنها لەبەر ئەو ترسە بوو نەبا لە ناو تاریکیەکانی مەرگدا خوددا نەدۆزێتەوە. فێرمینادازا سەرقاڵی ڕێکخستنەوەی ئەو ژووری نووسنە بوو کە پیاوانی ئاگرکوژێنەوە تێکیاندا بوو. کەمێ پێش سەعات 4 پەرداخی لیمۆنادی ڕۆژانەی بە وردە سەهۆڵەوە نارد بۆ مێردەکەی و پێی ڕاگەیان کە دەبێ بۆ ڕێوڕەسمی ناشنەکە خۆی بگۆڕێ. پاشنیوەڕۆی ئەو ڕۆژە دکتۆر ئۆربینۆ دوو کتێبی لەبەردەستدا بوو: مرۆڤ ئەو گومناوەی ئەلێکسیس کاریل و مێژووی سان میچیلی ئەکسیلمۆنتێ. لاپەڕەکانی کتێبی دووەم هێشتا نەکرابوونەوە و داوای لە دیگنا پاردووی چێشلێنەر کرد چەقۆ دەسمەڕمەڕی کاغەز بڕینەکەی بۆ بێنێ کە لە ژووری نووسن لە بیری چوو بوو. بەڵام کاتێ چەقۆ کاغەز بڕەکەیان بۆ هێنا سەرقاڵی خوێندنەوەی جێگایەک بوو لە مرۆڤ ئەو گومناوە کە بە زەرفی نامە دەستنیشان کرابوو. چەند لاپەڕەیەکی مابوو بۆ کۆتایی کتێبەکە بە هێواشی دەیخوێندەوە و لە هەمان کاتدا هەوڵی دەدا بە پێچاو پێچەکانی ئەو ژانە سەرە هێواشەدا تێپەڕێ کە دەیزانی لە نێو گڵاس براندیەکەوە سەرچاوی گرتووە کە لە کۆتاییدا خواردیەوە. ناوە ناوە لە خوێندنەوە دەوەستا، قومێکی لە لیمۆنادەکە دەدا یان وردە سەهۆڵی دادەکرمان بە گۆرەویەکانی و کراسەکەیەوە بەبێەوەی یەخەکەی بەسەردا لە مل کردبێ. هەردوو شایە لە خەتخەت و سەوزی پانتۆڵەکەی بەلای کەمەریدا شۆڕ ببوونەوە. تەنها بیرکردنەوە لەوەی کە پێویستە بە ناچاری خۆی بگۆڕێ بۆ ڕێوڕەسمی ناشنەکە تووڕێ کرد. هێندەی پێنەچوو لە خوێندنەوە وەستا، کتێبەکانی خستە سەریەک و لە سەر کورسیا حەیزرانە جۆلانەیەکە زۆر بە هێواشی دەستی بە جۆڵە کرد. لەو حاڵەتەدا بە غەمگینیەوە چاوێکی بەنەمامی دارمۆزەکانی ناوقوڕی حەوشەکە و دارمانغا هەڵپاچراوەکە و ئەو مێرو لە باڵدارانەی لە دوای باران پەیدا دەبوون و تیشکی تیشتێپەڕی پاشنیوەڕۆیەکی دیکەدا گێڕا کە هەرگیز نەدەگەڕایەوە. لە بنەڕەدا ئەوەی لەبیر چووبەوە کە تووتێکی پاراماریبووی هەبوو، وەکو مرۆڤێک بەلایەوە خۆشەویست بوو. لە ناکاو گوێی لە دەنگی بوو کە دەیوت تووتی پاشایی. دەنگەکە زۆر لە نزیکەوە دەهاتە گوێ، تەقریبەن لە تەنیشتەوە بوو. پاشان لەسەر نزمترین لقی دارمانگاکە تووتیەکەی بینی. کۆتایی بەشی 6. بەشی 7 لاپەڕە 71. کەمێک بیرهێنانەوە. لە بنەڕەتدا ئەوەی لەبیر چووبەوە کە تووتێکی پاراماریبۆیی هەبوو، وەکو مرۆڤێک بەلایەوە خۆشەویست بوو. لە ناکاو گوێی لە دەنگی بوو کە دەیوت تووتی پاشایی. دەنگەکە زۆر لە نزیکەوە دەهاتە گوێ، تەقریبەن لە تەنیشتەوە بوو. پاشان لە سەر نزمترین لقی دارمانگاکە تووتیەکەی بینی. هاواری کرد: ئای هیچ و پوچ. تووتیەکە بە هەمان ڕیتم وەڵامی دایەوە: تۆ لە هیچ و پوچیش کەمتری دکتۆر. دکتۆر لە هەمان کاتدا کە چاوی لە تووتیەکە نەدەخافڵان بە قسە دایگرتەوە و زۆر بە وریاییەوە بە جۆرێک کە نەیترسێنێ پێڵاوەکانی لە پێ کرد و شایەلەکانی پانتۆڵەکەی خستەوە سەرشانی و نوکی داردەستەکەی خستە سەر زەویەکە بۆ ئەوەی بەسەر 3 قادرمەی هەیوانەکەدا هەڵنەخلیسکێ. بەرەو حەوشەکە کشا کە هێشتا پڕ بوو لە قوڕاو. تووتیەکە جوڵەی نەکرد، لەسەر لقێکی هێندە نزم هەڵنیشت بوو کە دکتۆر ئۆربینۆ داردەستەکەی بۆ درێژ کرد بۆ ئەوەی وەکو جاران لە سەر دەستکە زیوینەکەی هەڵنیشێت. بەڵام تووتیەکە ملی نەدا و چووە سەر لقێکی تر کە تۆزێ بەرزتر بوو، بەڵام ئاسانتر بوو بۆ دەست پێگەیشتنی لەبەرەوەی پەیژەی ماڵەکە
بەر لە هاتنی تیمی ئاگرکوژێنەوەش نرابوو بەوێوە. دکتۆر ئۆربینۆ بە چاو بەرزاییەکەی حساب کرد و بینی کە ئەگەر دوو پلە سەر دەکەوێ دەتوانێ بیگرێ. لە کاتێکدا بۆ لادانی سەرنجی باڵندا بێشەرمەکە گۆرانی دۆستانە و ئاشتی خوازانی دەوت پێی خستە سەر یەکەم پلە. تووتیەکەش بەبێ ئاواز و شەکانی دووبارە کردەوە و لەسەر لقەکە بەم لاو بەولادا جوڵا. دکتۆر کە هەردوو دەستی گرتە بووە پەیژەکەوە بە ئاسانی چووە سەر پلەی دووەم و تووتیەکە بێ ئەوەی لەو شوێنە بجوڵێ هەموو گۆرانیەکەی وتەوە. لەبەرەوەی لە حسابکردنی بەرزاییەکەدا بە هەڵەدا چوو بوو سەرکەوتە سەر پلەی سێم و چوارەم و لەوێوە توند دەستی چەپی بە پەیژەکەوە گرت و ویستی بەدەستی ڕاست بیگرێ. دیگنا پاردوو ژنا خزمەتکارە کۆنەکەیان کە دەهات بۆ ئەوەی پێی بڵێ ڕەنگە لە ڕێوڕەسمی ناشنەکە دوا بکەوێ پیاوێکی بەسەر پەیژەکەوە بینی و ئەگەر خەتی سەوزی شایەلەکانی نەبوایە باوەڕی نەدەکرد کاوە دکتۆر بێت و قیژاندی. خۆت بەکوژ دەدەی؟ دکتۆر ئۆربینۆ ملی تووتیەکەی گرت و بە هەناسەیەکەوە کە سەرکەوتوانە لە سینەیەوە هەڵی کێشاوتی تەواو، بەڵام یەکسەر بەرەڵای کرد لەبەرەوەی پەیژەکە لە ژێرپێی دەرچوو. بۆ ساتێ بە ئاسمانەوە مایەوە. پاشان زانرا کە بەبێ ئەوەی بەشداری لە ڕێوڕەسمی عەشای ڕەبانیدا بکات بێ ئەوەی دەرفەتی تۆبەکردن لە شتێ یان ماڵ ئاواییکردن لە کەسێکی هەبێت لە سەعات 4:07 یەکشەممەی جەژنی 50هەمیندا مردووە. فێرمینەدازا لە موبەق سەرقاڵی خوێچێشتنی شۆربای ئێوارە بوو. کاقیژەی ترسناکی دیگنا پاردوو هاواری خزمەتکارەکانی خۆیان و تەواوی ماڵە دراوسەکانی هاتەگوێ کەوچکەکەی فڕێدا و سەرڕای سەنگینی لە شکان نەهاتووی تەمەنی هەتا هێزی تێدا بۆ ڕای کرد و بێ ئەوەی بزانێ لە بن دارمانگاکەدا چی ڕوویداوە بە هاوار هاوار و وەک ژنێکی شێد ڕای کرد. کاتێ مێردەکەی لەناو قڕ و چڵپاودا بینی کە لە سەرپشت کەوتەبوو وەختە بوو دڵی بوەستێ. دکتۆر ژیانی تێدا نەما بوو بەڵام هێشتا ململانەی لەگەڵ دواگوزەرەکانی مەرگدا دەکرد تا فێرمینا پێڕابگا. سەرڕای قیژە و هاتوو هاوار لەو دی و فرمێسکە غەمگینانەکانی مەرگی بێ ئەوەوە کە قابیلی دووبارە بوونەوە نەبوون. ژنەکەی ناسیەوە و بە چاوانی گەشتر و غەمبارتر و سوپاسگوزارترەوە کە هەر کاتێک کە فێرمینا بە درێژایی نیم سەدەی ژیانی هاوبەشیان دیبووی بۆ دوجار تەماشای فێرمینای کرد و توانی بە دوا هەناسا پێی بڵێ خدا خۆی دەزانێت چەندەم خۆش دەویستی. مەرگێک بوو کە لە یاد نەدەچوەوە بەڵام لە بۆشاییشەوە نەهاتبوو. دکتۆر ئۆربینۆ دوای تەواوکردنی خوێندنی پسپۆڕی لە فەڕەنسا زۆر زوو بەهۆی ئەو میتۆدە تازە و کاریگەرانەی لە کۆنتڕۆڵکردنی پەتای کۆلێرادا لە سەرانسەری هەرێمەکەدا بەکاری هێنابوو لە وڵاتدا ناسرا. لەو کاتانەدا کە هێشتا ئەم لە ئەوروپا بوو پەتای پێشوو لە ماوەی کەمتر لە 3 مانگدا ببووە هۆی گیانلەدەستدانی چواریەکی دانیشتوانی شارەکە و باوکیشی کە پزیشکێکی دیار بوو یەکێک بوو لە قوربانیەکانی کۆلێرا. بە سوودوەرگرتن لە نفوزی باوکی و ئەو بەشە میراتی زۆرەی بۆی مابەوە یەکەمین ئەنجومەنی پزیشکی دامەزران کە تا ساڵانێکی زۆریش تاکە ئەنجومەنی پزیشکی هەرێمی کاریبی بوو. هەتا مرد سەرۆکی ئەنجومەنەکە بوو. یەکەم بینایتۆڕی ئەو، یەکەم سیستمی بانکی، یەکەم سیستمی زێرا بوو بازاری گشتی سەرداپۆشرا و کە کەنداوی ئیمنیاسی لە پیسی دوورخستەوە بیرۆکە و سەرپەرشتی ئەم بوون. هەروەها سەرۆکی ئەکادیمی زمان بوو، ئەکادیمی مێژوش بوو. لەبەرەو خزمەتگوزاریانەی پێشکەشی کڵێسای کردبوو مەترانی لاتینی قودس میداڵی سوارچاکی گۆڕستانی مەقدەسی پێبەخشی و حکوومەتی فەڕەنساش پلەی فەرماندە و میدالی شانازیدایە. بە شێوەیەکی کاریگەر ورەی دەدرایە بەر لە کۆڕ و کۆمەڵەکان و مەیلێکی زۆری بەلای نیشتیمان پەروەراندا هەبوو کە لەو هاوڵاتیانە پێکدەهات کە نفوزی سیاسیان هەبوو. لە دەستگاکانی حکوومەت و کۆمپانیا خۆماڵیەکاندا جەختێکی زۆری لە سەر بیرۆباوەڕی پێشکەوتن خوازانە دەکردەوە کە بۆ ئەو ماوەیە زۆر ئازایانە بوو. لە یادنەچووترین چالاکیان تاقیکردنەوەی باڵۆنێکی هەوایی بوو کە لە یەکەم فڕیندا نامەیەکی دەبرد بۆ شارۆچکەی سان خواندی لە سیناگا. ئەمەش زۆر پێش ئەوە بوو کە کەس بیری لە پۆستی هەوایی وەک هۆکارێکی گونجاو کردبێتەوە. ناوەندی هونەریشی بە ناوی قوتابخانەی هونەرە جوانەکانەوە
لە هەمان ناوچەدادا مەزران کە بیرۆکەی خۆی بوو. هێشتا لە شوێنی خۆیەتی. ساڵانێکی زۆر هاندەر و پشتیوانی فستیڤاڵی گوڵ و شیعر بوو کە لە مانگی نیساندا ساز دەکرا. دکتۆر بەتەنیا توانی شتیوە ئەنجام بدا کە بەلای کەمەوە بە سەدەیەک نەدەکران. چاکردن و نۆژەنکردنەوەی شانۆی کۆمیدی کە لە ساڵانی کۆلۆنیالیدا ببوو بە کێڵگەی مریشک و شوێنی بەخێوکردنی کەڵەشێری شەڕکرد. ئەم کارە لووتکەی زنجیرەیەک مانگاوی شارستانی نمایشی بوو کە هەموو ناوچەکانی شارەکە بەشداریان تێدا کرد بەبێ جیاوازی و هەموو ناوچەکانی گرتەوە. بە هەر حاڵ شانۆی نییە کاتی کرایەوە بەدەست نەبوونی کورسی و ڕووناکیەوە دەیناڵان، بۆیە بینەران ناچار بوون لە ماوەی نێوان پەردەکانی شانۆیەکەدا کورسی و چرای خۆیان بێنن. هەمان ئەو ئەتەکێتانەی کە لە نمایشە گەورە و گرنگەکانی ئەوروپادا باوبوون لێرەش هەبوون. ژنان وەک ئەوەی بۆ خۆ نمایشکردن بچن ئەم دەرفەتەیان بۆ خستنەڕووی عەزیە درێژەکانیان و پاڵتۆ چەرم و فەروەکانیان لە گرمەی پڕۆکێنەری چلەی هاوینی کاریبیدا دەقۆستەوە. چوونە ژوورەوەی خزمەتکارە داماوەکانیش بۆ هەڵگرتنی کورسی و چرا و خۆراکی پێویست تا کۆتایی شانۆگەریەکان ڕێگەی پێدرا بوو، چونکە یەکێ لە شانۆگەریەکان هەتا بانگی بەیانی درێژەی کێشا بوو. وەرزی نمایشەکە لەلایەن تیپی ئۆپێرای فەڕەنسیەوە کرایەوە. ئەو تازەگەریەی تێیدا بوو بەکارهێنانی قیسارە بوو لە ئۆرکسترادا. دیمەنی لە یادنەچووی ئەم نمایشە توانای نواندن و دەنگی زوڵاڵی گۆرانی بێژێکی سۆپرانۆی شۆخێکی تورک بوو کە بە پێی پەتی و بەقامکی پڕ لە خشڵی بە نرخەوە گۆرانی دەچڕی. لە دوای پەردەی یەکەم بە زەحمەت شانۆکە دەبینرا، وەک دەنگی گۆرانی بێژەکان بەهۆی هەڵمەژینی دووکەڵی ئەو چرانەوتیانەوە کە لە شانۆکەدا بوون گیرا بوو. بەڵام ئەوانەی ڕووداوەکانی شاریان دەنووسیەوە زۆر خۆیان لەم دەردەسەریە بچووکانە بەدوور دەگرت و هەوڵیان دەدا شاخ و گوێ لە ڕووداوە گرنگەکان بڕوێنن. بێگومان ئەمە بڵاوترین وزەی دەستپێشخەری دکتۆر ئۆربینۆ بوو، چونکە تای ئۆپێرا لە ناو سەرسوڕهێنەرترین ناوچەکانی شارەکەدا تەنیەوە و بۆ هۆی هاتنە ئارای نەوەیەکی تەواوی وەک ئیسۆڵدێ، ئۆتیلۆ، ئایدا، سیگفرید. بەڵام هەرگیز بەو پلەیە نەگەیشت کە دکتۆر ئۆربینۆ چاوی تێبڕێ بوو. لەبەرەوەی دکتۆر حەزی دەکرد بەو شێوەیە بیان بینێ کە وەک مۆسیقارە ئیتاڵیەکانیان لێبێت و خۆی ڤاگنەر ئاساکان بگرن کە لە پشووی نێوان پەردەکاندا بەداردەست شەڕ دەکەن. دکتۆر ئۆربینۆ هەرگیز هیچ پۆستێکی پێشنیازکراوی حکوومەتی قبوڵ نەکرد و بێڕەحمانە ڕەخنەی لەو کۆمەڵە پزیشکە دەگرت کە بۆ بەدەستهێنانی پلۆپایی سیاسی متمانە و ناوبانگی پیشەیی خۆیان بەکاردێنا. ئەگەرچی بە چاوی لیبراڵێک لەیان دەڕوانی خۆشی خۆی بەوەوە گرتبوو کە دەنگ بۆ کاندیدەکانی حزبی لیبراڵ بدات، بەڵام ئەم مەسەلەیە زیاتر لایەنی ترادسیۆنی تێدا بەدی دەکرا تا بیر و باوەڕ و ڕەنگە ئەم دوا ئەنجامی خانەدانێکی گەورە بوو بێ کە هێشتا لە کاتی تێپەڕبوونی گالیسکەکەی ئەسقەفی مەزن بە شەقامەکاندا بە چۆکادا هاتن. دکتۆر خۆی وەکو پشتیوانێکی سروشتی ئاشتی و لایەنگری ڕاشکاوانەی پێکێنانی لیبراڵ و محافیزەکاران لە پێناوی بەرژەوەندی نیشتیماندا لە قەڵەم دەدا، بەڵام ڕەفتاری کۆمەڵایەتی هێندە سربەخۆ بوو کە هیچ گروپێک لە سەر خۆی حسابی نەدەکرد. لیبراڵەکان وەکو ئەشکەوت نشین و کێویەک حسابیان بۆ دەکرد. محافیزەکارەکانیش دەیانوت تەنها ئەوەی کەمە ماسۆنی بێت. ماسۆنیەکانیش خۆیان لێ بە دوور دەگرت و بەکارهینێکی نهێنی لە قەڵەمیان دەدا کە لە خزمەتی کورسی پاپادایە. ئەو ڕخنەگرانەی شارستانی تر بوون پێیان وابوو دکتۆر تەنها لایەنگرێکی چینی ئەرستۆکراتەکانە کە لە ماوەی جەنگێکی ناوخۆی بێکۆتاییدا کە میلەت خوێنی لێدەچۆڕێ و لە خوێندا گەوزاوە لە شەوق و زەوقی فیستیڤاڵەکانی شێعر و گوڵدا دەکەوێتە هەلەکە سەما. هەڵبەتە وا دەهاتە بەرچاو کە تەنها دوو ئیشی لەگەڵ ئەم بۆچوونەدا بێتەوە. کاری یەکەمی بریتی بوو لە بەجێهێشتنی کۆشکی پێشووی مارکیزی کاسالدویرۆ کە زیاتر لە سەدەیەک بە بارەگای خێزانەکەی لە قەڵەم دەدرا و گوێزانەوەی بۆ خانوویەکی تازە کە کردی بە دراوسەی تازە پیاکەوتوەکان. کاری دوومیشی بریتی بوو لە هێنانی کچێکی شۆخی چینی خواردتر و گومناو و هەژار کە ژنانی وەجاغزادە کە ناوبانگێکی پانوپۆڕیان هەبوو بە دزیەوە گاڵتەیان پێدەکرد.
ئەگەرچی دوجار ناچار بووندان بەوەدا بنێن کە لە ڕووی کەسایەتیەوە لە هەمویان لەسەرەوترە. دکتۆر ئۆربینۆ هەرگیز لەم مەسەلانە و لاف و گەزافی زۆرتر کە بە ڕوخساری گشتیەوە پەیوەست بوو خافڵ نەبوو. زیاتر لە هەمووان ئاگای لەوە بوو کە دوا ئەندامی خێزانێکە کە هەڵگری ناو و ناوبانگێک بووە. ئێستا ڕۆ لە ناوچوون ملدەنێ. هەردوو مناڵەکەی دوو کۆتایی نادیاری خەتێک بوون. دوای 50 ساڵ مارکۆ ئۆریلیۆی کوڕی کە وەکو خۆی و هەموو کوڕە دیارەکانی نەوەکەی ببوو بە دکتۆر هیچ کارێکی بەرچاو و مایی سەرنجی نەکردبوو. تەمەنی ببووە 50 ساڵ، تەنانەت مناڵێکیشی نەخستبووەوە. ئۆفیلیای تاقە کچی شووی کردبوو بە کارمەندێکی دیاری بانک لە نیو ئۆرلیانس و دوای ئەوە 3 کچی ببوو. چاوی بە کوڕ نەکەوتبوو، گەیشتە بووە تەمەنی بێهودەیی. ئەگەرچی دکتۆر سەبارەت بە بڕینی دەماری خوێنی ئەسڵ و فەسڵی لە ڕەوڕەوەی مێژوودا ئازاری دەچێشت، بەڵام ئەوەی کە زیاتر لە هەموو شتێ سەبارەت بە مردنی نیگەرانی دەکرد ئەو ژیانە پڕ لە تەنیاییە بوو کە لە دوای ئەوە چاوەڕوانی فێرمینا دازای دەکرد. بە هەر حاڵ ئەم کارەساتە نەک تەنها لە نێو ئەندامانی خێزانەکەی خۆیدا هەرای نایەوە، بەڵکو بە هەمان ڕادا لە ناو خەڵکدا بەگشتیش بڵاو بووە. خەڵکەکە بە ئومێدی بینینی شتێک لەسەر شەقامەکان قەرەباڵغیان کرد، هەرچەندە ئەو شتە تەنها درەوشانەوەی ئەفسانەیەکیش بێ. 3 ڕۆژ پرسەی گشتی ڕاگەیەنرا، ئاڵانی و هەڵکراوەکان لەسەر بیناگشتیەکانەوە شەکانەوە و زەنگی کڵێساکان ئارام و بێوەستان دەنگیان لێبەرز بووە. تاو کاتی ڕێوڕسمی ناشتن لە گۆڕستانی بنەماڵە کۆتایی هات. گروپێک لە قوتابخانەی هونەرە جوانەکان دەموچاوی تەرمەکەیان وەک تەبع دەرچان کە بڕیار بوو وەک قاڵبێ بۆ دروستکردنی پەیکەرێک کە لە پشتوێنە بەرەوژوور بێ بە قەبارەی سروشتی بەکار بهێنرێت. بەڵام ئەم پرۆژەیە هەڵوەشێنرایەوە چونکە هیچ کەسێ پێی وانە بوو کە هیچ دەربڕینێکی ڕازگۆیانە سەبارەت بە دواساتی ترس و تۆقینی دکتۆر شایستەی ئەم پیاوە بێ. هونەرمەندێکی بەناوبانگ کە لە کاتی سەفەری ئەوروپاییدا بەڕێکەوت بە شارەکەدا تێپەڕی بوو. بە واقعیەتێکی کاریگەرەوە تابلۆیەکی گەورەی زەیتی دکتۆری لە سەر قوماش دروست کرد. لەو کاتە مەرگ هێنەرەدا کە بەسەر پێیژەکەوە بوو دەستی بۆ تووتیەکە درێژ کردبوو. تاکە شتێک کە لەگەڵ ڕاستی شیرۆکەکە نەدەهاتەوە ئەوە بوو کە لە تابلۆکەدا دکتۆر کراسەکەی لەبەردانیە و یەخەکەشی بەسەردا نەکردۆتە ملی و شایە لە خەتەکەش بە پانتۆڵەکەیەوە نییە کە خەتەکانی ساوز بوون. شەپقەیەکی خڕ و چاکەتێکی ڕەشی فەروی لەبەردا بوو لە قوماشێک بە دوورینی داوا کە لە ساڵانی کۆلێرادا باو بووە. بۆەوەی هەمووان شانسی بینینی تابلۆکەیان هەبێ هەتا چەند مانگێ دوای کارەساتەکە لە گەلەری گەورەی گۆڵدن وایر نمایش کرا کە دوکانێک بوو کاڵای هاوردەی دەفرۆشت و تەواوی خەڵکی شار لە تەنیشتیەوە ڕیزیان دەگرت. پاشان لەسەر دیواری هەموو دەستگا حکومی و مەدەنیەکان کە هەستیان دەکرد پێویستیان بەستایش و بە زیندوی هێشتنەوەی یادی وەجاغزادەی شارەکەیە هەڵیان واسی. دوجار بۆ دووەم جار لە ڕێوڕسمێکی ناشتندا بردیان و لە قوتابخانەی هونەرە جوانەکان هەڵیان واسی. ساڵانێکی زۆر لەوێدا مایەوە تا لەلایەن خوێندکارانی وێنەکێشانەوە وەکو ڕەمزێکی ستاتیکای ڕۆژگارێکی قێزەوەن هەڵکەندرا و لە گۆڕەپانی زانکۆدا سووتێنرا. لە ساتەکانی سەرەتای بێوەژن کەوتنیەوە تەواو ئاشکرا بوو کە فێرمینادازا ئەوەندەش بێکەس نییە کە مێردەکەی ترسی لێی هەبوو. بۆەوەی بواری بەکارهێنانی تەرمەکە بۆ هیچ مەبەست و مەرامێک نەدا هەڵوێستێکی بەهێزی هەبوو. تەنانەت دوای بروسکەی ڕێزلێنانی سەرۆک کۆماریش کاتیایدا فەرمانی دەدا بۆەوەی خەڵک بە ئاشکرا بچن سەردانی تەرمەکە بکەن پێویستە لە کۆشتی ئاهەنگگەڕانی دەسەڵاتدارانی ناوچەکەدا بنرێ. هەرسوور بوو لەسەر هەڵوێستی خۆی، هەروەها بە هەمان ئارامی وقارەوە دژی دوعای شەوانە لە کڵێسای گشتیش وەستایەوە کە خودی ئەسقەفی مەزن داوای کردبوو. تەنها بەوە ڕازی بوو کە تەرمەکە لە ماوەی ڕێوڕسمی عەشای ڕەبانیدا لەوێ بێ. تەنانەت دوای ئەوەی کوڕەکەشی تێکەوت کە بەو هەموو داخوازیە جیاجیانە گێژ ببوو. فێرمینادازا دەستی لەو بیرەلادیە هەڵنەدەگرت کە مردوو تەنها پەیوەندی بە خێزانەکەیەوە هەیە. لەگەڵ سازدانی کۆڕی دوعای شەودا لە ماڵەوە بە قاوەی تاڵ و کولیچەوە هەر کەسێ ئازادە بەو شێوەیەی پێی خۆشە پرسە بۆ مردووەکەی بگرێ و شەوی پرسەی کۆن نابێ کە 7 شەو درێژە دەکێشێت. لە دوای ڕێوڕسمی ناشتن دەرگاکان داخران
جگە لە خزم و دۆستانی نزیک بۆ سەردانی هیچ کەسێ دەرگاکان نەکرانەوە. ماڵەکە لەژێر ڕکێفی مەرگدا بوو. هەر شتێکی بەبەها بە مەبەستی پاراستنی بە وریایی شاردرا بۆەوە و قەدی دیوارەکان ڕوت و پەتی بوون. تەنها شوێنی ئەو وێنانە دیار بوو کە لێکرابوونەوە. کورسیەکانی ماڵەوە و ئەو کورسیانەی لە ماڵە دراوسێکانەوە بۆ پرسەکە هێنرابوون لە ژووری میوانەوە هەتا لای ژوورەکانی نووسن پشتیان بە دیوارەکانەوە درابوو. دەستە دەستا دانرابوون. بۆشایی لە ناو ماڵەکەدا زۆر گەورە دەهاتە بەرچاو. دەنگدانەوەی ڕۆح ئاسای دەنگ لەبەر ئەوە بوو کە کەلوپەلە گەورەکانی ناو ماڵەکەیان پارچە پارچە خستە بۆ لاوە. تەنها پیانۆکە لە گۆشەی هەمیشەیی خۆی دامابەوە کە بە چەرچەفێکی سپیدا پۆشرا بوو. لە ناوەڕاستی ژووری خوێندنەوەدا خۆڤیناڵ ئۆربینۆ دیلاکایی لە ناو دارمەی تێکدا لەسەر مێزی نوسینەکەی باوکی کە سەرەوەختێ ئەو ڕاکێشا بوو. دواساتی تۆقێنی بە ڕوخساریەوە دیار بوو. بە عەبای ڕەش و شمشێری سەربازی سوارچاکانی سانتۆ سیبول کروەوە ئامادەی ناشتن بوو. فێرمینادازا بەسەراپا جلوبەرگی پرسەوە لە تەنیشتیەوە وەستا بوو. مەچۆرکە بە لەشیدا دەهات بەڵام بێجۆڵە بوو. تەواو بەسەر خۆیدا زاڵ بوو. هەتا سەعات 11 پێشنیوەڕۆی ئەو ڕۆژە کە لە هەیوانی ماڵەکەوە وەکو نیشانەی خوددا حافیزی لە مێردەکەی دەسڕی ڕاوەشاند و تەسلیمی ماڵئاوایی لە مێردەکەی بوو بەبێ دەربڕینی هەستێکی قوڵ وەڵامی دەربڕینی هاوخەمی و سەرخۆشیەکانی دەدایەوە. بەلای فێرمینادازاوە ئاسان نەبوو کە لە دوای بیستنی قیژەی دیگنا پاردوو لە حەوشەکەدا و بینینی مێردەکەی لە ژیانی لە کاتی گیانەڵادا لە ناو قڕ و چەڵپاودا دووبارە بەسەر خۆیدا زاڵ بێ. یەکەم کاردانەوەی ئومێدبەخشین بوو بەخۆی لەبەرەوەی چاوانی دکتۆر زەق ببوونەوە بە بریسکەیەکی شادیەوە کە هەرگیز وێنەی نەدیبوو دەدرەوشانەوە. بە پارانەوەوە لە خوددا داوای کرد کە بەلای کەمەوە 1 دەقەیتر بوار بە مێردەکەی بدا تابێ ئەوەی تێبگا سەرەڕای هەموو کێشەکانیان چەندی خۆشویستووە لە دنیا دەرنەچێ. هەستی دەکرد ئارەزوێکی لە جڵەوکردن نەهاتووی هەیە بۆ دەستپێکردنەوەی ژیان لەگەڵیدا بۆی بتوانن ئەو شتانەی تا ئێستا نەیانتوانیوە بیڵێن و ڕەفتاری خراپی ڕابردوویان ڕاست بکەنەوە. بەڵام لە بەرامبەر نەگەڕانەوەی مەرگدا بە ناچاری تەسلیم بوو. غەمەکەی بوو بەڕقێکی کوێرانە لە دژی هەموو دنیا تەنانەت لە دژی خۆشی. ئەمەش هەمانە شتە بوو کە توانای ئازایەتی پێدەبەخشی کە بە تەنیا ڕوبەڕووی تەنیایی خۆی بێتەوە. لەوە بەدواوە چارەی ئارامی نەدەبینی. بەڵام وریایی لە هەر جوڵەیەک بوو کە ڕەنگ بوو ببێتە هۆی ئاشکرابوونی غەمی. تاکە ساتێک کە کاری تێکرد ئەگەرچی بەدەست خۆی نەبوو سەعات 11 شەوی یەکشەممە کاتێ ڕوویدا کە دارمەیتی ئەسقەفیان هێنا کە دەستکەکەی مسین و ناوەکەی ئاوریشمی تێگیرا بوو. هێشتا بۆنی کەشتی لەدەهات. دکتۆر ئۆربینۆدازا فەرمانیدا بە خێرایی تابوتەکە دابخەن لەبەرەوەی هەوای ناوماڵەکە پێشان بە بۆنی تیژی ئەو هەموو گوڵە لە گەرمای پڕوکێنەردا قاند درابوو. هەسی دەکرد یەکەم سێبەری بە ملی باوکیەوە دیوە کە بەلای ئەرخەوانیدا دەیڕوانی. لەناو بێدەنگەکەدا دەنگێکی پەرێشان هاتەگوێ کە دەیوت لەم تەمەنەشدا کەنیوەت بۆگەنی کردووە هێشتا زیندوی. بەرەوەی دارمەیتەکەدا بخەن فێرمینادازا ئەڵقەی شوکردنەکەیدا کەند و کردیە دەستی مێردە مردووەکەی. پاشان دەستەکانی خستە سەردەستی. هەمان و کارێک کە ئاسایی کاتێ لە جێگایەکی گشتیدا بەگیری دەهێنا و تێدەگەیشت ئاگای لە مەسەلە نیە دەیکرد و پێیدەوت بەم زوانە یەکتری دەبینین. فلۆرنتینۆ ئەریزا کە لە قەرەباڵغی بەرچاوی کەسە دیارەکاندا بەدینە دەکرا هەستی بەدەمی شمشێرێک کرد کە خەریکە کەمەری دەبڕێ. فێرمینادازا لە ناو هاتوو هاواری سەرخۆشیەکانی یەکەم جاردا نەیناسیبەوە ئەگەرچی هیچ کەسێ لەو بە خزمەتتر و کارامەتر نەبوو لە ڕێکخستن و ڕایکردنی کارە پێویستیەکانی ئەو شەوەدا. فلۆرنتینۆ ئەریزا بوو کە لە موبەقە قەرەباڵغەکەدا داواکاریەکانی ڕێکدەخست بۆەوەی هەمویان قاوەیان پێبگا. کاتێ زانرا ئەو کورسیانەی لە ماڵە دراوسێکانەوە بە ئامانەت هێنرا بوون بەشناکەن کورسی زیاتری هێنا و کاتێک کە ئیدی هیچ ژوورێ لە ماڵەکەدا بە بەتاڵی نەمابەوە فەرمانیدا چەپکە گوڵە زیادەکان ببن لە حەوشەکە دایان بنێن. ئاگای لە میوانەکانی دکتۆر لاسیدیس ئۆلیڤیا بوو کە لە گەرمەی ئاهەنگی یۆبیلی زێویندا لە پڕ هەواڵی مردنی دکتۆریان بیستە بوو بۆ درێژەدان بە میوانداریەکەیان بە شێوەیەکی بازنەیی لە بن درەختی مانغاکەدا دانیشتە بوون. براندی تەواوی بۆ دابین کردبوون. ئەو تەنها کەسێ بوو کە دەیزانی لە چه حاڵەتێکدا
چ کاردانەوەیەک نیشان بدا. کاتێ دەوروبەری نیوەشە و تووتیەکە کە سەری بەرز کردبووەوە و باڵەکانی شۆڕ کردبووەوە لە ژووری نان خواردن دەردەکەوت کەوا دەهاتە بەرچاو ئەو دیمەنەی نیشانەی پەشیمانی بێت و وەختە بوو هەرایەک بنێتەوە. فلۆرەنتینۆ قورتمی گرت و بەر لەوەی بواری قیژە و وتنی ئەو شا بێمانایانەی بدا کە فێر کرابوو تووڕیدایە قەفەزەوە و بردی بۆ تەویلا. هەموو کارەکانی بەو شێوەیە ئەنجام دەدا و بە شارەزایی و کارامەییەکی واوە دەستی بۆ ئیش دەبرد کە نەک هەر بە خەیاڵی کەسدا نەدەهات کە هەنگاوەکەی ڕەنگە خۆ هەڵقورتاندن بێ لە ئیشی کەسانی تر، بەڵکو بە پێچەوانەوە لەو کاتانەدا کە ماڵەکە تووشی بەڵا ببوو زۆر پڕبایەخ دەهاتە بەرچاو. فلۆرەنتینۆ هەر ئەوە بوو کە دیار بوو پیرەمێردێکی جدی و کارامە، باڵایەکی ڕق و ڕاستی هەبوو، پێستی قاوەی و ڕیشی پاک تاشرا بوو، چاوانی پڕ ئومێدی لەودی و چاویلکەیەکی خڕی چوارچێوە زیوینەوە بەدی دەکران و سمێڵە قەیتانیەکەی بە چەورکراوی لە هەردوو لاوە سەریان بەرز کردبەوە. قژی لای هەردوو لاجانگی بەرەو سەرەوە دادەهێنا و وەکو نکۆڵیکردن لە سەرڕوتانەوەی بەڕۆنمێ و دەینوسان. بەناوەڕاستی سەرەبری قەدارەکەیەوە زمانی شیرینی و ڕەفتاری و ئوسوڵی هێمنی ئەگەرچی فریودەر بوون، بەڵام وەک چاکەی پیاوێک لێک دەدرانەوە کە خۆی بە سەڵتیەوە گرتبوو. سەڵتیەکەی درێژەی کێشا بوو، زیرەکانە بە ئیرادە و بەو پارە زۆرەی خەرجی کردبوو تەمەنی خۆی دەشاردەوە کە لە مانگی مارددا 76 ساڵی تەواو کردبوو. بەتەنها لەگەڵ ڕۆحی خۆیدا گەیشتە بۆ ئەو باوەڕەی زیاتر و درێژخایەنتر لە هەر کەسێکی تر لەم دنیاە عاشق بووە. لە شەوی مردنی دکتۆر ئۆربینۆدا بە هەمان جلوبەرگەوە پەیدا بوو کە لە کاتی بیستنی هەواڵەکەدا لەبەریدا بوو. ئەوە شێوەی هەمیشەیی جلەبەرکردنی بوو، تەنانەت لە گەرمای دۆزەخی حوزەیراندا چاکەت و پانتۆڵێکی ڕەش و هێلەکی لەبەر دەکرد و ملپێچێکی ئاوریشمی لەسەر یەخەیەکی ڕقەوە دەکردە مل، کڵاوێکی لەبادی لەسەر دەکرد و چەترێکی ڕەشی بریسکەداری پێبوو کە بۆ ڕۆشتنی شوەکداردەست بەکاری دەهێنا. کاتێ دنیا بەرەو ڕووناکبوونەوە چوو دوعای شەوی بەجێ هێشت و دوای نیو سەعات بەڕیشی پاک تاشراوەوە کە بۆنی خۆشی لێدرابوو لەگەڵ خۆر هەڵاتندا هاتەوە. جلوبەرگەکەی گۆڕی بوو، چاکەتێکی ڕەشی لەبەردا بوو لەوانەی کە تەنیا لە ڕێوڕسمی ناشتن و عەشای ڕەبانی پێشجەژنی هەستانەوەی مەسیحدا لەبەر دەکرێن. یەخەیەکی پان و ملپێچێکی هونەرمەندانەی لە جیاتی بۆینباخ و شەبقە لە مل کردبوو، وەکو یەدەک چەترەکەشی بەدەستەوە بوو، هەڵبەتە نەک تەنها وەک خوپێوەگرتن بەڵکو لەبەرەوەی دڵنیا بوو پێشنیوەڕۆ باران دەبارێ. ئەمەی بە دکتۆر ئۆربینۆ دازاش ڕاگەیان بۆ ئەوەی ئەگەر دەشێ ڕێوڕسمی ناشتنەکە لە کاتی دیاریکراوی خۆی زووتر بەڕێوە بچێ کە لە ڕاستیدا هەوڵی تەواویش درا. لەبەرەوەی فلۆرنتینۆ ئەریزا سەر بە خێزانێک بوو کە ئیشیان کەشتیوانی بوو، خۆشی سەرۆکی کۆمپانیای کاریبی بوو بۆ کەشتیوانی ڕووبار بوو. ئەمەش بواری ئەوەی دەدا کە مرۆڤ بڕوا بکە کە فلۆرنتینۆ چەند شتێک لەبارەی پێشبینیەکانی کەشوهەواوە دەزانێ، بەڵام خاوەن پرسەکە نەیانتوانی کاتی دیاریکراوی کاربەدەستانی مەدەنی و سەربازی، سندیکای حکوومەتی و تایبەتیەکان، گروپی مۆسیقای سەربازی، ئۆرکسترای قوتابخانەی هونەرە جوانەکان، یەکێتیە مەزهەبیەکان و قوتابخانەکان بگۆڕن کە خۆیان بۆ سەعات 11 ئامادە کردبوو. هەر بۆیە مەراسیمی ناشتنەکە کە پێشبینی دەکرا ڕووداوێکی مێژویی بێ، بەهۆی شەستەبارانێکی کاولکەرەوە بوو بە پاشاگەردانیەکی ناخۆش. ژمارەیەکی کەم لە خەڵکەکە خۆیان کرد بە ناو بارانەکەدا و بەناو قوڕ و چەلپاودا خۆیان گەیاندە گۆڕستانی بنەماڵە کە لە پەنای درەختێکی سیبادا بوو. درەختەکە لە سەردەمی کۆڵۆناڵیەوە مابووە و لقەکانی بە سەر دیوارەکانی گۆڕستانەکەدا بڵاو بووبەوە. پاشنیوەڕووی ڕۆژی پێشوو پەنابەرە کاریبیەکان لە بن هەمان درەختدا لای ئەو لقانەی ئەو لای دیوارەکەوە کە تایبەت بوو بۆ کەسانی خۆیان دەکوژن لەسەر داوای خۆی جێرمیادی سانت ئاموریان لە تەنیشت سەگەکەیەوە بە خاک سپارد. فلۆرنتینۆ ئەریزا یەکێک بوو لەو چەند کەسەی کە هەوڵیدا هەتا کۆتایی ڕێوڕسمی ناشتنەکە بمێنێتەوە، بەڵام هەموو گیانی تەڕ ببوو لە ترسی ئەوەی نەبادا دوای ئەو هەموو ساڵە لە ئاگاداری وردی خۆی و یەدەکاری پڕ لە دڵڕاوکێ تووشی هەوکردنی سی بێت. گەڕایەوە بۆ ماڵەوە، دوای خواردنەوەی پەرداخێ لیمۆنادی گەرم و گڵاسێ براندی و 2 حەپی ئەسپرین خۆی کرد بە ناو جێدا و
وەها خۆی کرد بە ژێر بەتانیەوە کە سەتڵێ عەرەقی کرد تا دووبارە هاوسەنگی گەڕایەوە بۆ لەشی. کاتێ لە خەو هەڵسا هەستی کرد بە تەواوی وەکو پێشوو هێزی ژیانی بۆ گەڕاوەتەوە. فێرمینادازا جارێکی تر ئەرکی بەڕێوەبردنی ماڵەکەی لە ئەستۆگرت کە پاک کرابەوە و ئامادەی پێشوازی بوو. لەوانەی سەردانی ماڵەوەیان دەکرد. ئەو وێنەیەی مێردەکەی کە بە قەڵەمی ڕەنگاوڕەنگ کێشرا بوو و چوارچێوەکەی قوماشێکی ڕەشی تێوە پێچرا بوو لەسەر میحرابی کتێبخانەکە دانا. سەعات 8 شەو قەرەباڵغی هێندە زۆر بوو کە گەرما وەک شەوی ڕابردوو گاڵەی کردەبوو. بەڵام لە پاش ئەو دوعا و وێردانەی خوێندرانەوە یەکێک لەناو خەڵکەکەدا داوای کرد کە هەمویان زووتر ماڵەکە چۆڵ بکەن تا ژنەکەی ئۆربینۆی ڕەحمەتی بتوانێت بۆ یەکەم جار لە پاشنیوەڕۆی یەکشەمەوە پشوو بدا. فێرمینادازا لە خوار میحرابەکەەوە ماڵاوایی لە زۆربەیان کرد، بەڵام بۆەوەی خۆی دەرگاکەدا بخا ئەو کارەی کە هەمیشە دەیکرد و ئامادە بوو هەتا 2 سەعاتی ژیانی لەسەری بەردەوام بێت. کاتێ لەگەڵ دوا دەستەی خزمان و دۆستاندا بەرەو دەرگاکە دەچوون بەبینینی فلۆرنتینۆ ئەریزا خۆشحاڵ بوو کە بە بەرگی پرسەوە لە ناوەڕاستی هۆڵە چۆڵەکەدا وەستا بوو، چونکە دوای ساڵانێکی زۆر کە لە ژیانی خۆیدا سەری بوویەوە ئەمە یەکەم جار بوو کە بە ئاشکرا و هەڵتۆقی و لە نێو ڕووباری فەرامۆشیدا بەدی دەکرد. بەڵام بەر لەوەی بتوانێت سەبارەت بە هاتنی سپاسی بکە دەستی لەرزۆکی فلۆرنتینۆ ئەریزا بە ویقارەوە کڵاوەکەی خستە سەر دڵی و دوجار ئەو دوو مەڵەی کە تەمەنێک بوو تەحەمولی کردبوو تەقی و بەدەنگێکی لەرزۆک و پڕویقارەوەتی فێرمینا من زیاتر لە نیو سەدەیە بۆ ئەم دەرفەتە دانم بەخۆم داگرتووە بۆ ئەوەی جارێکی تر عهد و وەفام بۆ پەیمانی ئەبەدی و خۆشەویستی بێکۆتاییم ڕابگەێنم. فێرمینادازا ئەگەر چەند بەڵگەیەکی بەدی نەکردایە کە باوەڕ بکە لەو ساتەدا فلۆرنتینۆ ئەریزا ئیلهامی لە بەزەیی ڕۆح القودس وەرگرتووە، وای بە خەیاڵدا دەهات کە ڕووبەڕووی کابرایەکی شێت بۆتەوە و یەکەم کاردانەوەی کتوپڕ ناچاری دەکرد بیداتە بەرجوێن و قسەی ناشرین لەبەرەوەی لەناو ماڵەکەی خۆیدا بێڕێزی بەرامبەر نواندووە. ئەمەش لە کاتێکدا کە هێشتا لاشەی مێردەکەی لە گۆڕدا سارد نەبووبەوە، بەڵام باری قورسی ئەو تووڕەبوونەی داگیری کردبوو ڕێی لەوە گرتووەتی لێرە بڕۆ دەرەوە و هەوڵ بدە لەو ساڵانەی لە ژیاندا ماوتە هەرگیز خۆتم نیشان نەدەیت. ئەو سادەرگای دەرەوەی کردەوە کە هێندەی نەمابوو بۆ داخستن و بەم شێوەیە قسەکەی تەواو کرد. هیوادارم شتێکی زۆر لەو ساڵانە نەمابێتەوە. فێرمینا کاتێک گوێ لە دەنگی پێی فلۆرنتینۆ ئەریزا بوو کە لەسەر شەقامە چۆڵەکە دوور دەکەوتەوە، بە هێواشی دەرگاکەی پێوەدا و ئەڵقەی پشت دەرگاکەی هێنایە پێشەوە و قفڵەکەی کرد بە کونەکەیدا و دایخست و بە تەنها ڕووبەڕووی چارەنووسی خۆی بەوە. هەتا ئەو ساتە وەختە هەرگیز پێی بە گەورەی و سەنگینی ئەو چیرۆکە نەبردبوو کە هێشتا 18 ساڵی تاوە نەکردبوو. قۆڵقاندە بووی و ئەم چیرۆکە کە هەتا مردن بە شوێنیەوە بوو بۆ یەکەم جار لە دوایم ئێوارە کارە ساتبارە بەبێ ئەوەی کەس ئاگای لێبێ دەستی کرد بە گریان. ئەمە تەنها شێوازی گریانی بوو. بۆ مەرگی مێردەکەی گریا و فرمێسکی بۆ تەنیایی و تووڕەیی خۆی ڕشت و کاتێ پێی خستە ژووری چۆڵ و هۆڵی نووسنەوە بۆ خۆی گریا کە لە دوای دەڕینی پەردەی کشێنیەوە بەدەگمەن بەتەنیا لەسەر و سیسەمە خەوتووە. هەر شتێک کە پەیوەندی بە مێردەکەیەوە هەبوو دووبارە دەیخستەوە گریان. پێڵاوە فەرەحە گوڵدارەکانی بیجامەکانی کە لە ژێر سەرینەکەدا بوون قەبارەی دیارنەمانی لە بەرامبەر ئاوێنەی خۆگۆڕیندا بۆ نەخۆشە تایبەتەکەی لەشی خەیاڵێکی تەمومژاوی بە یادەوەریدا گوزەری کرد و گیانی هێنایە لەرزین. ئەو کەسانی خۆشمان دەوێن کاتێ دەمرن حەقی وایە کە شتەکانیشیان لەگەڵ خۆیان ببن بۆەوەی بخەوێ پێویستی بە یارمەتی کەس نەبوو، بەر لە خەوتن حەزی لە خواردنی هیچ شتێ نەبوو. کۆڵەوار لە ژێر باری غەمدا لە خوا پاڕایەوە کە ئەم شەو لە کاتی خەودا پەیکی مەرگی بۆ بنێرێ. بۆ ئومێدەوە بە پێی پەتی بەڵام بەجلوبەرگەکانی و ڕاکشا و یەکسەر خەوی لێکەوت. نەیزانی چۆن بوو کە خەو بردیەوە، بەڵام لە خەودا هەستی کرد هێشتا زیندووە. دەیزانی نیوەی سیسەمەکەی لێ زیادەیە، دەیزانی کاوەک هەمیشە لەسەر لای چەپی تەخت ڕاکشاوە و ئەوەشی دەزانی کە جگە لە بەدەنی خۆی هەست بە قورسایی بەدەنێکی تر لەو لای سیسەمەکەەوە دەکات کە ئێستا بەتاڵە. لە هەمان کاتدا کە لە خەودا بیری دەکردەوە هەستی دەکرد چیتر هەرگیز ناتوانێ بەو شێوەیە بخەوێ و لە خەودا دەستی بە هەنسک هەڵدان کرد بە هەنسکەوە بێ ئەوەی لە شوێنی خۆی بجۆڵێ خەوی لەکەوت. زۆر لە دوای خوێندنی کەڵەشێر لەگەڵ خۆری بەیانیدا بەبێ دکتۆر خەبەری بۆوە تازە هەستی کرد کە ماوەیەکی زۆر بە هەنسک و گریانەوە خەوتووە بێ ئەوەی بمرێ و لە تەواوی ئەو ماوەیەدا کە لە خەودا هەنسکی دەدا زیاتر بیری
لە فلۆرینتینۆ ئەریزا کردبەوە تا مێردە ڕەحمەتێکی. کۆتایی بەشی 7.